بسم الله الرحمن الرحيم. كتاب خانەی دەنجی ڕۆشنایی. ناوی کتێب جۆرەکانی دڵ لە قورئانی مەزندا، بە پێنووسی مامۆستا ڕزگار بێراوەیی، خوێندنەوەی هێمن تۆفێغگەردی، مۆنتاژ و کارە دەنجەکان هاوکار محەممەد حەسەن، پێداچوونەوەی تۆماری ڤیان حەمید عوسمان، تایب نووسەر، نەخشەسازی ناوەڕۆک و بەرێک کۆمپیوتەری هیوا، تیراژ 500 دانە، نۆرەی چاپ چاپی یەکەم هەولێر 2021، کۆی ژمارەی لاپەڕە 104 لاپەڕە، ژمارە سپاردنی 209 ساڵی 2021 پێدراوە. تێبینی سەرجەم کتێبە تۆمارکراوەکانی کتێبخانەی دەنجی ڕۆشنایی گزارش لە لۆچوونی نووسەر دەکەن و بە هەموو شێوەیەک بازرگانی پێوەکردنیان قەدەغەیە، بە هیوای سوود بینین. بسم الله الرحمن الرحيم. وإنه لتنزيل رب العالمين نزل به الروح الأمين على قلبك لتكون من المنذرين. سورة الشعراء آياتي 192 193 194. واتا براستيم قرآنا للاين پروردگاری جیهانەکان و دابەزێنراوە، جبرائیل ئەمین دایبەزاندووە بۆ سەردڵی تۆ ئەی محەممەد صلى الله عليه وسلم، بۆ ئەوەی خەڵک بێدارکەوە و لە خەوی بێ ئاگایی دانچڵەکێنی. پێغەمبەر صلى الله عليه وسلم دەفەرمێ: ألا وإن في الجسد مضغة إذا صلحت صلح الجسد كله وإذا فسدت فسد الجسد كله ألا وهي القلب. رواه البخاري. واتا پارچە گۆشتێک هەیە لە لاشەی مرۆڤدا، ئەگەر ئەو باش بوو هەموو لاشەی مرۆڤ و کردەوەکانی باش دەبێت، ئەگەریش خراپ بوو هەموو کردەوەکانی خراپ دەبێت، ئەویش دڵە. پێش خستن. لاپەڕە 4. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله وآله وصحبه ومن تبعه بإحسان إلى يوم الدين. وێڕای سپاس و ستایش بۆ خودای گەورە و میهرەبان، دەستخۆشیێکی گەرم لە مامۆستای خۆشەویست و بەڕێز مامۆستا ڕزگار بێراوەیی کە هەڵساوە بە نووسینی ئەم شاکارە جوان و نایەبە بە کوردێکی ڕەوان و پاراو لەژێر ڕۆشنایی ئاەتە پیرۆزەکانی قورئان و فەرموودە شیرینیەکانی خۆشەویستمان صلى الله عليه وسلم، کە بەڕاستی دەتوانم بڵێم لێ شاکارە پیرۆزەکانە لە پەرتووکە مامناوەندیەکان، چونکە باس لە بابەتێک دەکات کە پەیوەندی بە هەموو مرۆڤێک هەیە، کە ئەویش دڵ و جۆرەکانی دڵە بە پێناسەی قورئانی مەزن، کە خودای گەورە زۆر بە وردی و ناوازە بۆمانی ڕوون کردوتەوە، کە بەداخەوە زۆرمان لەم بابەتە بێخەبەرین، لە کاتێکدا پێویستە لەسەر هەموو مسلمانێک شارەزاییەکی لەم پارچە گۆشتە هەبێ تاکو خۆی بناسێ، چونکە هەر ئەو پارچە گۆشتە وەکو پاشایەک فەرمان بە سەرەندامەکانی لاشەی مرۆڤ دەکات، چ بەرەو چاکە و بەختەوەری کە بەرەو ئاسوودەیی و بەهەشتی دەبات، یانیش بە خراپە کە بەرەو دۆزەخی ڕاپێچ دەکات. پەنا بەخوا. هەروە خۆشەویستمان صلى الله عليه وسلم لە باسی دڵەکاندا دەفەرمێت: ألا وإن في الجسد مضغة إذا صلحت صلح الجسد كله وإذا فسدت فسد الجسد كله ألا وهي القلب. واتا ئاگادار بن لە جەستەدا پارچە گۆشتێک هەیە، ئەگەر چاک بوو ئەوە هەموو لاشە چاک دەبێ، و ئەگەریش خراپ و گەندەڵ بوو ئەوە هەموو لاشە خراپ دەبێ. ئاگادار بن ئەویش دڵە. جا مامۆستای بەڕێز هەڵساوە
بە پێناسە و ڕاوەکردنی دڵەکان بە شێوازێکی ئاسان، داڕشنێشی جوان کە هەموو خوێنەرێک لێی تێبگات، خۆزگە بگاتە هەموو تاچێک لە کۆمەڵگە و بیخوێنێتەوە، هەروەها لە میدیاکانیش بڵاو بکرێتەوە وەکو بەرنامەی تایبەت. لەبەرەوەی لە سەردەمێکدا دەژین کۆمەڵگا زۆر پێویستی بەم جۆرە بابەتانەیە، بە هیوای سەرکەوتن بۆ مامۆستای خۆشەویست و بە چاپ گەیاندنی ئەم پەرتووکە و بە دواداهاتنی پەرتووک و بەرهەمی پوختەتر و تەمەندرێژی بۆ مامۆستا لە سەرکردەوەی چاک. براتان، مامۆستا عەبدولجەلیل هەولێر، 16/2/2021 میلادی. سەرەتای پەرتووک. لاپەڕا 6. الحمد لله رب العالمين أحمده جل ذكره وأشكره عز فضله وأسأله سبحانه أن يمطر على القلوب من أمطار الشكر وشهود المنة للخالق الأكبر ما نتهيأ به للمزيد الذي في الكتاب يذكر. وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له شهادة تنفي عن القلوب وحر الشكوك، ويقف بها الواحد منا لحقائق الإقبال بين يدي ملك الموت. وأشهد أن محمدا عبده ورسوله الخليل الذي أصطفاه الله فأحياه، والذي أمده بامداد بقائه فأبقاه، والذي أعلى في مراتب المحبوبية قدره وسناه. أو من كان ميتا فأحييناه، عليه أفضل الصلاة وأتم التسليم، وعلى آله وصحبه ومن دعا بدعوته واستنى بسنته واقتفى أثره إلى يوم الدين. أما بعد. بۆچی دڵ؟ پەروەردگار جل جلاله لە سوورەی هود ئاەتی 112 و 113 بە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دوای ئەویش بە ئومەت دەفەرموێ: فاستقم كما أمرت ومن تاب معك ولا تطغوا إنه بما تعملون بصير. ولا تركنوا إلى الذين ظلموا فتمسكم النار وما لكم من دون الله من أولياء ثم لا تنصرون. وتا أي پیغمبر صلى الله عليه وسلم تو أوي توبي کردووە لەگەڵ تۆ ڕێک و ڕاست و چەسپا و خۆراگر بن بەو شێوەی پەروەردگارتان فەرمانی پێکردووی، نەکەی ئەو سنوورە ببەزێنی کە پەروەردگارت بۆتانی دیاری کردووە. بەڕاستی پەروەردگارتان بینەری گشت ئەو کارەکانتانە، هیچی لێون نابێ، پاداشتان دەداتەوە لەسەری، نەکەن دڵتان بۆ لای ئەم ستەمکارانە بچێ، ئەگەر نا ئاگر تووشتان دەبێت. جگە لە ذاتی ئەڵڵا هیچ پشتیوانێکتان نییە سەرتان بخات و کاروبارتان بگرێتە ئەستۆ. ئەم ئاەتە ئاڕاستەی پێغەمبەر صلی الله عليه وسلم و بڕواداران دەکات بە فەرمانێک و دوو قەدەغەلێکردن. فەرمانەکە فەستەقیم، پەیوەستبوون و خۆڕاگریە. ئەمە هێڵی ناوەڕاستە. ئەم حاڵەتە لە ئیسلامدا زۆر گرنگە. مرۆڤی بڕوادار لەسەری بێت لە هەموو کایەکانی ژیاندا تاکو ماڵ ئاوایی لە دنیا دەکات، بەتایبەت لە جێبەجێکردن و تێڕوانینە ئاینیەکان. دوو قەدەغە لێکراوەکانیش ئەمانن: یەکەم وەلا تەطغەو، سنوور نەبەزاندنە بە هەردوو لایەنی فەرمانەکان و سەرپێچیەکان، بەواتای ئەوەی ڕوونەچوون لە گوناه و تاوانکاری، ئەمە بەدیوی سەرپێچیەکان. هەروەها لە سنوور نەبەزاندن لە بۆچوونە ئاینیەکان و جێبەجێکردنیان. هەندێک کەسی بڕوادار هەن بازنێک لە دەوری خۆیان و هاوبیرانیان دەدەن، هەر کەسێک بەم شێوازە بیر بکاتەوە دەیخەنە بازنەکەوە، هەر کەسێکیش بە پێچەوانەوە بێت خەریکە لە ئیسلامەتیش دەری دەکەن. ئەم جۆرە بیرکردنەوەی تێپەڕاندنە لە تێگەیشتنەکان و جێبەجێکردنی فەرمانەکان. ئەمەش بە دیوی فەرمان پێکراوەکان.
دووەمیان ناشکرێت مرۆڤی بڕوادار ئەوەندە خەمسارد و سست بێت لەسەر هەژماری ئاینەکەی و تێگەیشتنە دروستەکان قەدەغەی دووەم ئەنجام بدات کە دەفەرمێت ولا تركنوا إلى الذين ظلموا لار مەبنەوە بەلای ستەمکاراندا چەمک و تێگەیشتنەکان بەقەد باڵای ئەوان مەدورن. کەسانێکی ترمان هەن بە زانین یاخود نەزانین کەوتونەتە ئەم داوەشەوە لە ژێر چەندەها ناونیشانی سەرنجڕاکێش خەریکن بۆ باڵی ستەمکاران چەمکەکان دەشێوێنن و ئاین دەکەنە کاڵایەک بەقەد باڵایان. بەداخەوە لە سەردەمی ئەمڕۆماندا بەدەست ئەو دوو قەدەغە لێکراوە دەناڵێنین لە بابەتی گرنگیدان بە دڵ و فرامۆشکردنی. دوو کۆمەڵمان بۆ دروست بوون و ناوەڕاستەکە فرامۆش کراوە. کۆمەڵی یەکەم لەسەر هەژماری یەکتاپەرستی و کوفر و ئیمان و لایەنە بیر و باوەڕیەکان گرنگیدانی بە پاکردنەوەی دڵەکان و پاڵەفتەکردنی دەروون فرامۆش کراوە. کۆمەڵی دووەم لەسەر هەژماری گرنگیدان بەلانی پاکردنەوەی دڵ و پاڵەفتەکردنی دەروون تووشی چەندەها ئەفسانە و داهێنان بوون لە ئایندا. پێویستام دوو کۆمەڵە بێنە سەر هێڵە ناوەڕاستەکە بۆ گرنگیدان بە ئاین و دینداری خۆیان و کاریگەریان لەسەر دەوروبەریش. دڵ چەقی گۆڕانکاریەکانە لە مرۆڤ. چاکبوون و پابندبوونی دڵ چاکبوون و پاکبوونەوەی کردەوەکانە لە ژیانی ڕۆژانە بۆ هەنگاونان بەرەو پەروەردگار جەلە جەلالوهو بە هیوای ئەوەی سوود لەم بابەتە نووساوە وەربگیرێت کە هەڵقوڵاوی سروش و وەحیە بە هەردوو بەشەکەیەوە کە قورئان و فەرمودە دروستەکانی سەروەرمانە صلی الله عليه وسلم. لە کۆتایی ئەم سەرەتایە سپاس و پێزانین و دەستخۆشیم هەیە بۆ هەر یەک لە بەڕێزان کاک دیارگەردی و بەنووسینەوەی هەموو ئەم پەرتووکە، هەروەها مامۆستای بەڕێز مامۆستا عەبدولجەلیل بۆ پێداچوونەوەی ڕێزمانی تەواوی پەرتووک. خودای گەورە بە باشترین شێوە پاداشتیان بداتەوە لە تای تەرازووی قیامەت بۆیان هەژمار بکات و نمونەیان زۆر بێت. لە نێوان ڕۆح و لاشەدا لاپەڕادا پەروەردگار سبحانه وتعالى مرۆڤی دروست کردووە لە دوو لایانی سەرەکی. یەکەمیان ئەو لاشە و جەستەیە کە بەدیهێنەر ذاتی ئەڵڵا پێیداوە، دووەمیان ڕۆحە کە لەناو ئەو لاشەیەیە. ئەگەر هاتوو ڕۆح نەبوو ئەو لاشەیە هیچ بەهایەشی نامێنێت. پەروەردگار سبحانه وتعالى ئەو لاشەی کردوتە هێلانەی ئەو ڕۆحە. ئەو ڕۆحەش بولبولی ناو ئەو قەفەزەیە. هەر کاتێک ئەو بولبولە لەناو ئەو قەفەزە دەرچوو ئەو قەفەزە بێسوود و جوڵە دەبێت. بۆ ئەو کاتەی مرۆڤ ڕۆح لە لاشەی دەردەچێت ئەو لاشەیە ئەوە نییە لەسەر زەوی لەناو مرۆڤەکان بێت، بەڵکو مرۆڤەکان لە ژێر خاک دەینێژن. ئەوەی گرنگە بۆ مرۆڤ ڕۆحیەتی نەوەک تەنها لاشە. ئەگەرچی لاشەش گرنگی هەیە بەڵام بەهۆی ڕۆحەوەیە. بەڵام زۆر جارێمەی مرۆڤەکان لە مامەڵەکردنماندا لەگەڵ ڕۆح و لاشەدا ئەو گرنگی و جوانکاریانەی بە لاشەی دەدەین ئەوەندە بە ڕۆحمانی نادەین کە جوانی بکەین و بیڕازێنینەوە و خۆراکی باشی پێ بدەین. بۆیە هاوسەنجی دروست لە نێوان ڕۆح و لاشە ڕاناگیرێن. یا خادم الجسم كم تشقى بخدمته لتطلب الربح فيما فيه خسران أقبل على النفس فاستكمل فضائلها أنت بنفس لا بالجسم إنسان. واتا أي أو كسيك خريشي خزمتي لاشتي چەندەما دووی بە خزمەتیەوە بەوەی سوودمەند بیت لە شتێکە زیانی تێدایە. ڕووبکە دەروون و ڕۆحت گەورەیەکانی تەواو بکە، چونکە تۆ بە دەروون و ڕۆحەوەیت نەوەک بە تەنها لاشە. مرۆڤ هەیە لەوانەیە بۆنی خۆشی لاشەکەی شوێنێک پڕ بکات، جوانی و ڕازاوەی لاشەی سەرنجی خەڵکان بەرەو لای خۆی ڕابچێشێت. بەڵام ئەگەر نهێنی دەرونی بکرێتەوە لەو شوێنە لەوانەیە کەس لە بەرپیسی بۆگەنی ناخی نەمێنێتەوە. ناشکرێت مرۆڤەکان لە ڕووی مادەوە پێناسەیان بکرێت، لەبەر ئەوەی مرۆڤ دروستکاری کەلوپەلی دەوروبەریەتی نەوەک پێچەوانەی. کەواتە زۆر گرنگە مرۆڤ ئاوڕ لە ڕۆح بداتەوە، چونکە هەموو مرۆڤێک بە ڕۆح مامەڵی لەگەڵ دەکرێت نەوەک تەنها لاشەی.
كاتێک ذاتی الله سبحانه وتعالى لقرآن دا باسی دروستبوونی مرۆڤمان بۆ دەکات هەردوو لایەنی لاشە و ڕۆح باز دەکات لایەنی یەکەم لاشەی مرۆڤ لە سوڕەی ئەسسەجدا ئاەتی 7 پەروەردگار دەفەرمێ الذي أحسن كل شيء خلقه وبدأ خلق الإنسان من طين واتە هەر ئەو ذاتی ئەڵڵایە بە تۆکمە و ڕێک و پێکترین شێوە هەموو شتێکی دروست کردووە سەرەتا مرۆڤی لە قوڕەوە دروست کردووە کە ئەویش ئادەم بوو کەواتە بە گوێرەی ئەو ئاەتە لاشەی مرۆڤ لە سەرزەوی لە خۆڵی سەرزەوی دروست کراوە لەلایەن بەدیهێنەری کە ذاتی ئەڵڵایە سبحانه وتعالى پێغەمبەریش صلى الله عليه وسلم لە فەرمودەیەکدا دەفەرمێ إن الله تعالى خلق آدم من قبضة قبضها من جميع الأرض فجاء بنو آدم على قدر الأرض فجاء منهم الأحمر والأبيض والأسود وبين ذلك والسهل والحزن والخبيث والطيب واتا ذاتي الله آدمي دروس کرد لمشتي خول أو مشتي لهمو زوي ورگرت نوكاني آدم بأندازي رنجي خولي زوي دروس بون هيان سورة هيان سبيا هاشيان رشا لنيوان أمانجدا سور سبي ورشو سبي وهيان آسان لسرخويا هاشيان سختو مامل ناخوشا هاشيان بدو كتنبازو خرابا هاشيان باشو دڵچاکە لایەنی دووەم ڕۆحە لە سوڕەی ئەسسەجدا ئاەتی 9 پەروەردگار دەفەرموێ ثم سواه ونفخ فيه من روحه وجعل لكم السمع والأبصار والأفئدة قليلا ما تشكرون واتە دواتر شێوەی مرۆڤی تەواو کردووە کە لە جوانترین شێوەدا بەدیهێنا لە گیانی تایبەتی خۆی بەبەریدا کرد بە ڕەوانکردنی فریشتە بۆ لای تا گیانی بەبەردا بکات پەروەردگار بەخششی بیستن و بینین و فوئادی لەگەڵ کردوون ئەمانە هۆکاری زانستن بەڵام بڕێکی کەمتان سوپاس گوزاری ئەم بەخششانن کەواتە ڕۆح لەلایەن پەروەردگارەوە جەلە جەلالوه لە ئاسمانەوە ناردراوەتە سەرزەوی بۆ ئەوەی بچێتە ناو ئەو لاشەیە هەروەک لە سوڕەی ئەلئیسڕا ئاەتی 85 پەروەردگار دەفەرمێ ويسألونك عن الروح قل الروح من أمر ربي وما أوتيتم من العلم إلا قليلا واتا بێباوەڕان پرسیارت لێ دەکەن دەربارەی گیان ڕۆح وەرامیان بدەرەوە بەوەی کە ڕۆح لەو شتانن زانستەکەی لای پەروەردگار خۆیەتی ئێوە و گشت خەڵکیش تەنها زانستێکی کەمتان پێدراوە دەرەنجام دروستکردن و پێکاتەی لاشە لە سەرگۆی زەویە و لە خۆڵی سەرزەویە بەڵام ڕۆح لەلایەن ذاتی ئەڵڵاوە جەلە جەلالوه لە ئاسمانەوە دابەزێنراوەتە ناو ئەم لاشەیە ئەو لاشەی مرۆڤ ئەگەر هات و ڕۆژێ خۆراکی نەدرێتێ 2 ڕۆژ خۆراکی نەدرێتێ 3 ڕۆژ و 4 ڕۆژ و وردە وردە ئەو لاشەیە لاواز دەبێت و لە سەرنجام ناتوانێت جوولە بکات و کۆتاییەکەشی بەرەو مردن دەڕوات کەواتە ئەو لاشەیە پێویستی بە خۆراکی ڕۆژانەیە بە هەمان شێوە ڕۆحیش پێویستی بە خۆراکی ڕۆژانەیە ئەگەر هاتوو ئەو ڕۆحە خۆراک نەدرێت بەوەی کە پەروەردگار پێیداوە سەرنجامی ئەو ڕۆحاش بە هەمان شێوەی لاشە دەچێت و لاواز دەبێت و دەمرێت بۆیە زۆربەی مرۆڤەکان گرنگی بە خۆراکی لاشە دەدەن بەڵام گرنگی بە خۆراکی ڕۆحەکانیان نادەن دەستکەوتنی خۆراکی لاشەی مرۆڤ لە سەرزەویە وەکو چۆن لە زەوی و لە خۆڵی سەرزەوی دروست کراوە پەروەردگار سبحانه وتعالى لە سوڕەی ئەلبەقەرە لە ئاەتی 168 ئاماژە بەم خۆراکە دەکات و دەفەرموێ يا أيها الناس كلوا مما في الأرض حلالا طيبا ولا تتبعوا خطوات الشيطان إنه لكم عدو مبين واتا أي خەڵکینە
بخۆن لەو ڕزق و ڕۆزیەی بۆ ئێوە دانراوە لەسەر زەوی و ڕێدراوە و پاک و بێگەردە نەکەن شوێن ڕێگەکانی شەیطان بکەون چونکە ئەو دوژمنێکی ئاشکرای ئێوەیە کەواتە خۆراکی لاشەی مرۆڤ لەسەر زەویە و لەسەر زەویش پەیدا دەبێت ئەی خۆراکی ڕۆح لەبەرەوەی ڕۆح لە ئاسمانەوە دابەزیوە دەبێت خۆراکی ئەو ڕۆحاش لە ئاسمانەوە دابەزێندرێت پەروەردگار لە سوڕەی ئەلئەنعام ئاەتی 122 دەفەرموێ أَوَمَنْ كَانَ مَيْتًا فَأَحْيَيْنَاهُ وَجَعَلْنَا لَهُ نُورًا يَمْشِي بِهِ فِي النَّاسِ كَمَنْ مَثَلُهُ فِي الظُّلُمَاتِ لَيْسَ بِخَارِجٍ مِنْهَا كَذَلِكَ زُيِّنَ لِلْكَافِرِينَ مَا كَانُوا يَعْمَلُونَ واتا ئایا ئەو کەسەی مردوو بوو لە گومڕایی و تیاچوون بوو بەهۆی سەر لێ شێوابیەوە ڕاستەوخۆ دوای باوەڕەوە دڵیمان زیندوو کردەوە و ڕێنوێنیمان کرد وامان لێکرد لە ڕووناچیەکانی ڕێنوێنیدا دەژیا وەگەو کەسە وایە لە ناو تاریکی و گومڕایی و سەر لێ شێوابیەکانیدا گیری خوارد بێ و لێی دەرباز نەبێ هەر بە هەمان شێوەش کاری نوکۆڵیکەرانیشم بۆیان ڕازاندۆتەوە تا بە سزای خۆیان بگەن ئەم ئاەتە دوو زۆر مرۆڤ باز دەکات مرۆڤێکی زیندوو بە پەیام و سروشی پەروەردگاری بەو هۆیەوە بینەری ڕێگای دروستی خۆیەتی لە نێو خەڵکدا مرۆڤێکی مردوو بە پشتکردنی لە پەیام و سروشی بەدیهێنەری ڕۆچوو لە تاریکی و مانەوە تێیدا ئایا ئەم دوو مرۆڤە وەک یەکن کەواتە مرۆڤ بەبێ ئەو وەحیە و پەیامە ئاسمانیە بەبێ جێبەجێکردنی فەرمانەکانی پەروەردگاری وەکو ئەوە وایە ئەو مرۆڤە مردار بوو بێ و مردبێت چونکە خۆراک بۆ ڕۆحە نادات پەروەردگار لە سوڕەی ئەسسەجدە ئاەتی 9 ئاماژە بە دابەزینی ڕۆح دەکات لە لای پەروەردگاری و دەفەرموێ ثم سواه ونفخ فيه من روحه وجعل لكم السمع والأبصار والأفئدة قليلا ما تشكرون واتا دواتر شێوەی مرۆڤی تەواو کرد و لە جوانترین شێوەدا بەدیهێنا لە گیانی تایبەتی خۆی بەبەریدا کرد بە ڕەوانەکردنی فریشتە بۆ لای تا گیانی بەبەردا بکات پەروەردگار بەخششی بیستن و بینین و فوئادی لەگەڵ کردوون ئەمانە هۆکاری زانستن بەڵام بڕێکی کەمتان سپاس گوزاری ئەم بەخششن لە قورئاندا کە باسی ڕۆح دەکرێت لاپەڕا 16 یەکەم جوڵەی لاشەی مرۆڤ بەهۆی ڕۆحەوەیە دووەم پەیامی پەروەردگار بۆ مرۆڤایەتی بە ڕۆح باز دەکرێت وەکو لە سوڕەی ئەش-شوڕا ئاەتی 52 پەروەردگار دەفەرموێ وكذلك أوحينا إليك روحا من أمرنا ما كنت تدري ما الكتاب ولا الإيمان ولكن جعلناه نورا نهدي به من نشاء من عبادنا وإنك لتهدي إلى صراط مستقيم واتا أي پیغمبر صلى الله عليه وسلم وەکو چۆن سروشمان بۆ پێغەمبەرانی پێشتۆ ناردووە بە هەمان شێوە ڕۆحیشمان کە قورئانە لەلایەن خۆمانەوە بۆ تۆ ناردووە کە پێشتر تۆ نەتدەزانی کتێبەکانی پێشوو باوەڕ و بەرنامە و شەریعەتە ئاسمانیەکان چین بەڵام ئێمە قورئانمان کردە ڕووناچی بۆ خەڵک ڕێنوێنی هەر یەکێکمان پێدەکرد لە بەندەکانمان بۆ لای ڕێگەی ڕاست تۆ ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم تۆش بەویست و فەرمانی پەروەردگار ڕێنیشاندەری خەڵک دەکەی بەرەو ڕێگای ڕاست سێم جوبرائیلیش بە ڕۆح باز دەکرێت وەک لە سوڕەی ئەش-شوعەرا کە پەروەردگار دەفەرمێ نەزەلە به الروح الأمین واتە جوبرائیلی ئەمیندار دای بەزاندووە کەواتە لەلایەن ذاتی ئەڵڵاوە بەهۆی ڕۆحەوە کە جوبرائیلە ڕۆحێک کە سروشی پەروەردگارە بۆ ڕۆحی مرۆڤەکان دێت بۆ ئەوەی ئەو ڕۆحە بە بەردەوامی بە زیندویەتی بمێنێتەوە ورد بەرەوە لە مانگی ڕەمەزان مرۆڤەکان لە هێزی جەستەوە هێزی خۆراک بۆ ڕۆح وەردەگرن لە بەرووی مرۆڤەکان لە ماوەی 11 مانگ
ڕۆح فرامۆش دەکەن. چۆن جاری وهەیە دوو سیارەیان یەکێکیان پاتریەکەی تەواو مردووە بەڵام چەتاری ئەکات لە پاتریەکەی تر بۆ ئەوەی هێز بداتە ئەوی تر و تۆزێک شەحن بێتەوە. بۆی لاشەی مرۆڤ لە ڕەمەزاندا مرۆڤ خواردنی کەمەکاتەوە بۆ ئەوەی هێزێک بداتە ئەو ڕۆحە. ئەگەر بێت و مرۆڤ لە مانگەکانی تر خۆراکی ئەو ڕۆحە بە تەواوی نەدابێ. لاشەی مرۆڤ پێویستی بە ژینگە و ئاو هەوایەکی باشەیە بۆ ئەوی نەخۆش نەکەوێ. هەر کاتێک لاشەیەک لە ژینگەیەکی خراپ بێت ئاوێکی خراپ بخواتەوە و خۆراکی خراپ بخوات ڕاستەوخۆ یاسای ئەم لاشەیە تێک دەچێت و هاوسەنجی خۆی لەدەست دەدات. بۆیە دەبێت لاشە لە ژینگەیەکی باش بێت و دەبێت خۆراک و ئاوی باش بدرێتێ بۆ ئەوەی بەهێز و بەتوانا بێ بتوانێت لە بەرامبەر نەخۆشیەکان بەرگە بگرێت. بە هەمان شێوە ڕۆحیش کاتێ خۆراکی دەدرێتێ دەبێت خۆراکێکی باشی بدرێتێ کە وەحیە و پەیامی بەدیهێنەرەکەیەتی. هەروەها ئەو ڕۆحەش لە ژینگەیەکی ئاسا و پاک دابدرێت وەگوو هاوڕێ و دۆستی چاک و سەیرکردنی شتی بەسوود. ئەگەر لاشەی مرۆڤ نەخۆش بکەوێت شیفای لە مادیاتەکانەوە و لەسەر زەویە. هەروەکو پەروەردگار لە سوڕەی ئەننەحل باسی هەنجوینمان بۆ دەکات وەکو شیفای لاشە. پەروەردگار لە سوڕەی ئەننەحل ئایەتی 69 دەفەرموێ: يخرج من بطونها شراب مختلف ألوانه فيه شفاء للناس إن في ذلك لآية لقوم يتفكرون. واتا لناو سكي أو هنگانە و شیلێکی ڕەنگ جوداواز دێتە دەرەوە کە شیفای تێدایە بۆ خەڵکی. ئەو کاتی ڕۆحیش نەخۆش بکەوێت و شیفای لە ئاسماندا بەزێندراوە وەک لە سوڕەی ئەلئیسرا ئایەتی 82 پەروەردگار دەفەرموێ: وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين ولا يزيد الظالمين إلا خسارا. واتا ئێمە لە قورئاندا ئایەت و سوڕەتانێکدا دەبەزێنین ببێتە هۆی شیفا و چارەسەر بۆ نەخۆشیە دەرونی و جەستەییەکان، ڕەحمەت و میهرەبانی بۆ ئیمانداران، بۆ ستەمکار و بێباوەڕانیش تەنها زیادکردنی زەرەر و زیان نەبێت هیچی تر نییە، واتە هیچ بەهرە و سوودێکی لێ نابینن. لە نێوان دڵ و دەرووندا لاپەڕا 19 کاتێک سەیری لاشەی مرۆڤ دەکەین پێکاتەی سەرەکی لە عەقڵ و دەروون و دڵە کە کارە گرنگەکانی ئەو لاشەی بەڕێوە دەبن. عەقڵ لە لاشەی مرۆڤ شوێنی ئەرک پێسپاردنە. ئەو کاتێ عەقڵ هەبوو فەرمانەکان و وەحی پەروەردگار ڕووی تێدەکات، بەڵام کاتێک ئەو عەقڵە نەبوو وەحی ڕووی تێناکات و هیچی لەسەر نییە و لە لای پەروەردگاریش سزا نادرێت. بەشی دووەمی پێکهاتەی ئەو لاشەیە دەرونی مرۆڤە، ئەو دەرونەی کە ڕادەهێنرێت لەسەر چاکە یاخود خراپە، کەچی مرۆڤەکە هەموو خراپەکان پاڵ دەداتە لای شەیطانە خراپەکان، بێخەبەر لەوەی کە زۆر جار مرۆڤ ئەوەندە خراپ دەبێت ئەگەر شەیطانە خراپەکانیش نەبن کەمێکیش لەم خراپێ دەست هەڵناگرێت. تەماشاچێم فەرمودەی پێیامبەر صلی الله عليه وسلم بکە و بە وردی بیخوێنەرەوە کە دەفەرموێت لە ڕەمەزاندا شەیطانەکان کۆت و زنجیر دەکرێن. عن أبي هريرة رضي الله عنه يقول: قال رسول الله صلى الله عليه وسلم: إذا دخل شهر رمضان فتحت أبواب السماء وغلقت أبواب جهنم وسلسلة الشياطين. رواه البخاري. أي ككوت زنجير دكرين چون مرۆڤ لە ڕەمەزاندا خراپەکان ئەنجام دەدات، لەبەرەوەی لە غەیری ڕەمەزاندا و لە ڕۆژەکانی ترەوەندە ئەو دەروونە پیسولا ڕێکرایە ئەگەر شەیطانەکانیش نەمێنن کاریگەری خراپیە و دەروونە لە دوای خۆشی هەر بەردەوامە لەسەری. ئەجینە لە مانجی ڕەمەزان خۆ شەیطانەکان کۆت و زنجیر کراون ناتوانن خراپە بە مرۆڤەکان بکەن، بەڵکۆوەی خراپی پێدەکات ئەو دەروونەیە کە لە ناو لاشەی مرۆڤەکەیە بەرەو خراپە دەیبات. بەڵام چۆن ئەو دەروونە خراپەکەی دەمێنێت؟
جاری وایە مرۆڤ شتێکی لەدەستە ئەگەر بە کۆمەڵێک پاڵی پێوە بنێن بە پاڵ پێوەنان و هێزی یەکەمە جوڵێ، بەڵام جوڵانەوەکانی دووەم و سێم و بەردەوام بوونی هەر شوێنەواری ئەو هێزە یەکەمە کە پێی دەدرێ. هەمان حاڵەتیش ئەم دەروونە لە 11 مانگ خراپەی پێکراوە و پیس کراوە. هەر بۆیە لە ڕەمەزانیش ئەگەر شەیطانەکانیش ببەسترێنەوە کاریگەریە و پیسیە لەسەر دەرونی مرۆڤ هەردەمێنێتەوە. بە گوێرەی قورئان دەرونی مرۆڤ هەردوو لایەنی چاکە و خراپەی تێدایە، بەڵام دەکەوێتە سەر خودی مرۆڤەکە ئایا سەری مەنهۆڵی خراپەکە هەڵدەداتەوە یاخود چاکە. لە سوورەی ئەشەمس ئایەتی 7 و 8 پەروەردگار دەفەرمێ وَنَفْسٍ وَمَا سَوَّاهَا فَأَلْهَمَهَا فُجُورَهَا وَتَقْوَاهَا. واتە سوێن بە هەر دەروون و خودێک بەوەش کە پەروەردگار بەدیهێنانەکەی تەواو کردووە بۆ بەجێگەیاندنی ئەرکەکەی، ڕێگەی چاک و خراپی بۆ ڕوون کردوتەوە. هەردوو لایانی خراپ و لایانی چاکە لە بەردەستی مرۆڤەکەدایە. ئایا ئەو دەروونەی خۆی بەرەو خراپە دەبات یان بەرەو چاکە؟ ئەو هەڵبژاردنە دراوەتە دەستی ئێمەی مرۆڤ، بەڵام لە تەواوکاری مانە واتاکەی هەر لە هەمان سوڕەت پەروەردگار لە ئایەتی 9 دا دەفەرمێ قد أفلح من زكاها وقد خاب من دساها. واتە بەڕاستی ئەو کەسە سەرکەوتووە کە دەرونی خۆی پاڵەفتە کردووە، ئەو کەسەش دۆڕاوە کە دەرونی خۆی هەڵدەخەڵەتێنێت. جۆرەکانی دەروون. لاپەڕە 21. قورئان 3 جۆر دەروونمان بۆ باز دەکات. جۆری یەکەم دەروونێک بەردەوام فەرمان بە مرۆڤ دەکات بە خراپە. ئەو جۆریان هەر کاتێک مرۆڤ لێی بێ ئاگابوو ئیلا مرۆڤەکە بەرەو خراپە دەبات. هیچ کاتێک هیچ مرۆڤێک با ئەوەندە متمانە پێکەر نەبێت لە دەرونی کە چاکەی پێ بکات، بەڵکو هەر کاتێک جڵەوی دەروون شل بکرێت ئیلا مرۆڤ بەرەو خراپە دەبات. فەرمانکردنی دەروون بە خراپە لە قورئان تۆمار کراوە. لە سوورەی یوسف ئایەتی 53 پەروەردگار دەفەرمێ إن النفس لأمارة بالسوء إلا ما رحم ربي إن ربي غفور رحيم. واتە بەڕاستی دەرونی مرۆڤ زۆر فەرمان بە خاوەنەکەی دەکات خاری خراپە بکات بۆ گەیشتن بە ئارەزوەکانی، مەگەر ئەوەی پەروەردگار بەزەی خۆی لەگەڵ بکات. بەڕاستی پەروەردگار لێ خۆش بووە لە تاوانی بەندە تۆبەکارەکانی و لێبوردەیە لەگەڵیان. جۆری دووەم دەرونی سەرزەنشتکار. پەروەردگار لە سوورەی ئەلقیامە ئایەتی 2 دەفەرمێ ولا أقسم بالنفس اللوامة. واتە سوێن بەو دەروونەی هەردەم سەرزەنشتکاری خاوەنەکەی دەکات لەسەر فەرامۆشکردنی پەرستشەکان و ئەنجامدانی خراپەکان. النفس اللوامە واتە دەرونی سەرزەنشتکار. ئەو دەروونەیە کاتێک مرۆڤ پەرستشێک فرامۆش دەکات یاخود تاوان دەکات بەردەوام سەرزەنشتی خۆی دەکات لە بەرچی پەرستشەکەی فرامۆش کرد یانە و تاوانەی ئەنجامدا. ئەگەر بێت و مرۆڤ خاوەنی ئاوا دەروونێک بێت بەڕاستی دەروونێکی باشە، چونکە پەروەردگار سوێندی پێ خواردووە. جۆری سێم دەرونی ئارام. ذاتی ئەڵڵا لە سوورەی ئەلفەجر لە ئایەتی 27 دەفەرموێ یا ئەیەتوها النەفس المطمئنە. واتە ئەی ئەو دەروون و ناخەی ئاسوودەی بە پەیامی پەروەردگارت. النەفس المطمئنە واتە دەروونێکی ئاسوودە و هێمن و ئارام. ئەو دەروونەی خاوەنەکەی خراپەی پێناکات یاخود بەردەوام خەریکی پاڵەفتەکردنیەتی. خۆراک دەریەتی بەو خۆراکە ڕۆحیەی دەتواندرێ بیگێنێتە ئەو ئاستەی کە بگاتە دەرونی ئاسوودە و هێمن و ئارام. شوێنکەوتنی دەروون واتە بە دواکەوتنی هەوا و ئارەزوەکان. لە قورئان دوو لایەن باز دەکات و سێمیان نییە، یان بە دواکەوتنی سروش و وەحیە کە خۆراکی ڕۆحە یاخود بە دواکەوتنی هەوا و ئارەزوەکانە کە لە دەروونەوە دروست دەبێت. ئیبن العەباس ڕەحمەتی خوای لێبێ خوا لێی ڕازی بێ دەفەرمێ
ما ذكر الله عز وجل الهوى في موضع من كتابه إلا ذمه. واتا پەروەردگار هەوا و ئارەزوەکانی لە قورئاندا تەنها و تەنها بە خراپە باس کردووە. هەڵبەتە هەوا و ئارەزوو لە سەرنجامی دەروون دروست دەبێت. ئەو حەزی مرۆڤ دەیەوێت ئەنجامی بدات پێی دەگوترێت هەوا و ئارەزوو. ئەو هەوا و ئارەزوەش بەس بەزەمکراوی لە قورئاندا هاتووە. شاطبی دەفەرمێت: فقد جعل الله اتباع الهوى مضاد للحق وعده قسيما له. واتا پەروەردگار بە دواکەوتنی ئارەزوەکانی بە دژ و پێچەوانەی حەق و ڕاستی داناوە. پەروەردگار جەل جەلالوه کاتێک باسی پێیانبەرانمان بۆ دەکات لە سوڕەی ئەننەجم ئایەتی 3 و ئایەتی 4 دەفەرمێ: وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى. واتا قسە و گفتاریشی لە ئارەزوبازی و هەوا و هەوەسی خۆی نییە، بەڵکو تەنها نیگا و وەحی پەروەردگارە. کەواتە ئەگەر مرۆڤ دوای وەحی و سروشی بەدیهێنەری نەکەوێت شوێن کەوتەی هەوا و ئارەزوەکانیەتی. لەبەرەوە دەبێت مرۆڤ زۆر ئاگادار بێت ئەگەر شوێن پەیام و وەحی پەروەردگاری نەکەوێت بۆ ئەوەی ڕۆحەکەی ئارام بکات. ئەوە بەشی دووەمیان دەردەچێت کە هەوا و ئارەزوە پەنا بە ئەڵڵا. پەروەردگار لە سوڕەی صاد لە ئایەتی 26 بە نەبی داود عەلەیهی السەلام دەفەرموێ: يا داود إنا جعلناك خليفة في الأرض فاحكم بين الناس بالحق ولا تتبع الهوى فيضلك عن سبيل الله إن الذين يضلون عن سبيل الله لهم عذاب شديد بما نسوا يوم الحساب. واتا أي داود بەڕاستی ئێمە تۆمان کردوتە جێنشین لەم وڵاتەدا، فەرمان ڕەوایی لە نێوان خەڵکدا لەسەر بنچینەی حەق و ڕاستی ئەنجام بدە. هەرگیزا و هەرگیز شوێنی هەوا و حەز و ئارەزوو مەکەوە تا نەبیتە هۆی گومڕاکردن و لادانت لە ڕێبازی ذاتی ئەڵڵا سبحانه وتعالى. چونکە بەڕاستی ئەوانەی لە ڕێبازی ذاتی ئەڵڵا لادەدەن سزای بەئێش و پڕ ئازار بۆیان ئامادەیە بەهۆی فەرامۆشکردنی ڕۆژی لێپرسینەوە. ئەگەر حەق نەبوو ئەو کات هەوەس و حەزەکانە. لە سوڕەی ئەننازعاتیش ئایەتی 41 پەروەردگار دەفەرموێ: وأما من خاف مقام ربه ونهى النفس عن الهوى فإن الجنة هي المأوى. واتا بەڵام ئەوەی لە پایش کۆی پەروەردگار ترسابێت و هەژماری بۆ کردبێت و جڵەوی دەرونی گێت بێتەوە لە هەموو هەوا و هەوەس و ئارەزوێشی نادروست، بێگومان هەر بەهەش جێگەی مانەوە و حەوانەوە و گوزەرانیەتی. قورئانەوە دەخاتە ڕوو کە بە دواکەوتنی هەوا و حەز و ئارەزوەکان لەلایەن هەندێک لە مرۆڤەکان دەکرێن بە پەرستراو کاتێک جڵەوی کاروبارەکانی دەداتە دەست دەرونی، وەک لە سوڕەی ئەلفورقان ئایەتی 43 پەروەردگار دەفەرمێ: أرأيت من اتخذ إلهه هواه أفأنت تكون عليه وكيلا. واتا ئایا نابینیت ئەو کەسەی ئارەزووی خۆی کردوتە خودای خۆی؟ ئایا تۆ دەتوانیت ئەوانە بپارێزیت لە لادان و سەرکەشی؟ ئەوەیە کە هەوا و ئارەزوەکانی خۆی دەکاتە پەرستراوێک گوێڕایەلی دەکات و وەحی و پەیامی ئاسمانی فەرامۆش دەکات. دڵ و دەروون لاپەڕا 25. قورئان بۆ مامەڵەکردن لەگەڵ دڵ و دەروون و دوو زاراوە بەکاردێنێت: وشەی تەهەڕ پاچی بۆ دڵ، وشەی تەزکیە پاڵەفتەکردن بۆ دەروون. واتای تەزکیە پاڵەفتەکردن چییە؟ باواتا کوردیەکەی ئەگەر ڕاوەی بکەین واتای پاڵەفتەکردن وەکو ئەوەی مرۆڤ کاتێک شتێک دەکوشێت و ئەوەندەی دەکوشێ و بژاری دەکات تەنها پاکەکە دەهێڵێتەوە و ئەوەی خراپە فڕی دەدات. بەو مانای ئەو مرۆڤە بە بەردەوام دەرونی خۆی دەکوشێت بەوەی تەنها پاچی تێیدا سەر دەربکات و
زیادی بکات و تووشی کاری خێری بکات بۆ ئەوەی لەلای پەروەردگاری جەلە جەلالوه بەرز بێتەوە. کاتێک دەرونی مرۆڤ لە سەرەتاوە دروستکراوە لەلایەن پەروەردگار هەردوو لایانی باش و خراپی تێدا هەبووە، وەک لە سوورەی ئەشەمس ئایەتی 7 و 8 پەروەردگار دەفەرمێ: ونفس وما سواها فألهمها فجورها وتقواها. واتە سوێن بە هەر دەروون و خودێک بەوەش کە پەروەردگار بەدیهێنانەکەی تەواو کردووە بۆ بەجێگەیاندنی ئەرکەکەی، ڕێگەی چاک و خراپی بۆ ڕوون کردوێتەوە. بەڵام ئەوە مرۆڤ نایەڵێت خراپەکە سەردەر بکات و چاکەکەش برەوی پێدەدات، کەواتە دەبێت بە بەردەوام هەر خەریشی پاڵەفتەکردنی بێت. بەڵام وشەی تەهر پاچی بەمانای ئەوەیە کە پیسیەکە بێ بەڵام مرۆڤەکە لای بدات. دڵی مرۆڤ لە سەرەتای دروستبوونیەوە تەنها پاچی تێدا هەبووە. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ: إن المؤمنين إذا أذنب كانت نكتة سوداء في قلبه فإن تاب ونزع واستغفر صقل قلبه وإن زاد زادت حتى يعلو قلبه ذاك الرين الذي ذكر الله عز وجل في القرآن كلا بل ران على قلوبهم ما كانوا يكسبون. واتا ئەگەر کەسی بڕوادار گوناهێکی ئەنجامدا خاڵێکی ڕەش لە دڵی دروست دەبێت. ئەگەر گەڕاوە و تەوبەی کرد و داوای لێخۆشبوونی کرد دڵەکەی دەدرەوشێتەوە و صاف دەبێت. ئەگەر تەوبەی نەکرد و داوای لێخۆشبوونی نەکرد و تاوانەکانیشی زیاد کرد ئەم ڕەشایەتێ لە دڵی زیاتر دەبێت تاکو هەموو دڵی دەگرێتەوە. ئەوە ئەو ژەنگەیە کە پەروەردگار لە قورئان باسی دەکات. نەخێر وان نییە، بەڵکو دڵیان ژەنجی هێناوە و چڵکی گونادای پۆشیوە لە سەرنجامی ئەو کار و کردەوانەی دەیان کرد. شێوازی بەکارهێنانی وشەکانی تەهر پاچی و تەزکیە پاڵەفتەکردن لە قورئان بەم شێوازانەیە. شێوازی یەکەم کۆکردنەوەیان و لەگەڵ دڵ و دەروون و باسکردنیان. وشەی تەزکیە لەگەڵ دەروون. پەروەردگار لە سوورەی ئەشەمس ئایەتی 7 دەفەرموێ: ونفس وما سواها فألهمها فجورها وتقواها قد أفلح من زكاها وقد خاب من دساها. واتا سوێن بە هەر دەروون و خودێک بەوەش کە پەروەردگار بەدیهێنانەکەی تەواو کردووە بۆ بەجێگەیاندنی ئەرکەکەی، ڕێگەی چاک و خراپی بۆ ڕوون کردوێتەوە. بەڕاستی ئەو کەسە سەرکەوتووە کە دەرونی خۆی پاڵەفتە کردووە، ئەو کەسەش دۆڕاوە کە دەرونی خۆی هەڵدەخەڵەتێنێت. پەروەردگار لە سوورەی ئەننەجم لە ئایەتی 32 دەفەرمێ: فلا تزكوا أنفسكم هو أعلم بمن اتقى. واتا خۆتان پاڵەفتەی دەرونی خۆتان مەکەن و خۆتان بە چاک مەزانن، پەروەردگار خۆی دەزانێت چێ پارێزکارە. هەروەها پەروەردگار لە سوورەی فاتر ئایەتی 18 دەفەرمێ: ومن تزكى فإنما يتزكى لنفسه وإلى الله المصير. واتا ئەو کەسەی پاڵەفتەی دەرونی بکات ئەوە سوودەکەی بۆ خۆیەتی، گەڕانەوە و سەرنجامیش بۆ لای پەروەردگارە. لە فەرمودەش ئەم پەیوەستی هەیە وەک لە نزاکانی پەیامبەر هاتووە کە دەفەرمێ: اللهم آت نفسي تقواها وزكيها أنت خير من زكاها. واتا پەروەردگارە پارێزگاری بە دەروونم ببەخشە و پاڵەفتەی بکە، ئەتۆ چاکترینی کە پاڵەفتەی بکەی. وشەی تەهر لەگەڵ دڵ. پەروەردگار لە سوورەی ئەلمائیدە ئایەتی 41 دەفەرموێ: ومن يرد الله فتنته فلن تملك له من الله شيئا أولئك الذين لم يرد الله أن يطهر قلوبهم لهم في الدنيا خزي ولهم في الآخرة عذاب عظيم. واتا ئەوەی پەروەردگار بیەوێ تووشی تاقیکردنەوە و سزای بکات ئەوە هەرگیز تۆ خاوەنی هیچ شتێک نابیت لەلایەن پەروەردگارەوە،
بۆ ڕزگاربوونی ئەو. ئەوانە و کەسانن ذاتی ئەڵڵا نەیویستوە دڵیان پاک بکاتەوە چونکە خۆشیان مەبەستیان نەبووە. هەروەها پەروەردگار لە سوڕی ئەلئەحزاب ئایەتی 53 دەفەرموێ: وَإِذَا سَأَلْتُمُوهُنَّ مَتَاعًا فَاسْأَلُوهُنَّ مِنْ وَرَاءِ حِجَابٍ ذَلِكُمْ أَطْهَرُ لِقُلُوبِكُمْ وَقُلُوبِهِمْ وَمَا كَانَ لَكُمْ أَن تُؤْذُوا رَسُولَ اللَّهِ وَلَا أَن تَنكِحُوا أزواجه من بعده أبدا إن ذلكم كان عند الله عظيما. واتا کاتێکیش داوای کەلوپەلێکتان لە خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کرد لە پشتی پەردەوە داوایان لێ بکەن. هەر ئەو جۆرە ڕەفتارە پاکترە بۆ دڵی ئێوە و ئەوانیش. لە فەرمودەش ئەم پەیوەستی هەیە وەک لە نزاکانی پەیامبەر صلی الله عليه وسلم هاتووە کە دەفەرمێ: اللهم طهر قلبي من الخطايا. واتە پەروەردگارە دڵم پاک بکەوە لە هەڵەکانم. لە چەند شوێنێکیش لە قورئان هەردوو شەکە پێکەوە کۆ دەکاتەوە بە مانای ئەوەی دوو واتای جوداواز دەبەخشێت. هەروەک لە سوڕی ئەت-تەوبە ئایەتی 103 پەروەردگار دەفەرمێ: خذ من أموالهم صدقة تطهرهم وتزكيهم بها وصل عليهم إن صلاتك سكن لهم والله سميع عليم. واتي تطهرهم وتزكيهم أي تطهر قلوبهم وتزكي نفوسهم. ئەوێ دڵیان پاک دەکاتەوە و دەرونیشان پاڵەفتە دەکات و بەرزی دەکاتەوە بۆ کاری خێر. هەروەها لە شوێنێکی تر هەردوو شەکە پێکەوە کۆ دەکاتەوە دەربارەی تەلاقی ئافرەتان لە سوڕی ئەلبەقەرە ئایەتی 232 پەروەردگار دەفەرموێ: ذلكم أزكى لكم وأطهر والله يعلم وأنتم لا تعلمون. لم شوێنە واتای ئەزکا لەهم وأطهر أي أزكى لنفوسكم وأطهر لقلوبكم. واتا پاڵەفتەترە بۆ دەروونتان و پاکترە بۆ دڵەکانتان. تەنها بەم شێوازە دەبێت ڕاوە و تەفسیری بۆ بکرێت. لە هەموو قورئان و فەرمودەکانی سەروەرمان صلی الله عليه وسلم کاتێک کە باسی دەروونمان بۆ دەکات بەردەوام وشەی تەزکیە و پاڵەفتەکردنی لەگەڵ بەکاردەهێنێت. بەو مانای دەبێت مرۆڤ بەردەوام خەریکی ئەو کوشینەی دەرونی بێت بۆ ئەوی پاکەکەی بهێڵێتەوە. بەڵام ئەوەی دیکە لە خەڵتەکەی هەر هەمووی فڕێ بدات. پاڵەفتەکردنی دەروون بە دوو لایەن دەبێت. یەکەم مرۆڤ بە کردار هەوڵ بدات ئەو دەروونەی پاڵەفتە بکات و لە دەرونی فەرمانکار بە خراپە بیگوازێتەوە بۆ دەرونی لۆمەکار و ئارام. ئەم جۆرەیان پەروەردگار مەدحی دەکات و دەفەرموێ: قەد ئەفلەح مەن زەکاها. واتە بەڕاستی ئەو کەسە براوەیە کە بەکردەوە پاڵەفتەی دەرونی خۆی دەکات. دووەم پاڵەفتەیەکمان هەیە بۆ دەروون تەنها بە قسە و وتەیە. پەروەردگار زەمی دەکات و دەفەرمێت: فەلا تزەکوا ئەنفوسەکم. واتە هەر تەنها بە قسە پاڵەفتەی نەفس و دەرونی خۆتان مەکەن بەڵکو بەکردەوە وەرنە ئەو مەیدانە. لە نێوان دەرون و دڵدا دەرونی مرۆڤ بەردەوام فەرمان بە مرۆڤ دەکات بە خراپە. هەوا و ئارەزویەک لە لای مرۆڤ دروست دەکات. ئەو ئارەزوە دەبێتە هۆی ئەوەی کە مرۆڤەکە تاوان ئەنجام بدات. کە تاوانی ئەنجامدا ئەو تاوانە دەبێتە خاڵێکی ڕەش لەسەر دڵی. بۆی لە سەرنجام هەردوو لایەنی پاڵەفتەکردن و پاکردنەوەی پێویستە. لایەنی یەکەم دەبێت ئەو دەروونەی خۆی پاڵەفتە بکات بۆ ئەوەی کە هەوا و هەوەس و ئارەزوەکانی لێ دوور بکاتەوە. لایەنی دووەم ڕوو لە دڵیشی بکات ئەو خاڵە ڕەشەی کە بەهۆی ئەو گوناه و تاوانەی کە دەروونەکەی پێی کردیە بە هەوا و ئارەزوەکانی جارێکی دیکە پاچی بکاتەوە. وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم کە لەو فەرمودەی پێشوو باسی کرد کە فەرمووی:
ئەگەر کەسی بڕوادار گوناهێکی ئەنجامدا خاڵێکی ڕەش لە دڵی پەیدا دەبێت ئەگەر گەڕاوە و تەوبەی کرد و داوای لێخۆشبوونی کرد دڵەکەی دەدرەوشێتەوە و ساف دەبێت ئەگەر تەوبەی نەکرد و داوای لێخۆشبوونی نەکرد تاوانەکانی زیاد کرد ئەم ڕەشایەتێ لە دڵی زیاتر دەبێت تاکو هەموو دڵی دەگرێتەوە ئەوە ئەو ژەنگێ کە پەروەردگار لە قورئان باسی دەکات نەخێوان نییە بەڵکو دڵیان ژەنجی هێناوە و چڵکی گوناه دایپۆشیوە لە ئەنجامی ئەو کار و کردەوانەی دەیان کرد لە دەرەنجامی گوناه ئەو خاڵە ڕەشەی لە دڵدا پەیدا دەبێت سوقی لە قەلبو لێرە بەمانەی پاچیەکەیە کە ئەو خاڵە ڕەشە لە دڵی مرۆڤ لا دەبات پێناسەی دڵ لاپەڕا 32 دڵ ئەو پارچەیە کە لە ناو لاشەی مرۆڤدایە یەکێکە لە کارە سەرەکیەکانی دابەشکردنی خوێنە لە لاشەی مرۆڤدا وەکو ئەوانەی کە تایبەتن لە بواری پزیشکی باسی دەکەن دڵە نەودڵە دەورە درایە بە زیاتر لە 600,000 خانەی عەسەبی بەو واتایی کاتێک کە قورئان دەفەرمێ لەهم قولوب لا يفقهون بها ئەو دڵە کە دەورە درایە بەو هەموو خانە عەسەبیانە ئەو مانایەوەی کە دڵی سربەخۆیەکی هەیە لە شێوازی بیرکردنەوە لە هەموو ئەوانەی کە لە دەوروبەری ڕوودەدات بۆیە دەبینی قورئان زۆر تەرکیز دەکات لەسەر پاککردنەوەی دڵ قورئان هەردوو وشەی ئەلفوئاد و وشەی قەلب بەکاردەهێنێت فوئاد هۆکارێکە بۆ زانست پەروەردگار لە سوڕی النەحل ئایەتی 78 دەفەرموێ والله أخرجكم من بطون أمهاتكم لا تعلمون شيئا وجعل لكم السمع والأبصار والأفئدة لعلكم تشكرون واتا ذاتی الله ئێوەی لە سکی دایکتان دەرهێناوە بێ ئەوەی هیچ شتێک بزانن اینجا دەستگای بیستن و بینین و تێگەیشتنی بۆ دابین کردن بۆ ئەوەی سوپاس گوزاری بکەن نافەرمێ والقلوب بەڵکو دەفەرمێت والئەفئیدە کەواتە چۆن بینین و بیستن هۆکاری زانستن بە هەمان شێوە فوئادیش بەشێکە لە هۆکاری بەدەستهێنانی زانست دەکرێت فوئاد پڕ بکرێ و بەتاڵ بکرێ لە باسی بەسەرهاتی دایکی موسا دڵ و فوئاد پێکەوە کۆ دەکاتەوە فوئاد بە هۆکار باز دەکات و دڵیش بە شوێنی بڕیاردان پەروەردگار لە سوڕەی القەسەس ئایەتیدا دەفەرموێ وأصبح فؤاد أم موسى فارغا إن كادت لتبدي به لولا أن ربطنا على قلبها لتكون من المؤمنين واتا ئەو سادایشی موسا هەستی بە بێتاقەتی و بۆشاییەکی زۆر دەکرد لە فوئادی بەڕاستی خەریک بوو ڕازەکە ئاشکرا بکات ئەگەر ئێمە دڵیمان دامەزراو نەکردایە تاکو لەو کەسانە بێت کە بڕوایان بە بەڵێنی پەروەردگار هەیە دڵ کە بەم شێوازە بێت شوێنی تەماشاکردنی پەروەردگارە جەلە جەلالوه بەو واتای ذاتی الله سبحانه وتعالى هەر وەک چۆن تەماشای کردەوەکانمان دەکات تەماشای دڵیشمان دەکات پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت إن الله لا ينظر إلى صوركم وأموالكم ولكن ينظر إلى قلوبكم وأعمالكم واتە پەروەردگار سبحانه وتعالى تەماشای شێوە و ماڵ و سەروەت و سامانێکی بێخێر ناکات بۆ پاداشدانەوە بەڵکو تەماشای دڵتان دەکات کە شوێنی خۆپارێزی و گەڕانەوەیە و تەماشای کردەوەکانتان دەکات کە نزیکتان دەکاتەوە لە بەدیهێنەرتان زیادەیەک هەیە لەم فەرمودێ دەڵێت فمن كان له قلب صالح تحنن الله عز وجل عليه واتا ئەگەر مرۆڤێک خاوەن دڵێکی چاک بێت و پاک بێت ئەوە پەروەردگار سبحانه وتعالى بەبەردەوام بە زەی و سۆزی خۆی بەسەردا دەڕێژێت دڵ شوێنی چاچی و خراپی مرۆڤە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەم فەرمودەیەی کە باسمان کرد دەفەرمێ پارچە گۆشتێک هەیە لە لاشەی مرۆڤدا ئەگەر ئەو باش بوو هەموو لاشەی مرۆڤ و کردەوەکانی باش دەبێت ئەگەریش خراپ بوو هەموو کردەوەکانی خراپ دەبێت ئاگادار بن ئەویش دڵە ئەوەی گرنگە ئەوەیە مرۆڤ فەرمانەکانی بەدیهێنەر و پەروەردگاری جەلە جێلالوه لە جیاتی ئەوەی دابڕێژێتە سەر چاو و گوێ و لاشە دەبێت بە دڵ مامەڵەی لەگەڵ بکات ئەو کات کاریگەری دروست دەکات و لە کردەوەکان ڕەنگ دەداتەوە سەیر بکەن
كاتێ قورآن باسی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەکات و باسی جوبرائیل دەکات لە کاتی دابەزینی سروش و وحی کەلامی پەروەردگار بەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم لە سوورەی الشوعراء ئاەتی 192 193 و 194 دەفەرموێ وإنه لتنزيل رب العالمين نزل به الروح الأمين على قلبك لتكون من المنذرين واتە بەڕاستی ئەو قورئانە لەلایەن پەروەردگاری هەموو جیهانەکان و ڕەوانە کراوە جوبرائیلی ئەمین دایبەزاندووە بۆ سەر دڵی تۆ ئەی محەممەد صلى الله عليه وسلم تا بچیتە ڕیزی ئەو کەسانەوە کە خەڵکی بێدار دەکەنەوە و لە خەوی بێئاگاییدان دەچڵەکێنن ذاتی الله سبحانه وتعالى لە باسی پێدانی سروش و وحی بە پێغەمبەر صلى الله عليه وسلم لە سوورەی النمل لە ئاەتی 6 دەفەرموێ وإنك لتلقى القرآن من لدن حكيم عليم واتە ئەی محەممەد صلى الله عليه وسلم بەڕاستی تۆ لەلایەن زاتێکی دانا و زاناوە قورئانت پێگەیشت لتلقى بەشێک لە ڕاوەکارانی قورئان دەڵێن لتأخذ بەڵام لەم ئاەتە تەلەقی بە مانای وەرگرتن نایەت تەلەقی پێشوازیکردنی دڵە بۆ وحی پەروەردگار یان لە ڕێگەی پێغەمبەراتی بۆ پێغەمبەران یاخود لە ڕێگای کردەوە پێکردنەوە بۆ ئێمەی موسڵمان و بڕواداران دانانی قورئان لەسەر دڵ ئەوەیە لەو شوێنانەی دایدەنێت کە پێویستی پێێتی کە پەروەردگار لە سوورەی تاها باسی ئادەم عەلەیه السەلام دەکات و دەفەرمێ وعصى آدم ربه فغوى واتە ئادەم سەرپێچی پەروەردگاری کرد و فری و خواردوو بوو کاتێک ئادەم سەرپێچی پەروەردگاری کرد لە پاشان لە سوورەی البەقەرە ئاەتی 37 پەروەردگار دەفەرموێ فتلقى آدم من ربه كلمات فتاب عليه إنه هو التواب الرحيم واتە ئادەم چەند وشەیەکی لەلایەن پەروەردگارەوە پێگەیشت پەروەردگاریش نزاکەی لێوەرگرت و لێی خۆش بوو چونکە بەڕاستی تەنها ئەو زاتێکی ئەجگار میهرەبان و تەوبە وەرگرە نافەرمێت فەئەخوذ ئادەم تەنها وەرگرتن بێت بەڵکو دەفەرمێت فتەلەقا ئادەم وەرگرتنی بەدڵە بۆ ئەو کەلیماتانە بۆ ئەوەی لەسەر شوێنی برینەکان دایبنێت و چارەسەری هەموو ئەو گرفتانەی بکات کە لە ناو دڵ و دەرونی ڕوو ئەدات پەروەردگار مامەڵە لەگەڵ دڵ دەکات و دواتر ئەنجامەکانیشی دەداتە مرۆڤ لە سوورەی الفتح ئاەتی 18 پەروەردگار دەفەرمێ لقد رضي الله عن المؤمنين إذ يبايعونك تحت الشجرة فعلم ما في قلوبهم فأنزل السكينة عليهم وأثابهم فتحا قريبا واتا سوين بذاتي الله براستي ذاتي الله رازي ولو برواداراني كاتيك پەیمانیان لەگەڵدا بەستیت لە ژێر دارەکەدا پەروەردگار خۆیشی ئاگادار بوو بۆی لە دڵیاندا هەیە لە نیازپاچی و دڵسۆزی هەر بۆیە ئارامی و هێمنی و ئاسوودی دابەزاندووە سەریان و پاداشتی بە مژدەی سەرکەوتنێکی نزیکدانەوە ڕەزامەندی و دابەزاندنی هێمنی و ئاسوودەیی و دڵنیایی و سەرکەوتن بۆ بڕواداران لەبەر ڕازگۆیی بوو بەوەی لە ناو دڵیاندا هەبوو بەرامبەر بە ذاتی الله جل جلاله سیر بکەن قورآن کاتێک باسی سەردەمی هاوڵانمان بۆ دەکات لە سوورەی الحجورات لە ئاەتی 3 دەفەرمێ إن الذين يغضون أصواتهم عند رسول الله أولئك الذين امتحن الله قلوبهم للتقوى لهم مغفرة وأجر عظيم واتا بەڕاستی ئەوانەی دەنجیان هێواش دەکەنەوە لە خزمەت پێغەمبەردا صلى الله عليه وسلم ئەوانە و کەسانن ذاتی الله دڵەکانیانی زاخاو داوە بۆ پارێزکاری ئەوانە لێخۆشبوون و پاداشتی گەورە و گرانبەها بۆیان ئامادەیە چۆن مرۆڤ تاقی دەکرێتەوە دڵیش بە هەمان شێوە تاقی دەکرێتەوە
بۆیە مرۆڤ دەبێت زۆر ئاگادار بێت لە دڵی لە تاقیکردنەوەکانی بەرامبەر بەدیهێنەری دەربچێت. لە سوڕێ ئەلئەحزاب شێوازی ئەنقەس دەداتە لای دڵ کە دڵەکە بەو کارە هەڵدەستێت. دەفەرموێت وەلەیسە عەلەیکم جوناح فیما ئەخطأتم به ولكن ما تعمدت قلوبكم وكان الله غفورا رحيما. واتا ئەگەر دوور لە سوکایەتی هەڵەیەکتان کرد ئەو قەیناکات، بەڵام ئەگەر لە دڵتاندا نیەتێکی ناپاکە بێت بۆ سوکایەتی پێکردنیان ئەوە لێپرسینەوە دەبێت. بەردەوامیش پەروەردگار لێبوردە و مێهرەبانە. دڵەکان ئەنقەسی دەنوێنن لە بەرامبەر ئەوانەی کە پێیان دەکرێت. دڵ شوێنی بیر و باوەڕی مرۆڤەکانە، چ بەلای باوەڕ و چ بەلای بێباوەڕی و چ بەلای دووڕوویشەوە. قورئان لە سوڕەی ئەلحوجورات ئایەتی 7 بیر و باوەڕ بە دڵ دەبەستێتەوە و دەفەرموێ واعلموا أن فيكم رسول الله لو يطيعكم في كثير من الأمر لعنتم ولكن الله حبب إليكم الإيمان وزينه في قلوبكم وكره إليكم الكفر والفسوق والعصيان أولئك هم الراشدون. ئەو ئیمانی لەناو دڵی ئێوەی جوان کردووە. کاتێکیش ئیمان لەناو دڵدا جوان دەبێت لەسەر کردەوەکانی مرۆڤیش ڕەنگ ناداتەوە. ئەوە تا لە سوڕەی ئەلحوجورات کاتێک باسی ئاعرابیەکان دەکات دەیانگوت ئامەننا، باوەڕمان هێناوە و پەروەردگار دەفەرمێت ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێیان بڵێ لەم تؤمنوا ولكن قولوا أسلمنا ولما يدخل الإيمان في قلوبكم. واتە نەخێر باوەڕتان نەهێناوە، بەڵام بڵێن مسلمان بووین، هێشتا باوەڕ نەچۆتە دڵەکانتانەوە، چاوەڕێ دەکرێت کە باوەڕ بهێنن. کاتێک دەڵێن ئێمە هاتینە ناو بازنەی باوەڕداری و بەڕواڵەت کردەوەکانیان ئەنجام دەدا، بەڵام پەروەردگار پێیان دەفەرمێت ئەو کات ئیمانداری ڕاستەقینن ئەگەر ئیمانەکە بچێتە ناو دڵتانەوە. ئەمە بەڕووی ئیمانەوە. بەڕووی بێباوەڕی و دووڕوویەوەش پەروەردگار کاتێک باسی نەوەی ئیسرائیلمان بۆ دەکات، کاتێک تاقی کرانەوە بەوەی گوێلەکە پەرستن و بۆ واسی لێ ناهێنن. لە سوڕەی ئەلبەقەرە دەفەرمێت وأشربوا في قلوبهم العجل بكفرهم، واتە گوێرەکە پەرستی لە دڵیاندا ڕوابوو بەهۆی بێباوەڕیانەوە. چۆن مرۆڤێک بەرداغێک ئاو دەخواتەوە لە ناو لاشەی هەموو تەڕ دەکات، بەم شێوەیەش خۆشەویستی ئەو گوێرەکە و بەرژەوەندیەکانیان کە پەیوەست بوو پێوە لە ناو دڵیاندا ڕۆچوو بوو، بۆیە پێیان نەدەکرا واز بهێنن. کاتێک کە مەسجید الضرار ئەو مزگەوتە بوو بنیاتنرا و دروست کرا لە بەرامبەر مزگەوتی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم، سروش دابەزی سەر پێغەمبەر صلى الله عليه وسلم بۆ ئەوەی ئەو مزگەوتە بڕوخێنرێت. لەبەرەوەی لە بنچینەدا لەسەر دووڕوویی دامەزراوە بۆ دژمناتیکردنی پێغەمبەر صلى الله عليه وسلم و بڕواداران دامەزراوە. لە دوای ڕوخانی مزگەوتەکە پەروەردگار لە سوڕەی ئەتتەوبە باسی دووڕوەکان دەکات و لە ئایەتی 100 دەفەرموێ لا يزال بنيانهم الذي بنوا ريبة في قلوبهم إلا أن تقطع قلوبهم والله عليم حكيم. واتا ئەوەندە لە ناو دڵیان ڕۆچوو بوو تەنها ئەگەر دڵیان پارچە پارچە بکرێت ئەو کاتە لە دڵیان بێتە دەرەوە. جۆرەکانی دڵ لە قورئان لاپەڕا چل. قورئان زۆر جەخت دەکاتەوە سەر دڵ و زۆر دووبارەی دەکاتەوە، هەر جارێک بە جۆرێک و بە شێوازێک باسی دەکات. قورئانی مەزن کاتێک باسی دڵەکان دەکات کۆمەڵێک جۆر لە دڵەکان باز دەکات لە لای مرۆڤەکان کە هەر یەکێک بە شێوازێک ئەو دڵی پەروەردە کردووە بۆ ئەوەی بە شێوازێک لە شێوازەکان گوزەر بکات. بەڵام هەموو جۆرەکانی دڵ باش نین، بەشێکیان بەدیوە ئەرێنی و باشەکەیەتی، بەشێکیشیان بەدیوە خراپەکەیەتی. زۆر جار هەیە ئێمە خۆمان بەوە گرتووە کە دینداریەکی لاسایی کەرەوە بکەین. ئەو کاتێک کە گوێمان لە فڵان و فیسار دەبێت
لە هەر هەموو مێژوو دەمانوێت دینداریەکی چاولێکەرانە بکەین. دەڵێن ئەوان وابوون و با ئێمە ژوابین بەبێ ئەوەی کە چارەسەرەکە لە دڵەوە دەست پێ بکات. بۆیە کاتێک ئیمانی لاساییکردن جێگای ئیمانی ناودڵی گرتەوە ئەو مرۆڤە بەردەوام دەبێت بەڵام لە حاڵەتە ئاساییەکان. بەڵام هەر کاتێک شتێکی بەسەر بێت چ لە ماڵی یان دەرونیان لە هەر شتێک ڕاستە و خۆ گۆڕانکاری بەسەردادێت. لەبەرچی؟ لەبەرەوەی تەنها ڕووکەش و ئەوەی لە لاشەیە گۆڕاوە ئەی ناخ و دڵی. زیاترەوەی قورئان تیشکی دەخاتە سەرەوەی کەسی بڕوادار لەو ئاەتانەی کە دین باسی دەکەین ئەو ئیمان و باوەڕەیە لە ناو دڵدا جێگیر ببێت لە پاشان ڕنگ بداتەوە لەسەر کردەوەکانی. هەر کاتێک ئیمان لە دڵدا نەبوو بە دڵ دووەرنەگیرە و بە دڵ قەنەعاتی پێنەهێنا ئەو گۆڕانکاریە لە خودی مرۆڤەکە ڕوونادات. بۆیە قورئان کۆمەڵێک دڵمان بۆ باز دەکات. لەوانە دڵی بێئۆقرە یەکێک لەو دڵانەی پێویستە مرۆڤ هەوڵی بۆ بدات بۆ ئەوەی بگات بەم دڵە جۆرە دڵێکە کە پەروەردگار بە وەجیلە باسی دەکات. لە سوورەتی ئەلئەنفال ئایەتی 2 پەروەردگار دەفەرموێ: إنما المؤمنون الذين إذا ذكر الله وجلت قلوبهم وإذا تليت عليهم آياته زادتهم إيمانا وعلى ربهم يتوكلون. واتا بێگومان بڕوادارانی ڕاستەقینە تەنها ئەوانن کاتێک ناوی زاتی ئەڵڵا دەهێنرێت دڵەکانیان بێئۆقرە دەبێت. کاتێکیش ئاەتەکانی ئێمەیان بەسەر دەخوێنرێتەوە باوەڕیان زیاد دەکات. هەروەها پشت بە پەروەردگاریشان دەبەستن. وەجیلەت قولوبهم بمانای چی دێ؟ وەجیلەت زۆر جار ئێمە ڕاوەی دەکەین و دەڵێن دەترسێت لە پەروەردگاری، بەڵام ئەم واتە زۆری نەپێکاوە. وەجیلەت قولوبهم وەتە ئارامی لێ هەڵدەگیرێت. کاتێک باسی بەدیهێنەر و پەروەردگاری دەکرێت ئەو دڵێ بێئۆقرەیی دەیگرێت و نازانێ بەرەو چێ بڕوات. لە سوورەی ئەلمؤمنونیش لە ئاەتی 60 پەروەردگار دەفەرمێ: والذين يؤتون ما آتوا وقلوبهم وجلة أنهم إلى ربهم راجعون. کاتێک دەبەخشن بەڵام دڵیشیان هەر بێ ئارام و بێ ئۆقرەیە لەوەی کە بەخشیویانە لیان وەرگیرا بێت یا خۆنا. کاتێک باسی گەورەی زاتی ئەڵڵا جەلە جەلالهو دەکرێت بۆ ئیماندار دڵی جۆرێک لە بێ ئۆقرەیی تووشی دەبێت. چۆن بێ ئۆقرەیی تووشی دەبێت؟ ئەی پەروەردگار لە سوورەی ئەڕەعەد ئایەتی 28 نافەرموێ: الذين آمنوا وتطمئن قلوبهم بذكر الله ألا بذكر الله تطمئن القلوب. واتا ئەوانەی باوەڕیان هێناوە و دڵیان ئارام دەبێت بە قورئان و پەیامی پەروەردگار ئاگادار بن دڵەکان هەر بە قورئان ئاسوودە دەبن. ئەی دڵەکان بە یاد و زاتی ئەڵڵا ئارام نابن؟ ئەی چۆن ئەو دڵە ئێستا ئارامی لێ هەڵدەگیرێت؟ یادی زاتی ئەڵڵا سبحانەه وتەعالە لەگەڵ دڵی مرۆڤ بە چەند قۆناغێک تێدەپەڕێت. ئەگەر هاتوو مرۆڤ لە بەرنامەی پەروەردگاری لایدا و سەرپێچی و تاوانی بەرامبەر ئەنجامدا ئەو کاتەی ناوی پەروەردگار بێت ڕاستەوخۆ دڵی ئارامی لێ هەڵدەگیرێت. لەبەرەوەی هەز دەکات ئەوە تاوانی بەرامبەر بە ڕەب العالەمین کردووە تاو کاتی بەردەوام دەبێت و لە پاشان دەگەڕێتەوە لای پەروەردگاری و بەدیهێنەری سبحانەه وتەعالە. ئەگەر مرۆڤ خاوەن دڵێکی ئاوا بێت ئەوە دڵێکی باشە، بەڵام کاتێک مرۆڤ ڕەچاوی فەرمانەکان و سنوورەکانی زاتی ئەڵڵا بکات ئەو کاتێک کە نابی پەروەردگاری دێت ئەوە دڵەکەی ئارام دەبێت لەبەرەوەی سەرپێچی بەدیهێنەری نەکردووە. وەجیلە ئەو کات دێت کاتێک کە مرۆڤ ترسی پەروەردگاری لە دڵدا زیاد بێت، بەڵام ئەو کاتێ ڕەحمانیەتی پەروەردگاری دێت ئەو دڵە ئارام دەبێتەوە لە بەرامبەری. جۆرێکی تر لە دڵی پەیوەست بە پەروەردگار. لاپەڕا 43
جۆرێکی تری دڵ پێویستە مرۆڤ نزا بکات بۆ ئەوەی ببێتە خاوەنی ئەم دڵە، دڵێکە بەهێزە و پەیوەستە بە زاتی ئەڵڵا سبحانه وتعالى بەتایبەت لە کاتی تەنگانەدا. پاش سیرکردنی قورئان پەروەردگار لە سێ شوێن باسیە و دڵەمان بۆ دەکات کە دڵێکی بەهێزە و وشەی پەیوەستبوونی لەگەڵ باز دەکات. لە هەر سێ شوێنیش لە شوێنی تاقیکردنەوەدا باسی دەکات. یەکەم لە سوڕەی ئەلئەنفال ئایەتی 11 لە جەنگی بەدر پەروەردگار دەفەرموێ: إذ يغشيكم النعاس أمنة منه وينزل عليكم من السماء ماء ليطهركم به ويذهب عنكم رجز الشيطان وليربط على قلوبكم ويثبت به الأقدام. واتە ئەو مژدە و ئارامی دڵەکاتێک بوو پەروەردگار بە خەوداری دایگرتن بۆ ئەوەی هێمنیەک بێت بۆتان لەلایەن خۆیەوە و ئاوێشیشی لە ئاسمان و بەسەرتاندا باران بۆ ئەوەی خاوێنتان بکاتەوە، پیس و پۆخلی شەیتانتان لێ دوور بکاتەوە، دڵەکانتان بەهێز و دامەزراو بکات بە زاتی خۆیەوە بیان بەستێتەوە، بەو ئاوەش پێیەکانتان جێگیر و قایم بکات. دووەم لە باسی یارانی ئەشکەوت ئەو کۆمەڵە گەنجەی لە پێناو باوەڕەکەیان تووشی ئەچکەنجە بوونەوە، هەروەک پەروەردگار لە سوڕەی ئەلکەهف ئایەتی 14 دەفەرموێ: وربطنا على قلوبهم إذ قاموا فقالوا ربنا رب السماوات والأرض لن ندعو من دونه إلها لقد قلنا إذا شططا. واتە ئێمەش دڵەکانیانمان دامەزراو کرد و ترسمان تێدا نێشت کاتێک هەستان و گوتیان پەروەردگاری ئێمە پەروەردگاری ئاسمان و زەویە، هیچ کات هانا و هاوار بۆ هیچ کەسێکی تر نابین جگە لەو. ئەگەر لەو ڕاستیە بدەین سوێن بە پەروەردگار بێگومان ئێمە لەو کاتەدا قسەی نابەجێ و نادروستمان کردووە. سێیەم لە باسی دایکی موسا عەلەیهی السەلام کاتێک کۆرپەکەی دەخاتە ناو دەریاوە وەک لە سوڕەی ئەلقەسەس ئایەتیدا پەروەردگار دەفەرموێ: وأصبح فؤاد أم موسى فارغا إن كادت لتبدي به لولا أن ربطنا على قلبها لتكون من المؤمنين. واتە ئەوسا دایکی موسا هەستی بە بێتاقەتی و بۆشاییەکی زۆر دەکرد لە فوئادی، بەڕاستی خەریک بوو ڕازەکە ئاشکرا بکات ئەگەر ئێمە دڵیمان دامەزراو نەکردایە، تاکو لەو کەسانە بێت کە بڕوایان بە بەڵێنی پەروەردگار هەیە. مانای دڵی پەیوەست بە پەروەردگار چییە؟ ئەو دڵەیە کاتێک تووشی تاقیکردنەوەکان دەبێت ڕزگاری دەبێت لەبەرەوەی خاوەنی دڵێکی زۆر بەهێزە. پەروەردگار لە باسی دایکی موسا لە ئایەتی 7 سوڕەی ئەلقەسەس دەفەرموێ: وأوحينا إلى أم موسى أن أرضعيه فإذا خفت عليه فألقيه في اليم ولا تخافي ولا تحزني إنا رادوه إليك وجاعلوه من المرسلين. واتا ئیلهام من بۆ دڵی کرد بۆ ئەوەی شیری بداتێ لە پاشان بیخاتە ناو دەریاوە، کاتێک کە دەیخاتە ناو دەریاوە دڵی ئارام نابێت، ئەو فوئادەی ئەوەی کە تێیدایە لە نیگا و سروشی پەروەردگار هەر هەمووی بەتاڵ دەبێت و هیچی تێدا نامێنێت، بۆیە لەبەر پەشۆکاوی لەبەر کۆرپەکەی کە دەبینێت خەریکەوا دەڕوات و هاوار دەکات، خەریکە ئەو پلانەی هەیە ئاشکرای بکات بە هاوارکردنی بۆ ڕۆڵەکەی، بەڵام پەروەردگار دڵی پەیوەست دەکات بەخۆیەوە هەروەک لە ئایەتی 10 سوڕەی ئەلقەسەس دەفەرموێ: وأصبح فؤاد أم موسى فارغا
إن كادت لتبدي به لولا أن ربطنا على قلبها لتكون من المؤمنين. واتا ئەگەر دڵمان بەهێز نەکرد بە پەیوەستمان نەکرد بە ئەوەی هەبوو ئاشکرای دەکرد. بۆیە لە یارانی ئەشکەوت ئەو مانایە زۆر ڕوونتر بەدیار دەکەوێت. مرۆڤ سەیری دەکات کۆمەڵە گەنجێک باوەڕیان بە پەروەردگاریان هێناوە، بەڵام خاوەن بەرژەوەندی و خاوەن کورسی و دەسەڵاتن. خاوەنی ئەوەن کە لە دنیادا ئەوەی کە پێویستە هەیان بێت هەیانە بە زیادەوەش. بەڵام ئەو کاتەی کە بابەتی باوەڕ دێتە پێش، هەر هەموو ئەمانە لەلا تەرازویەک و بابەتی باوەڕ بە پەروەردگاریش لەلا تەرازوەکەی ترە. هیچ کاتێک دڵ بەهێزیەکەی خۆی ناگۆڕی و نایگۆڕێتەوە بەوەی کە لە هەموو دنیادا هەیە. پەروەردگار لە سوڕەی ئەلکەهف ئایەتی 14 دەفەرموێ: وربطنا على قلوبهم إذ قاموا فقالوا ربنا رب السماوات والأرض لن ندعو من دونه إلها لقد قلنا إذا شططا. ئەوە هەم بوێری دەوێت و هەم دڵێکی بەهێزی دەوێت بتوانێت لە بەرامبەر هەموو ئەو جوانی و قەشەنجی و کێشانەی هەن بتوانن خۆیان لە بەرامبەریدا ڕابگرن. زۆر جار ئێمە خاوەنی ئەو دڵە بەهێزە نین، بۆیە بەرامبەر بە دنیا دەگۆڕین، ئەوەی بەرژەوەندی دینە لە پێناوی دنیا دایدەنین. یارانی ئەشکەوت دەسەڵات و کورسی و ماڵ و سەروەت و سامانیان بە قوربانی باوەڕ و ڕێبازەکەیان کرد، چونکە خاوەنی دڵێکی بەهێز و پەیوەست بە ذاتی ئەڵڵا جەلە جەلالوه سبحانه وتعالى بوون. بەڵام ئێمە دڵمان دۆڕاندووە ئامادەین هەموو پیرۆزیەکانی مینبەر و مزگەوت و پەیامی پەروەردگار بە کورسی و دنیا و سەروەت و سامان و ماڵی دنیا بگۆڕینەوە. یەکێکی تر لە دڵەکان دڵی گەڕاوە. لاپەڕا 46 ئینابە بە واتای گەڕانەوەیە، بەڵام بۆ گوێڕالیکردن پەروەردگار پێناسەی پێغەمبەرانی عەلەیهیم السەلات وەسسەلام پێدەکات. لە سوڕەی هود پێناسەی پێغەمبەر ئیبراهیمی پێدەکات و دەفەرمێت: ئین ئیبراهیم لەحەلیم ئەواه منیب. واتە بەڕاستی ئیبراهیم زۆر لەسەرخۆ و بە ئارام و خەمخۆرە و گەڕاوێ بۆ لای پەروەردگاری. لە سوڕەی سادیش پێناسەی پێغەمبەر داودی پێدەکات و دەفەرمێت: وظن داود أنما فتناه فاستغفر ربه وخر راكعا وأناب. واتە داود زانی ئێمە تەنها تاقیمان کردەوە، داوای لێخۆشبوونی لە پەروەردگاری کرد و بە کڕنوش و سەجدەدا چوو، گەڕاوە لای پەروەردگاری. هەر لە سوڕەی ساد لە ئایەتی 34 پەروەردگار پێناسەی پێغەمبەر سولەیمانیشی پێدەکات و دەفەرموێ: ولقد فتنا سليمان وألقينا على كرسيه جسدا ثم أناب. واتە سوێن بە ئەڵڵا ئێمە سولەیمانمان تاقی کردەوە و ساوایەکی ناتەواومان فڕێدا سەر تەختی فەرمان ڕەوایەتیەکەی، پاشان گەڕایەوە لای پەروەردگاری پەنای بۆ ئێمە هێنا. ئینابە لە دوای تەوبە دەست پێ دەکات، بە واتای ئەوەی لە دوای سەرپێچی و تاوان تەنها تەوبە بەز نییە، بەڵکو پێویستی بەوەیە بگەڕێیتەوە لای گوێڕالیکردنی فەرمانەکانی پەروەردگار. هەروەک پەروەردگار لە سوڕەی ئەز-زومەر ئایەتی 53 و 54 دەفەرموێ: قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا إنه هو الغفور الرحيم وأنيبوا إلى ربكم وأسلموا له من قبل أن يأتيكم العذاب ثم لا تنصرون. واتا ئەی ئەو بەندانەی کە زیادە ڕەویان کردووە لە تاوان، لە لێخۆشبوون و بەزەی زاتی ئەڵڵا بێئومێد مەبن، چونکە بەڕاستی زاتی ئەڵڵا لێخۆشبەری گوناه و تاوانەکانە
بمرجي توبة كردن لدواي توبة أو كات قرانو بو جويرالي و جێبەجێ كردني فرمانەکانی پەروەردگار دەست پێ دەکات. بۆیە ئەوەی کە زۆر جار تەوبە دەکات و ئەیشکێنێ ئەوەیە تەوبەکردنەکەی تەنها بە زوبانە، بۆیە دەبێت ئەو دڵە گەڕانەوەی هەبێت بۆ لای پەروەردگاری دوای تەوبەکردنەکە. لەبەرەوەیە پەروەردگار لە سوورەی قاف ئاەتی 33 دەفەرموێ: من خشي الرحمن بالغيب وجاء بقلب منيب. واتا هر کس لذاتی الله رحمان بترسێت و لە پەنهاندا خۆی لە گوناه بپارێزێت و بە دڵێکی گەڕاوە بگەڕێتەوە لای پەروەردگاری. ئەگەر بگەڕێنەوە لای بەدیهێنەرمان بە دڵێک کە ئەو دڵە بەردەوام ئینابە و گەڕانەوەی هەبێت و ژێڕالی فەرمانەکانی پەروەردگاری بکات، دڵێک ئاوێتەی گەڕانەوە و جێبەجێکردنی فەرمانەکانی ذاتی ئەڵڵای هەبێت، ئەو کات بەڵێنی بەهەشتی پێدەدرێت. یەکێک لەو نزانەی کە پێغەمبەری سەروەرمان صلی الله عليه وسلم دەیکرد و دەیفەرموو: یا مقلب القلوب ثبت قلبي على دينك. واتە ئەی دڵگۆڕی دڵەکان، دڵم لەسەر ئاینی خۆت و ئیمان جێگیر بکە. بەو مانای هەتا پێغەمبەریش صلی الله عليه وسلم لە نزاکانی کە دەیکات بۆ لای پەروەردگاری سبحانه وتعالى ئەوەیە کە بەخششی لەگەڵ دڵی پێغەمبەردا بێت صلی الله عليه وسلم. دڵێکی تر دڵی سەلامەتە. لاپەڕا 48. یەکێکی تر لە جۆرەکانی دڵی سەلامەتە. پێغەمبەر ئیبراهیم عليه السلام نزا و داوا لە پەروەردگاری دەکات، وەک لە سوڕەی ئەش-شوعەرا هاتووە و دەفەرمێ: ولا تخزني يوم يبعثون. واتای پەروەردگار لە ڕۆژی قیامەتدا سەرشۆڕم نەکەی، ئەو ڕۆژەی کە خەڵک زیندوو دەکرێنەوە و ڕادەگیرێت بەرامبەر بە ذاتی ئەڵڵا سبحانه وتعالى. پەروەردگار درێژەی ئەم ڕۆژی قیامەتە دەدات کە ئیبراهیم عليه السلام نزای بۆ دەکات و هەر لە سوڕەی ئەش-شوعەرا ئاەتی 88 و 89 دەفەرموێ: يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم. واتا ئەو ڕۆژی نەماڵ سوود دەبەخشێت و نەمنداڵ، ماڵی بێخێر و منداڵی ناپەسە سوودیان نییە، مەگەر کەسێک بە دڵێکی سەلامەتەوە بگاتە پەروەردگاری. ئەم بەشیان لەوتەی پەروەردگارە جەلە جەلالوه، نەک لەوتەی ئیبراهیم عليه السلام. بە بەڵگەی ئەوەی لە هەموو قورئان تەنها ئەم دوو شوێنە باسی دڵی سەلامەت دەکات، هەردووکیشیان باسی ئیبراهیم عليه السلام دەکات، وەک لە سوڕەی صافاتیش هەر لە باسی ئیبراهیم عليه السلام لە ئاەتی 83 و 84 دەفەرموێ: وإن من شيعته لإبراهيم إذ جاء ربه بقلب سليم. واتا بێگومان لە شوێن کەوتەوە پێڕەوانی نوح ئیبراهیمە کاتێک ڕووی کردە پەروەردگاری بە دڵێکی سەلامەتەوە. ئیبراهیم عليه السلام خاوەن دڵێک بوو کە ئەو دڵە سەلامەت بوو. لە کۆی ئەم ئاەتانە بەتایبەت هەردووک ئاەتی يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم. ئەوەمان پێ دەڵێت کە ماڵ و منداڵ لە ڕۆژی دوایی سوودی بۆ مرۆڤ دەبێت تەنها بە مەرجی گەیشتنی ئەو کەسە بە پەروەردگار بە دڵێکی سەلیم. زۆر جار ئێمە دەڵێین ماڵ و منداڵ سوودی مرۆڤ نادات، کەچی لە دنیادا هۆکاری سەرقاڵبوونی مرۆڤ زۆری لەبەر ماڵ و منداڵە. ئەگەر کەسێکیش ئەمانەی نەبوو دڵی بەردەوام لە لایبوونی ماڵ و منداڵە، پەروەردگاری سبحانه وتعالى دەفەرمێت ئەو دوو شتانە لە ڕۆژی دواییدا بە یەک مەرج سوودی بۆ کەسەکە هەیە. ئەویش دەفەرمێت إلا من أتى الله بقلب سليم. ئەو کەسەی بە دڵێکی سەلامەتەوە دەگاتە لای پەروەردگاری و لە دنیاشدا مامەڵەی لەگەڵ ماڵ و منداڵ بە دڵی سەلامەت کردووە. چۆن ماڵ و منداڵ سوودی مرۆڤ دەدات؟ کەسێک ماڵی هەیە، ئەو ماڵەش دەبەخشێت. ئەگەر ئەو ماڵەی لە دڵەوە بەخشی و ڕووپامایی حەزکردن و ناوبانجی تێدا نەبوو، بەڵێ
بەخشینی ئەو ماڵە لە ڕۆژی دواییدا سوودی پێدەبەخشێت، چونکە ئەوەی بەخشیویەتی بە دڵێکی دروست و شیا و ساغ و سەلامەتەوە بەخشیویەتی، بۆی لە ڕۆژی دواییدا سوودی پێدەدات کاتێک کە منداڵەکانی و دەوروبەری بە سەلامەتی و بە گوێرەی پەیامی پەروەردگار پەروەردە دەکات، بەڵێ لە ڕۆژی دواییدا دەکەوێتە لا تەرازووی ئەو کەسەوە. ئەوە ئەو ڕاستیەیە لە ئایەتی پەروەردگار ئیلا من ئەتە الله بقلب سەلیم. ئەومان پێ دەڵێت بەدیهێنەر هەموو مرۆڤێکی کە دروست کردیە و دڵی بە هەر مرۆڤێک داوە ئەو دڵی بە سەلامەتی پێداوە، بەڵام ئەوە مرۆڤە، ئەم مرۆڤێ لەبەر ئارەزوو چڵێسی و چاوچونۆکی دنیا و لەبەر ئیرەی و ڕق و قینەی دڵ ئەو دڵە لە دڵی سەلامەتەوە دەگۆڕێت بۆ هەموو زۆرە دڵانەی کە هەموو شتێکی خراپی تێدایە بەس سەلامەتی نەبێت. ئیلا من ئەتە الله بقلب سەلیم باسی دڵێک دەکات سەلامەت بێت، ئەو دڵی تەنها و تەنها ئاوەدان دەبێتەوە بەوەی پەروەردگار جەلە جەلالوه لێی دەبێت، دڵێک کە دەفەرمێت بقلب سەلیم، ئەوەیە کە سەلامەت بێ لە هەموو پێناسێکی ناشیرن و نادروست، ڕازا بێتەوە بە پێناسە جوانەکان. لە فەرمودەیەک پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی ئەو دڵە سەلامەتەمان بۆ دەکات و دەفەرمێت يدخل الجنة أقوام أفئدتهم مثل أفئدة الطير، واتە خەڵکانێک دەچنە بەهەشتەوە دڵیان وەکو دڵی باڵندەوایە لە چاچی و بەزەیداریدا. ئەو باڵندە کاتێک لە بەیانی دەردەچێت و برسیە و لە دوای دەرچوونی و پشت بەستنی بە ذاتی ئەڵڵا جەلە جەلالوه ئێوارە بە تێری و ڕزقی خۆی دەگەڕێتەوە. ئێمە هەمومان پێویستمان بە دڵێکی سەلامەتە، سەلامەتیەک لە هاوبەشدانان، لە دووڕوویی و لە ڕووپامایی و لە ناوبانجی و خۆ بە دیارخستن دوور بێت. ئەو کات ئەو دڵە سەلامەتە و سوودی بۆ مرۆڤەکە دەبێت. سەرنجامی ئەم دڵە سەلامەتە وەک لە سوورەی ئەش-شوعەرا ئایەتی 90 کە پەروەردگار دەفەرمێت وَأُزْلِفَتِ الْجَنَّةُ لِلْمُتَّقِينَ، واتە بەهەشتیان بۆ نزیک دەکرێتەوە چونکە خاوەنی دڵی سەلامەتن. چۆن بۆ دڵی منیب لە سوورەی قاف پەروەردگار لە ئایەتی 31 تا 34 دەفەرمێت وأزلفت الجنة للمتقين غير بعيد هذا ما توعدون لكل أواب حفيظ من خشي الرحمن بالغيب وجاء بقلب منيب ادخلوها بسلام ذلك يوم الخلود. كواتا سەرنجامی دڵی منیب و سەلامەت ئەوەیە پەروەردگار دەفەرمێت نەک ئەوان دەخرێن ناو بەهەشتەوە، بەڵکو پەروەردگار ئەوەندە ڕێزیان لێ دەنێت و پلە و پایان بەرز دەبێت بەهەشت بە هەموو گەورەیەوە لەوانە نزیک دەبێتەوە. دەبێت بەهەشت بۆ ئەو کەسانە بێ کە دڵیان بە سەلامەتی ڕادەگرن لە ژیانی دنیادا، بەڵام ئەو کاتەی دڵ تێکچوو ئەو سەلامەتی نەما پەروەردگار جەلە جەلالوه لە دوای ئەو ئایەتە دەفەرمێ وبرزت الجحيم للغاوين، لبروي او كس دزبراو بهلسو فريودرو لخشتبرو لادرا لراستي هم بو خويو هم بو دورو بريشي اصلكشي لدلي وهل دقولتو اوش انجامكيتي. يچشي تر لدلكان دڵی ترسا و لە ذاتی ئەڵڵا بۆ ئەنجامدانی فەرمانەکان و دووربوون لە سەرپێچی کردنیان. لاپەڕا 52 پەروەردگار لە سوورەی ئەلحەج ئایەتی 32 دەفەرموێ ذلك ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. واتە ئەوەی ڕێزدا دەنێت لە دروشم و بەرنامەکانی پەروەردگاری ئەوە نیشانەی پارێزگاری دڵەکانە. دروشمەکانی پەروەردگار لە نوێژ و ڕۆژ و زەکات و حەج و بانگ و گشت دروشمەکان، جێبەجێکردنی فەرمانەکان و دوورکەوتنەوە لە سەرپێچی کردنیان نیشانەی تەقواداری دڵی ئەو مرۆڤەیە.
بە گەورەدانانی دروشمەکان بەو مانایە دێت مرۆڤ ئەوەی بۆ ذاتی ئەڵڵا ئەنجامی دەدات بەو پەڕی خۆشەویستی ئەنجامی دەدات بە دروستترین شێواز جێبەجێ بکات بەڵکو لەسەرەوەش کە لێی داواکرایە بە زیادەوە جێبەجێ بکات ئەو کات دەفەرمێت فإنها من تقوى القلوب ئەو شێوازە مامەڵەکردنە لەگەڵ دروشمەکانی ئاین لە تەقوای دڵەکانە پەروەردگار سبحانه وتعالى تەقوای خشوع و قالبی لە ئێمە ناوێ بەڵکو تەقوای دڵەکانی لە ئێمە دەوێ ئەوە نییە مرۆڤ بەڕووکەش خۆی نیشانی خەڵک و دەوروبەر بدات کە بە تەقوایە نەخێر ئەوەی دڵمان نیشانی پەروەردگار بدەین کە تەقوا و دینداری و ترسی تێدایە ئەگەر ذاتی الله سبحانه وتعالى تەقوای لاشە و ڕووکەشی لە ئێمە داوا کرد بە ئەو کات هیچ کەسێک گوێری نەدەکرد لە گوێڕایەلی دەربچێت ئەوەتە لە سوڕەی الشوعراء ئایەتی 4 پەروەردگار دەفەرمێ إن نشأ ننزل عليهم من السماء آية فظلت أعناقهم لها خاضعين واتا ئەگەر بمانەوێت معجزەیەکیان لە ئاسمانەوە بۆ دابەزێنین و ئەوسا بەردەوامگردنیان بۆی ملکەس دەبێت ئەگەر حەز بکەین ئاەتێکیان بۆ دەنێرین کە خۆیان بەدەستەوە بدەن و دانی پێدا بنێن بەڵام ئایا چەند بەدڵ قایل دەبوون ذاتی ئەڵڵا ئەوە لەگەڵ مرۆڤەکان ناکات و نافەرمێت باڕووکەش و لاشت خۆی بەدەستەوە بدات و دانی پێدا بنێت بەڵکو با دڵ خۆی بەدەستەوە بدات با ئەو تەقوا و دینداریە لە ناو دڵدا بێت ئەو کات ڕەنگ دەداتەوە لەسەر کار و کردەوەکانی کە مرۆڤ ئەنجامی دەدات کاتێک مرۆڤ کەسێک لە خۆی بێدەسەڵاترە دەتوانێت لاشەی ملکەس بکات بۆ خۆی بەڵام ئایا دەتوانی وای لێ بکەی کە دڵی ملکەس بێت دڵەکەی تۆی خۆش بوێ دڵەکە لە ژێر دەستی خۆیەتی بۆیە پەروەردگاریش دەیەوێت دڵمان ملکەتی بێت و دینداری لەناو دڵەوە بێت نەک تەنها بەڕووکەش بێت دڵێکی تر کە قورئان باسی دەکات دڵی ئارام بە قورئان لاپەڕا 54 پەروەردگار لە سوڕەی الرعد ئایەتی 28 دەفەرمێ الذين آمنوا وتطمئن قلوبهم بذكر الله ألا بذكر الله تطمئن القلوب واتا ئەوانەی باوەڕیان هێناوە و دڵیان ئارام دەبێت بە قورئان و پەیامی پەروەردگار ئاگادار بن دڵەکان هەر بە قورئان ئاسوودە دەبن زۆر جار ستەم لە ڕاوەی ئەم ئاەتە کراوە ڕاستە بەشێک لە ڕاوەکان هەڵدەگرێت کە دەڵێن بەیادی ذاتی ئەڵڵا دڵەکان ئارام دەبن مانای ئیطمئنان چییە؟ مانای وایە ئەم دڵە ئارام ببێت بۆ ئەو بیر و باوەڕەی کە دەچێتە ناو دڵی مرۆڤ بیر و باوەڕ بە چەند قۆناغێکدا دەڕوات قۆناغی یەکەم بینینی هەستیەتی قۆناغی دووەم تاوتوێی عەقڵە کاتێک لە عەقڵ تاوتوێ و لێکدانەوەی پێکرد ئەو کاتە سەر دەچێشی بۆ دوو ڕەوش ڕەوشی یەکەم یان ئەوە تا باوەڕی پێی هەیە ڕەوشی دووەم یان ئەوە تا باوەڕی پێی نییە ئەگەر باوەڕی پێی نەبی لای دەدات و پشتگوێی دەخات بەڵام ئەگەر باوەڕی پێبوو لە تاوتوێ و لێکدانەوەی عەقڵ ئەو کات دەیگوازێتەوە بۆ ناو دڵ کە گوازراوە ناو دڵ دەبێتە ئیمان و بیر و باوەڕی ئەو کات هیچ شتێک ناتوانی لای بدات و کاری تێبکات و بیگۆڕێت دەبێت کەسی ئیماندار و بڕوادار ئەو ئیمان و باوەڕیەی هەیەی لە عەقڵ کۆتایی پێهێنایە و تاوتوێ و لێکدانەوەی کردیە دواتر لە دڵدا جێگیر بووە ئەگەر هەموو دنیا بەو هەموو حەز و ئارەزوو و گومانەوە بیەوێت ئەو ئیمان و باوەڕیە لە دڵی ئەو کەسە لەرزۆک بکات بێگومان ناتوانێت لەبەرەوەی لە سەرەتادا بە دروستی مامەڵەی لەگەڵ کردووە بۆیە کاتێک ئێمە لە بەرامبەر حەز و گومانەکان لەرزۆک و بیرشێواو دەبین خۆمان پێڕاناگیرێ تەنها لەبەر ئەوەی شێوازی ئیمان و بیر و باوەڕەمان بەو قۆناغەدا نەبردووە بەڵکو ئیمان و باوەڕمان بەلاساییکردنەوە وەرگرتووە ئیدی هەر گومانێکی بچووک بێ ئێمە پەسەندی دەکەین و ئەو ئارامی دڵ لە بەرامبەر فەرمایشتی پەروەردگار جەل لە جەلالوهو لە دەستی دەدەین
لم آتا إما بذكر الله تنها سبحان الله والحمد لله الله أكبر فمان كردوا أقرتي لقرآن وشي ذكر أما ندقينيت يكم قرآن وقل سورة الحجر دفرم إنا نحن نزلنا الذكر وإنا له لحافظون واتا براستي هر إيما قرآن من دابزان دو بيقمان هر إيماش پارێزگاری لێ دەکەین. دووەم شکۆ و خانەدانی و پایەبەرزی وەک لە سوڕەی ئەززوخروف ئایەتی 44 دەفەرموێ وإنه لذكر لك ولقومك وسوف تسألون وتا براستيم قرآنا شكو خانداني و پایەبەرزیە بۆ تۆ و گەلەکەت لە ئایندەشدا پرسیارتان لێ دەکرێت. سێم پند و وانە وەک لە سوڕەی ئەلفورقان پەروەردگار لە ئایەتی 48 دەفەرموێ قالوا سبحانك ما كان ينبغي لنا أن نتخذ من دونك من أولياء ولكن متعتهم وآباءهم حتى نسوا الذكر وكانوا قوما بورا واتا گوتیان پەروەردگارە پاچی و بێگەردی بۆ تۆیە هەرگیز ڕەوانیە ئێمە جگەل لە تۆ کەسێک یان شتێکی تر بپەرستین یان بیکەینە پشتیوان و یاوەری خۆمان بەڵام تۆ ناو و نیعمەتت بەو خەڵکە گومڕایە و با و باپیرانیان بەخشی بوو ئیتر هەموو یادەوەری و یادخستنەوەیەکیان فەرامۆش کرد و بوونە گەلێکی بێخێر و تیاچوو نەسو الذکر یعنی نەسو الاعتیبار بەوەی پند و وانە لە ئوممەتانی پێشتریان وەربگرن. چارەم هەر شتێک پەروەردگار لەسەر زمانی پێغەمبەران بە وەحی دەینێرێت ذیکرە و لە سوڕەی ئەننەحل ئایەتی 43 پەروەردگار دەفەرمێ فاسألوا أهل الذكر إن كنتم لا تعلمون واتا ئێوە پرسیار لە زانایانتان بکەن کە وەحی پەروەردگاریان لایە ئەگەر نایزانن کەواتە یادکردنی ذاتی ئەڵڵا بە بەردەوام ذیکرە بەڵام بە هەموو ئەمانانەی باسمان کرد ئەلا بذیکر الله تطمئن القلوب واتا ئاگادار بن دڵەکان بە قورئان ئارام دەبنەوە ئەو کاتێک کە باوەڕ و کەلامی پەروەردگار چوە ناو ئەو دڵە ئەو کات هیچ شتێک ناتوانی لە دەرەوەی ئەوەوە کاریگەری تێدا بکات. دڵی ملکەت لاپەڕە 57 پەروەردگار لە سوڕەی ئەلحاج ئایەتی 54 دەفەرمێ وليعلم الذين أوتوا العلم أنه الحق من ربك فيؤمنوا به فتخبت له قلوبهم وإن الله لهادي الذين آمنوا إلى صراط مستقيم واتا بۆ ئەوەش ئەوانەی زانست و زانیاریان پێبەخشراوە دڵنیابن بزانن کە بێگومان ئەم قورئانە ڕاستە و لەلایەن پەروەردگاری تۆوە ڕەوانە کراوە اینجا بڕوای پتەوی پێدەهێنن و دڵەکانیشیان ملکەت بێت بۆ پەروەردگار بێگومان پەروەردگار ڕێنموویکاری ئەوانەیە باوەڕیان هێناوە بۆ ڕێگەر و ڕێبازی ڕاست و دروست دڵی مخبیت لە دوای دڵی ئارام و ئەم مانای باسمان کرد زیاتر بەرجەستە دەبێت و دەردەکەوێت خەبت بە زەویەکی یەکسان دەوترێت کە فراوان بێت یان چۆلیەک و بیابانێک کە هیچ شتێکی لێ نەڕوا بێت و کاتێک پەروەردگار دەفەرمێت فتخبت له قلوبهم بەو واتای دڵی بڕواداران دەبێت دڵێک بێت وەکو ئەو زەویە بێت هەرچی گومان بێت بەرامبەر بە پەیامی پەروەردگار لەناو ئەو دڵە نەما بێت هەڵبەت مرۆڤ بۆ خۆی هۆکاری ئەوەیە کە چەند ئەو باوەڕە دەخاتە ناو دڵی خۆیەوە ئەگەر مرۆڤ خاوەنی ئەو دڵە مخبیتە نەبوو ئەوە پەروەردگار لە ئایەتی 55 سوڕەی ئەلحاج دەفەرموێ ولا يزال الذين كفروا في مرية منه حتى تأتيهم الساعة بغتة
أو يأتيهم عذاب يوم عقيم. واتە بەردەوام ئەوانەی بێباوەڕن دەربارەی قورئان لە گوماندان هەتا کت و پڕ قیامەت بەرپا دەبێت یاخود تا و کاتەی سزا و ئازار لە ڕۆژێکی بێخێردا یەخەیان پێدەگرێت. هێشتا خەڵکانێکن کە بەگومانن لەو ڕاستی کە قورئانە و فەرمایشتی پەروەردگارە، بەڵام کەسی بڕوادار دەبێت ئەو گومانەی لەلا نەمێنێت، بەوەی دەبێت بە وەرگرتنی ئیمان و دینداری و پەرستشەکان لە لێکدانەوەی عەقڵەوە لە پاشان بێتە ناودڵ. لە بەرنامەی قورئانیشە لە هەموو بابەتە بیر و باوەڕیەکاندا هەتا مرۆڤەکان قایل نەکات فەرمانی پێناکات ئەوە حەڵاڵە ئەوە حەرامە. یەکێک لە لێکدانەوە عەقڵیەکانی قورئان باسی دەکات لە سوڕەی ئەلئەنبیا ئایەتی 22 پەروەردگار دەفەرمێ: لو كان فيهما آلهة إلا الله لفسدتا فسبحان الله رب العرش عما يصفون. واتا ئەگەر لە ئاسمان و زەویدا چەند خودایەک هەبوایە جگەل لە ذاتی ئەڵڵا ئەوە تێک دەچوون و بەسەر یەکدا، پاچی و بێگەردی بۆ ذاتی ئەڵڵا پەروەردگاری عەرشە لە باس و خواسانەی بێباوەڕان دەیڵێن. لە سوڕەی ئەلبەقەرە ئایەتی 21 و 22 پەروەردگار دەفەرمێ: يا أيها الناس اعبدوا ربكم الذي خلقكم والذين من قبلكم لعلكم تتقون الذي جعل لكم الأرض فراشا والسماء بناء وأنزل من السماء ماء فأخرج به من الثمرات رزقا لكم فلا تجعلوا لله أندادا وأنتم تعلمون. واتا ئەی خەڵکینە پەروەردگاری خۆتان بپەرستن ئەو زاتەی کە ئێوە و پێشینانی ئێوەشی بەدی هێناوە بۆ ئەوەی ڕێبازی پارێزگاری بگرنە بەر. هەر ئەو زاتەی زەوی ڕاخستووە کردوویەتی بە جێگای نیشتەجێبوون و ژیان بۆتان، ئاسمانی وەکوبانێک بەسەرتانەوە ڕاگیر کردووە، لە ئاسمانەوە ئاوی بۆ باراندون، جا بەهۆیەوە جۆرەها بەرهەمی بەدیهێناوە تا ببێتە ڕزق و ڕۆزی بۆتان، کەواتە هاوبەش و هاوتا بۆ ذاتی ئەڵڵا بڕیارمەدەن کە خۆشتان دەزانن کە پەرستراو دەبێت بەدیهێنەر بێت. ئەگەر ورد بینەوە تەنها نافەرمێت ئوعبدوا ڕەبەکم و بەس بەڵکو هەوڵ دەدات قایلی بکات بە بەڵگەژیریەکان و دەفەرمێ الذي خلقكم والذين من قبلكم لعلكم تتقون الذي جعل لكم الأرض فراشا والسماء بناء وأنزل من السماء ماء فأخرج به من الثمرات رزقا لكم. هر لسورة البقرة آية 163 پروردگار دفرمي: وإلهكم إله واحد لا إله إلا هو الرحمن الرحيم. واتا خدای ئێوە خدایەکی تاک و تەنهایە، جگەل لەو زاتە خدایەکی تر نییە، هەر ئەویش بەخشندە و مێهرەبان و بەبەزەییە، بەڵام بە تەنها بۆ کۆتایی پێناهێنێت، بەڵکو دیسان هەر لە سوورەتی ئەلبەقەرە ئایەتی 64 بەڵگەکان دەخاتە ڕوو دەفەرموێ: إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار والفلك التي تجري في البحر بما ينفع الناس وما أنزل الله من السماء من ماء فأحيا به الأرض بعد موتها وبث فيها من كل دابة
وتصريف الرياح والسحاب المسخر بين السماء والأرض لآيات لقوم يعقلون. واتا براستي لدروسكردني آسمان و زوي آلو گۆڕی شەو ڕۆژدا و لەو کەشتیانەدا دەگەڕێن بە دەریادا و بەهۆیەوە سوود بە خەڵکی دەگێنن و لەو ئاوەی کە پەروەردگار لە ئاسمانەوە دەیبارێنێت و اینجا بەهۆیەوە زەوی پێزیندوو دەکاتەوە و دوایی وشک بوون و مردنی هەروەها جۆرەها زیندەوەر و گیانلەبەری لەسەر ڕووی زەویدا بڵاو کردوتەوە و گۆڕاندن و هاتوو چۆپێکردنی با و شەماڵ و ڕاگیرکردنی هەورەکان لە نێوان ئاسمان و زەویدا ئەمانە هەمووی بەڵگە و نیشانەی بەهێزن بۆ ئەوانەی عەقڵ و بیر و هۆشیان دەخەنە کار و بیر لە دەسەڵاتی بێسنووری پەروەردگار دەکەنەوە. هەموو ئەو ئاەتانە لێکدانەوەی بە تاک زانین و ڕووکردنە پەروەردگارە و کەسانی بێباوەڕی بێقایل دەکات هەتا قایل دەبێت ئەو کات پێی دەڵێت ئەوە حەڵاڵە ئەوە حەرامە. بەڵام جاری وهەیە خەڵکانێک ئەو قەناعەتەشیان نەهاتووە بۆیە دەبینن لە حەڵاڵ و حەرام گومان دروست دەکات. ئەوەش لەبەر ئەوەیە چارەسەری ئیمانی لە ناو دڵی خۆیاندا نەکردووە. دڵی نەخۆش لاپەڕە 61. قورئان دوو شە بەکاردەهێنێت. یەکەم وشەی سەقیم، دووەم وشەی مەریض. وشەی سەقەم یان سقوم بۆ نەخۆشیەکە تەنها بەلاشەوە بێت. لە دەرباری هەردوو پێغەمبەران ئیبراهیم و ئەیوب عەلەیهیمە السەلام لە سوڕەتی ئەسافات کە دەفەرمێ فقال إني سقيم. دەربارەی ئەیوبیش دەفەرمێت فنبذناه بالعراء وهو سقيم. ئەوە نەخۆشیەکە تەنها پەیوەندی بەلاشەوە هەیە. بەڵام وشەی مەریض یان مەڕەض یان مەڕضە بە نەخۆشیەک دەوترێت چ لە لاشە بێت چ لە دڵ بێت چ لە دەرونی ئەو کەسەوە بێت. بۆیە ئەمەیان هەردوو بەشیان دەگرێتەوە. نەخۆشی ئەوەیە مرۆڤ ئەو هاوسەنجەی کە بەدیهێنەر پێی بەخشیوە تێک بچێت و یاسای لاشەی مرۆڤ لەسەر سروشتی نەمێنێت. ئەمە پێی دەوترێت نەخۆشی. بۆیە ئەم دوولانەی نەخۆشی چ لە لاشەی مرۆڤ و چ لە دڵی مرۆڤ چۆن مرۆڤ چارەسەر بۆ نەخۆشی لاشەی دەکات دەبێت بەم شێوە بەڵکو زیاتریش چارەسەر بۆ نەخۆشی دڵیشی بکات کە قورئان کۆمەڵێک لە نیشانەکانمان بۆ باز دەکات. کاتێک باسی جۆرەکانی خەڵک دەکرێت لە قورئانی مەزن لە سەرەتای سوڕەی ئەلبەقەرە پەروەردگار جەلە جەلالوه باسی ئیمانداران و بێباوەڕان و دووڕوان دەکات. ئەم سێ کۆمەڵا باز دەکات لە دوای یەکتر. بەڵام جۆرێکی تر قورئان باسی دەکات لە خەڵک جگە لە دووڕوەکان ئەوانن کە لە دڵیاندا نەخۆشی گومان هەیە. کەسی گومانچی کار لەسەر دوولایەن دەکات. یەکەم حەزەکان ئەشەهەوات، دووەم گومانەکان ئەشبوهات. خاڵی یەکەم ئەو لایەنە ڕەوشتیە دادەڕوخێنرێت لە کۆمەڵگەدا بە هەموو هۆکارەکان. خاڵی دووەم گومانەکان ئەشبوهات هەڵبەت قورئانی مەزن دوو بەشی سەرەکیە. یەکەم ئاەتە داڕێژراوەکان الآيات المحكمات، دووەم ئاەتە وەکچووەکان الآيات المتشابهات. لە کاتی ڕاوەکردنی ئاەتە وەکچووەکان دەبێت بگەڕێنرێتەوە بۆ لای ئاەتە داڕێژراوەکان بۆ زانینی واتا و ماناکەی. کاری گومانچیەکان بە دواگەڕانە بۆ ئاەتە وەکچووەکان بە مەبەستی نانەوەی ئاشوب و فیتنە و گومان دروستکردن. لەوە سەر سوڕهێنەرتر ئەوەیە گومانچیەکان لە ئاەتە داڕێژراوەکان الآيات المحكمات گومان دروست دەکەن. هەڵبەت ئاەتە داڕێژراوەکان تەنها یەک واتە لە خۆ دەگرن و بەس. گومانچیەکان کار لەسەر خەڵکانێک دەکەن. چوار جۆری سەرەکی خەڵکمان هەیە لە قورئاندا. یەکەم بڕوادارانی تەواو، دووەم بێباوەڕانی تەواو، سێیەم دووڕوەکان، چوارەم ئەوانەی نەخۆشی گومان و دوودڵی لە دڵیاندا هەیە بەو واتای بوونی گومان لە هەندێک لایانی ئیسلام یاخود نەبوونی زانیاری تەواو دەربارەی ئاینەکەی. جۆری چوارەم ئەوانەی نەخۆشی گومان و دوودڵی لە دڵیاندا هەیە. کاتێک گوێ لە جۆری یەکەم
بڕوادارانی تەواو دەگرن باوەڕیان کێشەی نییە و گومانەکان دەڕەونەوە و نامێنێت. بەڵام کاتێک گوێ لە جۆری دووەم بێباوەڕانی تەواو یان دووڕوەکان دەگرن دڵیان دەکەوێتە گومان بەرامبەر بە ڕاستیەکان. بۆیە گرنگە مرۆڤ هەوڵ بدا گوێ لە جۆری یەکەم بگرێت و خۆی دوور بگرێت لە گوێگرتن لە بێباوەڕانی تەواو و دووڕوەکان بۆ ئەوەی گومان و دڵەڕاوچی بۆ دروست نەبێت دەربارەی ئاینەکەی وەک پەروەردگار ئامۆژگاریمان دەکات لە دوو شوێن لە قورئانی پیرۆز کە لە سوورەی ئەننیسا ئایەتی 140 پەروەردگار دەفەرموێ: وقد نزل عليكم في الكتاب أن إذا سمعتم آيات الله يكفر بها ويستهزأ بها فلا تقعدوا معهم حتى يخوضوا في حديث غيره إنكم إذا مثلهم إن الله جامع المنافقين والكافرين في جهنم جميعا. واتا لقرآن دا بسرتان دا بزندراوە هەر کاتێک لە جێگایەکدا گوێتان لێبوو کوفر و گاڵتە بە ئاەتەکانی پەروەردگار دەکرا لەگەڵ ئەوانەدا دامەنیشن هەتا قسە و باسەکان دەگۆڕن. خۆ ئەگەر دابنیشن و گوێ نەدەنێ ئەو کات ئێوەش وەک ئەوانن. بەڕاستی ذاتی ئەڵڵا دووڕوەکان و بێباوەڕەکان هەموویان کۆ دەکاتەوە. هەروەها پەروەردگار لە سوورەی ئەلئەنعام ئایەتی 68 دەفەرموێ: وإذا رأيت الذين يخوضون في آياتنا فأعرض عنهم حتى يخوضوا في حديث غيره وإما ينسينك الشيطان فلا تقعد بعد الذكرى مع القوم الظالمين. واتا کاتێکیش ئەوانت بینی کە دەم لە ئاەتەکانی ئێمەوە دەدەن و دەیکەنە گاڵتەجاری خۆیان ئەوە تۆ پشتیان تێبکە و کۆڕ و کۆبوونەوەیان بەجێ بهێڵە هەتا ئەو کاتەی دەچنە ناو باسێکی ترەوە. کاتێکیش ئەگەر شەیطان لە بیری بردیتەوە کە دوور بکەویتەوە لێیان جا دوای ئەوەی کە بیرت هاتەوە لەگەڵ خەڵکی ستەمکاران دامەنیشە. مینبەری گومانچیەکان مزگەوتی زیرار المەسجد الضرار پیلان دژی بیر و باوەڕی موسڵمانانی تێدا دەجێردرا. بنیاتنانی ئەم مزگەوتە بۆ: یەکەم جوداوازی و ناکۆچی خستنە نێوان موسڵمانانەوە، دووەم بۆ ئەوەی ببێتە پەناگە و کەمینێک بۆ ئەو کەسانی دژایەتی بیری ڕاست و لۆچوونی ڕاست دەکەن کە هەمویان لەم مزگەوتی زیرارە کۆ دەبوونەوە. ئەگەر پرسیارت لێکردبان بۆ وا دەکەن لە وەرامدا دەیان گوت سوێن بە پەروەردگار ئێمە تەنها مەبەستمان چاکە بووە لەگەڵ موسڵمانان. ذاتی ئەڵڵا گەواهەی دەری درۆی ئەوانە. ئەمڕۆژ التاریخ یعید نفسه مێژوو خۆی دووبارە دەکاتەوە. ما ئەشبه اليوم بالبارحة ئەمڕۆژ چەند بەدوێنێ دەچێت. گومانچیەکان لە سەردەمی ئەمڕۆ بە شێوازی جودا و لەژێر پەردەی نوێکاری لە ئاین هەوڵ دەدەن هاو بیرانیان لە مینبەرەکانیان کۆ بکەنەوە بە هەمان مەبەستی مزگەوتی زیرار. بۆیە ڕەوانیە هەڵگرانی پەیامی ڕاست لە مینبەری گومانچیەکان پەیامەکانیان بگێنن. شوێنی گومانچیەکان ئەو شوێنە نییە کەسی بڕواداری زانا بیکاتە شوێنی ڕاستکردنەوەی چەمکەکان، بەڵکو بوونی زانای بەتوانا و پاک لەم شوێنانە برەودانە بە گومان و گومانچیەکان بۆ ئەوەی وەک دەمامچەیەک بەکاری بهێنن بۆ برەودان بە گومانەکانیان. پەروەردگار لە باسی مزگەوتی زیرار کە مینبەری پیلانجێڕان بوو دەرحەق بە بڕوادارانی تەواو دەفەرمێت: لا تقم فيه ئەبەدا، واتە هەرگیز لەو مزگەوتە ڕامەوەستە. کاری گومانچیەکان لە کوێوەی دەقەکانە. ئیسلام سێ پێکهاتەی سەرەکی هەن: یەکەم باوەڕ ئەلئیمان، دووهەم پەرستش ئەلعیبادە، سێم ڕەوشت ئەلئەخلاق. هەر یەک لەم لایەنانە ئوسوڵ و فروع واتە بنچینە و لقی هەیە. دەکرێت لقەکان ئەلفروع جوداوازی و ناکۆچی هەبێت، بەڵام لە بنچینەکان ئەلئوسوڵ نابێت ناکۆچی هەبێت. بۆ نمونە
هەر یەک لە باوەڕ بە ذاتی ئەڵڵا و نوێژ و ڕازگۆیی بنچینن ئوسوڵن لە بازنەی ئیسلام ناکۆچی و لۆچوونی جوداوازی لەسەر نییە بەڵکو لقەکان ئەلفڕۆ چەندەها لۆچوونی جوداواز هەن کاری گومانچیەکان ئەوەیە گومان لە بنچینەکان دروست دەکەن هەڵبەت ئەوەش پێچەوانەی شێوازی مامەڵەکردن لەگەڵ دەقەکان و شێواندن و لاڕێکردنی پەیڕەوانی ڕێبازی ڕاستە کە ئەم گومانچیانە حاجەت فی نەفسی یعقوب و قەضاها ئەنجامی دەدەن هۆکارەکانی لاڕێبوونی ئەمانەش یەکەم شوێنکەوتنی ئاەتە وێکچوەکان دووەم شوێنکەوتەی هەوا و ئارەزوو حەزەکان سێیەم دەرچوون لە ڕێڕەوی کۆدەنگ و زۆرینەی زانایان قورئان لە سێ شوێن لە سوورەتی ئەلئەنفال و دوو جاریش لە سوورەتی ئەلئەحزاب دەفەرموێ إذ يقول المنافقون والذين في قلوبهم مرض واتا كاتيك دوڕوەکان و ئەوانەی لە دڵیاندا نەخۆشی هەبوو في قلوبهم مرض جوود کراوە لەگەڵ إذ يقول المنافقون ئەوەشیان لە زمانی عەرەبی دەبێت جوود کرا و جوداواز بێت لەگەڵ ئەوەی لە پێشی خۆی باس کراوە هەروەها بنچینەیەک هەیە دەڵێت التەئسیس خەیر من التەئکید واتە ئەگەر لە قورئاندا وشەیەک مانایەکی تری دەبەخشی جگە لە مانای یەکەم دەبێت بخرێتە سەر مانە دووەمەکە بەمەرجی ئەوەی وشەکە ئەم مانایە لە خۆیدا هەڵبگرێت یاخود بەڵگەیەکی لەسەر بێت نەوەک بخرێتە سەر دووپاتکردنەوەی وشەی یەکەم کاتێک کە دەگەڕێیتەوە سەر فی قلوبهم مەرەض ئەوانە بەشێکن جگە لە دووڕوەکان ئەمانە بەشێکن لە ناو ئیمانداران ئەو ئیمانە لە ناو دڵ و دەرونی جێگیر نەبووە بەردەوام گومانی هەیە لە بەڵێنەکانی پەروەردگار و بەڵێنەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆیە ئەمە پلەی ئەوەندە بەرز نەبووتەوە بۆ چینی دووڕوەکان بەڵام لە ئیماندارە ڕازگۆ و دروستەکانیش نییە کە ئەوانە بەشێکی ترن قورئان بۆمان باز دەکات بەڵگە قورئانیەکان و فەرمودەیەکان لەسەربوونی ئەم بەشە وای لۆ دەچم ئەم ئاەتانە باسی ئەم جۆرە خەڵکە بکەن پەروەردگار لە سوورەی ئەلمائیدە ئاەتی 52 دەفەرمێ فترى الذين في قلوبهم مرض يسارعون فيهم يقولون نخشى أن تصيبنا دائرة فعسى الله أن يأتي بالفتح أو أمر من عنده فيصبحوا على ما أسروا في أنفسهم نادمين هروها پروردگار لسورة الحج آياتي 53 دفرمي ليجعل ما يلقي الشيطان فتنة للذين في قلوبهم مرض والقاسية قلوبهم وإن الظالمين لفي شقاق بعيد هروها پروردگار لآياتي 20 سورة محمد دفرمي ويقول الذين آمنوا لولا نزلت سورة فإذا أنزلت سورة محكمة وذكر فيها القتال رأيت الذين في قلوبهم مرض ينظرون إليك نظر المغشي عليه من الموت هروها پروردگار لآياتي 31 سورة المدثر دفرمه ولا يرتاب الذين أوتوا الكتاب والمؤمنون وليقول الذين في قلوبهم مرض والكافرون ماذا أراد الله بهذا مثلا كذلك يضل الله من يشاء ويهدي من يشاء وما يعلم جنود ربك إلا هو وما هي إلا ذكرى للبشر بێگومان ئەم ئاەتانە زۆر ڕوون لەسەر کەسانێک کە نەخۆشی گومان لە دڵیاندا هەیە باسییان دەکات لە سوورەی ئەلبەقەرەدا دوو نمونە بەس دەکات هەڵبەت یەکێکیان نمونەی ئاگر
ئەوی تریان نمونەی ئاویەکەیە. نمونەی یەکەم بۆ دووڕوەکانە کە پەروەردگار لە سوورەی ئەلبەقەرە ئاەتی 17 دەفەرموویە: مثلهم كمثل الذي استوقد نارا فلما أضاءت ما حوله ذهب الله بنورهم وتركهم في ظلمات لا يبصرون. نمونە ئاویەکەش بۆ ئەو کەسانەی نەخۆشی گومان لە دڵیاندا هەیە. پەروەردگار هەر لە سوورەی ئەلبەقەرە ئاەتی 19 دەفەرموێ: أو كصيب من السماء فيه ظلمات ورعد وبرق يجعلون أصابعهم في آذانهم من الصواعق حذر الموت والله محيط بالكافرين. پێغەمبەر صلی الله عليه وسلم چوار جۆر لە دڵمان بۆ باز دەکات و دەفەرمێ: القلوب 4 قلب مصفح فذلك قلب المنافق وقلب أغلف فذلك قلب الكافر وقلب أجرد كأن فيه سراجا يزهر فذاك قلب المؤمن وقلب فيه نفاق وإيمان فمثله كمثل قرحة يمد بها قيح ودم ومثله كمثل شجرة يسقيها ماء خبيث وماء طيب فأي ماء غلب عليها غلب. واتا دڵەکان چوار جۆرن: دڵی پۆشراو ئەمە دڵی دووڕووە، دڵی پەردەپۆشکراو ئەمە دڵی بێباوەڕە، دڵی ڕۆشن وەکو چرایەکی هەڵکراو ئەمەش دڵی بڕوادارە، دڵێکیش دووڕوویی و باوەڕی تێدایە، نمونەی وەکو یەکەم برینێ کێم و خوێنی لێ دەڕوات، دووەم وەکو دارێکە بە ئاوێکی پیس و ئاوێکی پاک ئاو دەدرێت، کامیان زاڵ بوو بەرەو ئەویان دەڕوات. ئەم جۆری چوارەمە فی قولوبیهم مەڕەضە، دڵێکە هەم باوەڕی تێدایە هەم دووڕووی تێدایە، کامیان بەهێزتر بێت ئەو دڵە بۆ لای خۆی ڕادەکێشێت، ئەوەشیان دەگەڕێتەوە بۆ مرۆڤەکە خۆی کە ئایا ئەو دڵە بەرەو باوەڕی دەبات یان بەرەو دووڕووی دەیبات. ئەو نیشانانەی پەروەردگار لە دڵی نەخۆش بۆمان باز دەکات گرنگە مرۆڤ خۆی لێ بپارێزێت. یەکەم ئەوەی دێڵێن پێچەوانەی ناخیتیان، ئەم جۆرە کەسانە پەروەردگار پێناسەی دووڕوەکانی پێدەکات لە سوورەی ئەلبەقەرە ئاەتی دا کە پەروەردگار دەفەرموێ: في قلوبهم مرض فزادهم الله مرضا ولهم عذاب أليم بما كانوا يكذبون. واتا کەسانی دووڕوو نەخۆشیان لەناو دڵدا هەیە، بەو واتایی دڵەکەیان نەخۆشە، نەک نەخۆشی دڵە بەڵکو نەخۆشی باوەڕ و پەرستش و ڕازنەکردن لەگەڵ پەیامی پەروەردگار. ئەمەش جۆرێکە دەبێت مرۆڤ ئاگاداری بێت. دووەم جۆرێکی تر پەروەردگار سوبحانەهو وتەعالا بە نەخۆشی ڕەهایی بۆمان باز دەکات، هەمچینی دووڕوو دەگرێتەوە، هەمچینی ئەو موسڵمانانەش دەگرێتەوە کە هێشتا باوەڕ لە دڵیاندا نەچەسپاوە و بەردەوام بە گومانن لە بەڵێنەکانی پەروەردگار. پەروەردگار جەلە جەلالوه لە سوورەی ئەلمائیدە ئاەتی 51 و 52 نیشانەکانی ئەم جۆرە کەسانەمان بۆ باز دەکات کاتێک لە دڵی مرۆڤ ڕووی دەدا بزانێت ئەو دڵە جۆرێک لە نەخۆشی تێدایە و دەبێت چارەسەری بکات. هەروەک دەفەرموێ: يا أيها الذين آمنوا لا تتخذوا اليهود والنصارى أولياء بعضهم أولياء بعض ومن يتولهم منكم فإنه منهم إن الله لا يهدي القوم الظالمين. فترى الذين في
يقولون نخشى أن تصيبنا دائرة فعسى الله أن يأتي بالفتح أو أمر من عنده فيصبحوا على ما أسروا في أنفسهم نادمين. واتا أي كومەڵی بڕواداران نەکەن چ جوولەکە چ دیانەکان بکەنە سەرپەرشتکار و مشوخۆر لە ئاینی خۆتان. هەر کەسێک وا بکات دەچێتە ناو کۆمەڵی ئەوان. لە پاشان پەروەردگار باسی کۆمەڵێکمان بۆ دەکات کە ئەوانە خۆیان دوور دەگرن لەم حاڵەتە، بەڵام دڵیان پێیان دەڵێت باشە ئەگەر بەیانی شتێکمان بەسەر هات و حاڵەتێک ڕوویدا خۆ ئەمانە بەهێزترن. ئەو کات چی بکەین؟ بۆیە لە دڵدا دەچێتە ژێر ئەو ڕکێفەوە. ئەو کات پەروەردگار دەفەرمێت ئەوانە نەخۆشیان لە ناو دڵدا هەیە، بە ئاشکرا و بەڕازگۆیی نایڵێن، بەڵام خولیای دڵی بۆ لایەن دەڕوات. سێم بەشێکی تر نیشانەیان ئەوەیە لەگەڵ خوێندنەوەی کەلامی پەروەردگار دڵیان تون دەبێت. کاتێک قورئان دەخوێندرێت دڵیان تون دەبێت. لە جیاتی ئیمان و باوەڕی پێزیاد بکات پیسی و کوفری پێزیاد دەکات، چونکە دڵەکەی پیس و خراپە. هەروەک بەڵگەی ئەمەش پەروەردگار لە سوورەی ئەلئاعراف ئایەتی 58 دەفەرمێ: والبلد الطيب يخرج نباته بإذن ربه والذي خبث لا يخرج إلا نكدا كذلك نصرف الآيات لقوم يشكرون. واتا خاچی پاک دانەوێڵە و ڕۆچی خۆی دەرەکا بە ئیزنی خودای گەورە، ڕۆچی باش دەرەکا، بەڵام خاچی پیس هیچ ڕووەک و دانەبڵێک دەرناکە ئیلا شتی بێخێر و بێسوود نەبێ. ئەمیش نمونەی باوەڕدار و بێباوەڕە کە باوەڕدار دڵی پاکە چاکە و کردەوەشی چاکە و پاکە، و بێباوەڕ دڵی پیسە و کردەوەشی پیسە. بەم شێوازە ئێمە ئاەتەکانی خۆمان ڕوون دەکەینەوە بۆ کەسانێک کەوا شوکرانە بژێری خودای گەورە بکەن و دان بە نیعمەتی خودای گەورەدا بنێن. مرۆڤ دەبێت ئاگادار بێت چۆن دەبێت کاتێک دڵێک کەلامی پەروەردگاری بەسەردا بخوێندرێتەوە ئاوێتە نەبێت و کاری تێ نەکات، بەڵکو بە پێچەوانەوە بەرەو خراپەی زیاتر بچێت. وەک لە سوورەی ئەتتەوبە پەروەردگار دەفەرمێ: وإذا ما أنزلت سورة فمنهم من يقول أيكم زادته هذه إيمانا. چکەسێک بە قورئان ئیمانی زیاد دەکات، پەروەردگار دەیانکات بە دوو بەش. بەشی یەکەم پەروەردگار دەفەرمێت: فأما الذين آمنوا فزادتهم إيمانا وهم يستبشرون. واتا ئەوەی کە ئیمانی حەقیقی و ڕاستی لە ناو دڵە بە ئاەتەکان ئیمانی زیاد دەکات. بەشی دووەم: وأما الذين في قلوبهم مرض فزادتهم رجسا إلى رجسهم وماتوا وهم كافرون. واتا بەڵام ئەوەی نەخۆشی لە ناو دڵە بە خوێندنی فەرمایشتەکانی پەروەردگار پیسی لە دڵی زیاد دەکات، چونکە دڵەکە پاک نییە، دڵەکە جۆرێک لە نەخۆشی تێدا هەیە. چوارەم بەشێکی تر ئەو دڵە نەخۆشانن کاریگەر دەبن بەو گومانانەی دەوروژێندرێن. دەبێت کەسی بڕوادار ئەوەندە ئیمان و باوەڕی لە دڵی دروست کرد بێت و ڕووی چوان دەبێت بۆ ئەوەی گومانی شەیطانەکان و بەچکە شەیطانەکان کاریگەری تێ نەکات. بۆیە هەر کاتێک گومان لە بیر و باوەڕ و ئایندا دروست دەکرێت تەنها ئەو کەسانە پێی کاریگەر دەبن کە نەخۆشیان لە ناو دڵدا هەیە. هەروەک پەروەردگار لە سوورەی ئەلحەج ئایەتی 53 دەفەرمێ: ليجعل ما يلقي الشيطان فتنة للذين في قلوبهم مرض والقاسية قلوبهم وإن الظالمين لفي شقاق بعيد. واتا تاود و دڵی و گومانانەی کە شەیطان بڵاوی دەکاتەوە دەبێتە تاقیکردنەوەیەک بۆ ئەو کەسانەی نەخۆشی گومان لە دڵیاندا هەیە و
ئەو کەسانەش دڵیان ڕەقە. چ کەسێک کاریگەری گومانی شەیطان و بەچکەکانی لە ئایندا لەسەر دروست دەکێت. ئەو گومانانەی شەیطان و سەربازەکانی دروستی دەکەن دەبێتە تاقیکردنەوە بۆ کەسانێک لە ناو دڵیاندا نەخۆشی هەیە و دڵیان ڕق بووە. 1400 ساڵ بڕواداران دینداری دەکەن. لە ناکاو کەسێک دێت لە بنچینەکانی ئاین گومان دروست دەکات. چۆن دەبێت کەسی بڕوادار کاریگەر بێت بە گومانی کەسانێکی ناتایبەتمەند؟ کەواتە دەبێت مرۆڤی بڕوادار بەخۆی دابچێتەوە کە هێشتا ئیمانەکەی لە دڵی تەواو نەبووە، بۆیە بە گومانی گومانچیەکان کاریگەری لەسەر دروست دەبێت. پێنجەم، پشتکردن لە یاسای پەروەردگار. بەم شێوازەی کاتێک مافەکە بۆ ئەو نەبێت دەبینی پشتی تێدەکات و قبوڵی ناکات. بەم نیشانانەش مرۆڤ هەست بکات نەخۆشی لە ناو دڵیدا هەیە. پەروەردگار لە سوورەی ئەن-نور ئایەتی 48 و 49 دەفەرموێ: وَإِذَا دُعُوا إِلَى اللَّهِ وَرَسُولِهِ لِيَحْكُمَ بَيْنَهُمْ إِذَا فَرِيقٌ مِّنْهُم مُّعْرِضُونَ وَإِن يَكُن لَّهُمُ الْحَقُّ يَأْتُوا إِلَيْهِ مُذْعِنِينَ. واتە ئەوانەی کاتێک بانگ دەکرێن بۆ لای بەرنامەی ذاتی ئەڵڵا و پێغەمبەر صلی الله عليه وسلم تا فەرمان ڕەوا بێت لە نێوانیاندا، خێرا دەستەچیان پشت هەڵدەکەن و ناڕەزایی دەردەبڕن. خۆ ئەگەر شەڕع مافەکە بەوان بدات ئەوە بە ملکەچی و فەرمان بەرداریەوە دێن و دادەنیشن. ئەوانە لەبەرچی وا دەکەن؟ پەروەردگار لە هەمان سوورەت و بە دوای ئەم ئاەتە واتە ئاەتی 50 نیشانەکانیان باز دەکات و دەفەرموێ: أفي قلوبهم مرض أم ارتابوا أم يخافون أن يحيف الله عليهم ورسوله بل أولئك هم الظالمون. واتا آیا ئەوانە لە دڵیاندا نەخۆشی هەیە یان گومانیان هەیە یاخود دەترسن لەوەی پەروەردگار و پێغەمبەر صلی الله عليه وسلم نادات پەروەر بن لە حکم بەسەریاندا؟ نەخێر، ئەوانە هەر خۆیان ستەمکارن. ئەفی قولوبهم مەڕەض، پرسیارکردن نییە، بەڵکو بە مسۆگەری ئەوانە نەخۆشیان لەناو دڵ هەیە. ئەگەرنا چۆن مرۆڤ ئەو کاتەی بانگ بکرێت بۆ حکم و یاسای پەروەردگاری پشتی تێدەکات و وەلای دەنێت. شەشەم، نیشانەیەکی تری دڵی نەخۆش ئەوەیە بە بەڵێنەکانی پەروەردگار ڕازی نەبووە و گومانی هەیە، وەکەوەی لە سوورەی ئەل-ئەحزاب پەروەردگار لە ئاەتی 12 دەفەرموێ: وَإِذْ يَقُولُ الْمُنَافِقُونَ وَالَّذِينَ فِي قُلُوبِهِم مَّرَضٌ مَّا وَعَدَنَا اللَّهُ وَرَسُولُهُ إِلَّا غُرُورًا. واتە کاتێکیش هەندێک لە دووڕوەکان و ئەوانەی دڵیان نەخۆشی گومانی تێدا بوودیان گوت بەڵێنی ذاتی ئەڵڵا و پێغەمبەرەکەی تەنها بۆ خەڵەتاندن بوو، هیچی تر نەبوو. یاخود لە ناو دڵی ئەو لێکدانەوەیە دەکات، یاخود لەگەڵ هاوشانەکەی ئەو حاڵەتە باز دەکات. بۆیە دەبێت مرۆڤ بە خۆی دابچێتەوە، هەز بکات بۆی لە ناو دڵیدا جۆرێک لە نەخۆشی هەیە، دەبێت چارەسەری بکات. هەفتەم، نەخۆشی حەزەکانە لە ناو دڵ. پەروەردگار لە سوورەی ئەل-ئەحزاب ئامۆژگاری خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەکات و لە ئاەتی 32 دەفەرموێ: يا نساء النبي لستن كأحد من النساء إن اتقيتن فلا تخضعن بالقول فيطمع الذي في قلبه مرض وقلن قولا معروفا. وتا أي جناني پیغمبر صلى الله عليه وسلم ئێوە وەک هیچ ئافرەتێکی تر نین. ئەگەر بە تەواوی ترسی پەروەردگارتان لە دڵتاندا هەیە قسە بە ناسکی مەکەن، نەوەکو ئەوەی دڵی نەخۆشە بوروژێت و نیازی خراپ بکات. هەمیشە و بەردەوامیش قسەی چاک و بەجێ بکەن. ئەم ئاەتە ئاماژە بەوە دەکات لەنجەولاری ئافرەتەکە هۆکارە
یان هەتا ئەگەر ئافرەتێک بیەوێت لە خشتەی ببات نابێت بەم شێوازە مەیلی بۆ بکات و دڵی بداتێ کەواتە ئەو کاتەی مرۆڤ کاریگەر دەبێت بە وتەی لەنجولار و ناسک و ڕازاوە و دڵی بۆ لای دەچێت هەز بکات ئەو دڵە زۆرێک لە نەخۆشی تێدایە و پێویستە پاچی بکاتەوە. هەشتم گوێڕالی نەکردن و جێبەجێ نەکردنی فەرمانەکانی پەروەردگار. زۆر جار مرۆڤ لە دڵی خۆیدا دەڵێت ئەگەر پەروەردگار هەر فەرمانێکی بەسەردا بکات ئەنجامی دەدات، بەڵام مەرج ئەوەیە کاتێک کە فەرمانەکەی لەسەر دەکات و دەکەوێتە ناو واقعە جێبەجێ بکات با بە زەریری خۆشی تەواو ببێت. پەروەردگار لە سوورەی موحەممەد ئایەتی 20 و 21 دەفەرموێ: ويقول الذين آمنوا لولا نزلت سورة فإذا أنزلت سورة محكمة وذكر فيها القتال رأيت الذين في قلوبهم مرض ينظرون إليك نظر المغشي عليه من الموت فأولى لهم طاعة وقول معروف فإذا عزم الأمر فلو صدقوا الله لكان خيرا لهم. واتە هەندێک لە بڕواداران دەڵێن خۆزگە سوورەتێک دەربارەی جەنگ دەهاتە خوارەوە، کەچی کاتێک سوورەتێک بە ڕوونیدا دەبەزێت و باسی جەنگی تێدایە ئەوە دەبینیت ئەوانەی لە دڵیاندا نەخۆشی باوەڕ و لاوازی و دووڕووی هەیە چاویان ئەبڵق دەبێت، سەیرت دەکەن وەکو کەسێک لە سەرە مەرگدا بێهۆشی بەسەردەهات بێت. باشتر وابوو گوێڕایل بوونایە و قسەی جوان و بەجیان بکردایە. کاتێک کارگەیشتە قایمی و جەنگ بەرپا بوو ئەگەر لەگەڵ پەروەردگاردا ڕاست بوونایە ئەوە چاکتر بوو بۆیان. دڵی سەرقاڵ لاپەڕە 73. جۆرێکی تر لە جۆرەکانی دڵی سەرقاڵە، واتە دڵێک لەلایەن خاوەنەکەیەوە سەرقاڵ دەکرێت بە شتێک کە پێویست نییە بەو شێوازە پێیەوە سەرقاڵ ببێت. قورئان لە دوو دۆخ و ڕەوش ئەم جۆرە دڵەمان بۆ باز دەکات. یەکەم کاتێک پێناسەی بێباوەڕانی پێدەکات لە سەردەمی مەککەوە تاکو قیامەت. دووەم ئاگاداری بڕواداران دەکاتەوە بەم شێوازە مامەڵە نەکەن. پەروەردگار جەل جەلالوه لە سوورەی ئەلئەنبیا دەفەرمێت لاهیەتەن قولوبهم. لە چ چوارچێوەیەک ئەم دڵەمان بۆ باز دەکات؟ لە سەرەتای سوورەی ئەلئەنبیا لە ئایەتی 1 تا 3 دەفەرمێ: بسم الله الرحمن الرحيم اقترب للناس حسابهم وهم في غفلة معرضون ما يأتيهم من ذكر من ربهم محدث إلا استمعوه وهم يلعبون لاهية قلوبهم وأسروا النجوى الذين ظلموا هل هذا إلا بشر مثلكم أفتأتون السحر وأنتم تبصرون. ڕاوەی ئەم ئاەتانە بە دوو شێواز دەکرێت. یەکەم یاخود ئەوە تا لێپرسینەوەی پەروەردگار هەر لە دنیادا نزیک بۆتەوە بۆ ئەو کەسانی بەرهەڵسکاری پەیامی پەروەردگار دەکەن کاتێک کاتیان هات هەر لە دنیادا سزا دەدرێن. دووەم یاخود ئەو لێپرسینەوەی مرۆڤەکان لیان دەکرێت کە قیامەتە زۆر نزیکە، لەبەرەوەی نێوانی ئێمە و نێوانی لێپرسینەوە تەنها مردنە. مرۆڤیش هیچ کاتێک نازانی چ کاتێک و ساتێک ئەو ڕۆحە دەسپێرێت. بۆیە لە سەرەتای سوورەتەکە دەفەرمێت اقترب للناس حسابهم. قەروب واتە نزیک بوو، بەڵام اقترب واتە زۆر نزیک لەیانەوە. لێپرسینەوەیان نزیک بۆتەوە. لێپرسینەوە ئەم لایەنانە لە خۆ دەگرێت. پەروەردگار کە لێپرسینەوە لە خەڵک دەکات ئەوانەی لیان دەپرسێتەوە ئێمەی مرۆڤەکانین. شتێکیشمان هەیە لەسەری لێمان دەپرسێتەوە ئەو کار و کردەوانەیە کە لە دنیادا ئەنجامی دەدەین و دەیکەین. لە پاشان پەروەردگار کۆمەڵێک ڕەوش و دۆخ بۆ ئەو کەسانە باز دەکات و دەفەرموێ
یەکەم وهم في غفلة ئەوانە لە بێ ئاگاین دوو شەمان هەن الغەفلە بێ ئاگایی ئەنسیان لەیادچوون ئەنسیان لەیادچوون ئەوەی شتێک لەیاد بکات بەڵام میست و دەستی خۆی تێدا نییە پەروەردگار لێپرسینەوەی لەگەڵ ناکات هەڵبەت ئەنسیان لەیادچوون لە گەلانی پێشوو لێپرسینەوەی لەسەر بووە پەروەردگار دەربارەی ئادەم عەلەیهی سەلام لە سوورەی طاها ئاەتی 115 دەفەرموێ ولقد عهدنا إلى آدم من قبل فنسي ولم نجد له عزما واتا سوێن بە ذاتی ئەڵڵا بێگومان ئێمە پەیمانمان لە ئادەم وەرگرت کەسی بیری چوو بە مەرجێک نەمان بینی پێشتر بڕیاری کردنی ئەو سەرپێچە بدات یەکێک لە نزا و پاڕانەوەی پێغەمبەر و هاوڵان دەیان فەرموو ربنا لا تؤاخذنا إن نسينا لسورة البقرة آياتي 286 واتا پروردگار لورامي فرمون نعم وقلا صحيح مسلم دهاتوا ياخدوي پیغمبر صلى الله عليه وسلم دفرميت إن الله تجاوز عن أمتي الخطأ والنسيان وما استكره عليه صحيح ابن حبان الغفلة بآقاي ئەنجامدانی کردەوە لە بێئاگایی خودی مرۆڤ هەندێک شتمان هەیە پێویستە مرۆڤ فەرامۆشی نەکات و لە دڵ و دەرونی خۆی لای نەدات بەڵام پشتگوێ دەخات لە دڵ و دەرونیشیدا دەزانێت ئەوە گوێنەدانە بە فەرمانی پەروەردگار سبحانه وتعالى بۆیە ئەلغەفلە بێئاگایی لە مەبەستی مرۆڤەکەوە دێت کە بە ئەنقەستە و لە بەرامبەری بێباکە و گوێی پێنادات دووەم معریضون معریض ئەوە نییە تەنها پشت بکات بەڵکو بە ئەنقەست بژوێ دەخات وەکو دەڵێن خۆی لە نەزانی دەدات بەرامبەر فەرمانەکانی پەروەردگار سبحانه وتعالى سێم ما يأتيهم من ذكر من ربهم محدث إلا استمعوه واتا هەر ئاەتێکیان بەسەردا دەخوێندرێتەوە لە پەیامی پەروەردگاریان گوێی لێ ڕاناگرن دوو شەمان هەیە ئیستیماع و سەمع سەمع گوێڕاگرتنی سروشتێ بەبێ کاریگەربوون پێی ئیستیماع گوێڕاگرتنێکی ورد و کاریگەرە بەڵام بۆ سوودی لێ نابینن زۆر جار مرۆڤ گرنگی دەدات بە شتێک و گوێی لێ ڕادەگرێت هەوڵ دەدات تێبگات بەڵام بۆ بەسەریدا دەڕوات بۆ سوودی لێ وەرناگرێت بۆ تەنها ئەو کاتێک کە گوێبیستی دەبێت لەبەرەوەی لە کاتی گوێگرتنیدا دوو ڕەوش و دۆخیان هەیە یەکەم وهم يلعبون دووهەم لاهية قلوبهم اللعب اللهومان هەیە اللعب ئەوەیە مرۆڤ بە شتێکەوە سەرقاڵە کە بۆ خۆی نازانێ ئامانجی چییە وەکو منداڵێک پێنووس و پەڕێکی لە بەردەستی دابنیت بەس خەت دەچێشێت بەڵام سەرنجامی نییە و بێ ئامانجە بەڵام لەهوو ئەوەی مرۆڤ خۆی سەرقاڵ دەکات بە شتێک مەبەستی هەیە و دەیەوێت بگاتە مەبەستێک بەڵام ئەو بۆ خۆی ئەو مەبەستە دادەنێت یاخود خەڵکانێک بۆی دادەنێن کە دەیانەوێت لاڕێی بکەن و لای بدەن بەڵام دەبێت مرۆڤ سەرقاڵ بێت بەکردەوەیە کە کەسێک لەو گەورەترە بۆی دادەنێت ئەو کەسە دانایی هەیە و کاربەجێیە خۆشی دەوێت بەرژەوەندی دەپارێزێت ئەوە تەنها لە بەدیهێنەر و پەروەردگار دەوەشێتەوە زۆر جار هەیە سەرقاڵی مرۆڤەکان لە بەرامبەر ئەو شتێک کە خۆی دیاری دەکات سەرقاڵ نییە بە شتێک کە بەدیهێنەر و پەروەردگاری بۆی دیاری دەکات کاتێک پێی دەڵێت ئەوەیان باشە و ئەوەیان خراپە بۆیە ئەو گوێگرتنەی کە دەیکات با بەهەستەوەش بێت بەڵام سوودی لێوەرناگرێت چونکە لە غەیری ئەو کات خەریکی گاڵتە و یاریە لاهیەتەن قولوبهم پێمان دەڵێت لاشەی مرۆڤ ئەوە جێبەجێ دەکات کە دڵی پێوەی سەرقاڵە ئەگەر ئەو دڵە سەرقاڵ بوو بە شتێک پەروەردگار و بەدیهێنەری بۆی دانێنابوو ئەو کات لە کردەوەکانیشیدا ڕەنگ دەداتەوە ئەو شتانەی مرۆڤ سەرقاڵ دەکات چین یەکەم خەریکبوون بە هیوا و ئاواتەکان پەروەردگار لە سوڕەی ئەلحیجر ئاەتی 2-3 دەفەرمووێ ربما يود الذين كفروا لو كانوا مسلمين ذرهم يأكلوا ويتمتعوا ويلههم الأمل
فسوف يعلمون. واتە ئەوانەی کە بێباوەڕ بوون ئاواتە خواز دەبن کە خۆزگە مسلمان بوونایە، وازیان لێبێهێنە با بخۆن و ڕابوێرن و هیوا و ئاواتیان سەرگەرم و بێ ئاگایان بکات. سەرنجام خۆیان دەبیننەوە. کۆمەڵک هیوا و ئاوات لە مێشک و دڵ و دەرونی خۆی دادەنێت، بەڵام بەبێ ئەوەی یەک هەنگاوی بۆ بنێت و ئەو هۆکارانی کە پێویستن بیانگەێنێت بەو ئاواتە، ئەو هۆکارانەی کە پەروەردگار بۆی دادەنێت جێبەجێیان ناکات، بەڵکو ئەو هیوا و ئاواتانەی هەیەی ئەو سەرقاڵی دەکات لەوەی هەنگاو و کردەوەی بۆ بنێت. دووەم، زۆری. لە سوڕەی ئەتتەکاثوڕ پەروەردگار دەفەرمێت ئەلهاکم التەکاثوڕ، واتە خەڵچینە هەڵپەکردن و پێشبڕچێتان بۆ زۆرکردنی ماڵ و منداڵ ئێوەی سەرگەرم و سەرگەردان و بێ ئاگا کردووە لە پەرستشەکان. داواکردنی زۆری ئێوەی سەرقاڵ کردووە، چ لە ماڵ چ لە منداڵ. پەروەردگار لە سوڕەی سەبا باسی ئەو جۆرە خەڵکانە دەکات و دەفەرمێت وقالوا نحن أكثر أموالا وأولادا، واتە دەشیان گوت ئێمە سامان و نەوەی زۆرترمان هەیە، ئێمە لە دوا ڕۆژدا لە سزادراوان نین. ماڵ و منداڵ و سەروەت و سامان دوو هۆکارن، بەڵام نابێت مرۆڤ سەرقاڵ بکات لە گوێڕالیکردنی پەروەردگار و بەدیهێنەری. پەروەردگار لە سوڕەی ئەلمونافیقون لە ئایەتی 9 بانگەوازێک بۆ بڕواداران دەکات و ڕویان تێدەکات و وەکو ڕەحمەتێک پێیان دەفەرمێ يا أيها الذين آمنوا لا تلهكم أموالكم ولا أولادكم عن ذكر الله ومن يفعل ذلك فأولئك هم الخاسرون. واتا أي إيمان داران با مالتان ئەگەری هێزی ئابووری بێت یان منداڵتان ئەگەر هێز و دەسەڵات بێت با لە پەیامی پەروەردگار دووتان نەکاتەوە. هەر کەسێک ئەمانە دووری خاتەوە لە پەیامی پەروەردگار بەڕاستی ئەو کەسە زیان بەرکەوتووە. لەبەرەوەی مرۆڤ ئەوەندەی بە ماڵەوە سەرقاڵا، ئەوەندەی بە پەیداکردنی بژێوی ژیانیەوە سەرقاڵا، تا جاری وا هەیە منداڵەکانیشی لە یاد دەکات. ئەگەر منداڵەکانیشی لە یاد نەکات ئەوە پەیامی بەدیهێنەری لە یاد دەکات. سەرقاڵبوون بە ماڵ و منداڵ و خزمەتکردنیان لە لای پەروەردگار گوناه و تاوان نییە، بەڵام ئەو کاتەی مرۆڤ دوور دەکاتەوە لە پەیامی پەروەردگاری و بێ ئاگا دەبێت لە شتێکی گرنگتر کە لێپرسینەوەی لەسەرا، ئەو کات مرۆڤەکە زەرەرمەندە. پەروەردگار دۆخێکی هاوشێوەمان بۆ باز دەکات و نمونەیەکیشمان پێدەدات لەسەرەوەی ماڵ خراب نییە کاتێک لە پەیامی پەروەردگار دوورمان ناکاتەوە، بەڵکو گرنگە وەکو ئەم نمونەیە بین، هەر وەکو پەروەردگار لە سوڕەی ئەننوور ئایەتی 36 و 37 دەفەرمێ في بيوت أذن الله أن ترفع ويذكر فيها اسمه يسبح له فيها بالغدو والآصال رجال لا تلهيهم تجارة ولا بيع عن ذكر الله وإقام الصلاة وإيتاء الزكاة يخافون يوما تتقلب فيه القلوب والأبصار. واتا ئەو نوڕەش لە ماڵانێکدا دەست دەکەوێت کە ذاتی ئەڵڵا بڕیاری داوە دروست بکرێن و بەرز بکرێنەوە و ناوی پیرۆزی ئەوی تێدا ببرێت و ستایش و تەسبیحاتی تیادا بکات لە بەیانیان و ئێواراندا. پیاوانێک کە بازرگانی و کڕین و فرۆشتن سەرقاڵیان ناکات لە یادی ئەڵڵا و بەرپاکردنی نوێژەکانیان و بەخشینی زەکات، لە ڕۆژێک دەترسن دڵان و چاوان تیایدا ئاوەژوو دەبن. ئەوە ئەم نمونە جوانەیە فەرمانی پەروەردگار جێبەجێ دەکات. پەروەردگار لە سوڕەی ئەلمونافیقون ئایەتی 9 دەفەرمێ يا أيها الذين آمنوا لا تلهكم أموالكم ولا أولادكم عن ذكر الله
ومن يفعل ذلك فأولئك هم الخاسرون. أي أواني كباورتان هناوا هول بدن مال من دالتان سرقالتان نكن لياد كردني ذاتي الله جل جلاله. هر کەسێک وابێت ئەوانە لە زەرەرمەندەکانن. نمونەیەکمان بۆ باز دەکات و دەفەرمێ خەڵکانێکن لە ئیمانداران، نە بازرگانیان، نە ماڵیان، نە منداڵیان، نە سەروەتیان، نە هەموو دنیایان سەرقاڵیان ناکات لە جێبەجێکردنی فەرمانی ذاتی ئەڵڵا جەلە جەلالوه. پەروەردگار پێمان نافەرمێت بازرگانی مەکەن، لەبەرەوەی بازرگانی جوڵەی ژیانە، ئەگەر نەما ژیان ڕادەوەستێت و پەچی دەکەوێت. نەخێر، بەردەوام بن لە بازرگانی، بەڵام سەرقاڵیەکە نەبێتە ڕێگر لە گوێڕالی فەرمانەکانی پەروەردگار. یاخود ئەو کاتەی مرۆڤ بازرگانی دەکات ئاگاداری فەرمانەکانی پەروەردگارەتی لە بازرگانیەکەی فێڵ لە خەڵک ناکات، خەڵک بەڵاڕێدا نابات. ئەوە نییە تەنها لە مزگەوت جێبەجێکاری فەرمانی پەروەردگار بێت لە حەڵاڵ و حەرام، بەڵکو هەر کاتێک کەوتە ناو مامەڵە و بازرگانیش فەرمانەکان جێبەجێ دەکات. پەروەردگار لە قورئان بە هەموو هۆکارەکان دوورمان دەخاتەوە لە گاڵتە و گەپ و سەرقاڵی بێسوود، وەک لە هەر یەک لە سوورەتەکانی ئەددوخان لە ئایەتی 38 کە پەروەردگار دەفەرمێ: وما خلقنا السماوات والأرض وما بينهما لاعبين. واتە ئێمە ئاسمانەکان و زەوی و ئەو شتانەی نێوانیانمان بەگاڵتە و بێهودە دروست نەکردووە. هەروەها لە سوورەی ئەلئەنبیا ئایەتی 16 و 17 دەفەرموێ: وما خلقنا السماء والأرض وما بينهما لاعبين لو أردنا أن نتخذ لهوا لاتخذناه من لدنا إن كنا فاعلين. واتە ئێمە ئاسمان و زەوی و ئەو شتانەی نێوانیانمان بەگاڵتە و بێهودە دروست نەکردووە. ئەگەر بمان ویستایە یاری و گەمێک بسازێنین لەلایەن خۆمانەوە دەمان سازان، ئەگەر بڕیار بێت کاری وا بکەین. پەروەردگار هەموو گەمە و گاڵتێشی بێسوود و بێسەرنجام یاخود هەموو سەرقاڵیەک مەبەستی مرۆڤەکە نییە لە دنیادا. هەردووچی لا دەدات و دەفەرمێت ئەگەر مەبەستمان ڕابواردن بووە لە دنیا و لە مەلەئی ئەعلا دەمان کردن، نەوەک لە ناو مرۆڤەکان لەسەر زەوی. بەڵکو شتیوان ناکەین ئاسمان و زەویمان بۆ گاڵتەجاڕی دروست نەکردووە، بەڵکو مرۆڤەکان ڕۆژێک دێت ئەگەر ئەو دڵیان لەو سەرقاڵیە بێمانایە دوور نەکەونەوە و لێپرسینەوەیان نزیک دەبێتەوە. پەروەردگار نەک پێمان دەفەرمێت دوورکەونەوە، بەڵکو دەفەرمێت واز لەو کەسانەش بێنن کاتێک دینداری دەکەن بە گاڵتەجاڕیەوە دەیکەن. وەک لە سوورەی ئەلئەنعام لە ئایەتی 7 پەروەردگار دەفەرمێ: وذر الذين اتخذوا دينهم لعبا ولهوا وغرتهم الحياة الدنيا وذكر به أن تبسل نفس بما كسبت ليس لها من دون الله ولي ولا شفيع وإن تعدل كل عدل لا يؤخذ منها أولئك الذين أبسلوا بما كسبوا لهم شراب من حميم وعذاب أليم بما كانوا يكفرون. واتا واز لەوانە بهێنە کە ئاینی خۆیان کردووە بە گاڵتە و گاڵتەجاری و ژیانی دنیا فریوی داون و سەر لێ شێواوی کردوون. خەڵکانێکن هەر کاتێک دینداری دەکەن خەریکی گاڵتەجاری بە ئاین و بە پەیامی پەروەردگار دەکەن، خەریکە دەقەکان لە مانا دروستەکان لا دەدەن و دەیشێوێنن و لاری دەکەنەوە و گۆڕانکاری تێدا دەکەن. پەروەردگار دەفەرمێت لەو کەسانەش دوور بن وازیان لێ بهێنن. ئەم دوو ئاەتەش جۆرێک لە وازهێنان لەو کەسانە باز دەکات. پەروەردگار لە ئاەتی 140 سوورەی ئەنیسا دەفەرمێ: وقد نزل عليكم في الكتاب أن إذا سمعتم آيات الله يكفر بها
أن إذا سمعتم آيات الله يكفر بها ويستهزأ بها فلا تقعدوا معهم حتى يخوضوا في حديث غيره إنكم إذا مثلهم إن الله جامع المنافقين والكافرين في جهنم جميعا. واتا لقرآن دا بسرتان دا بزندراوە هەر کاتێک لە جێگایەکدا گوێتان لێبوو کوفر و گاڵتە بە ئاەتەکانی پەروەردگار دەکرا لەگەڵ ئەوانەدا دامەنیشن هەتا قسە و باسەکان نەگۆڕن ئەگەر دا بنیشن و گوێ نەدەنێ ئەو کاتێوەش وەک ئەوانن بەڕاستی زاتی ئەڵڵا دووڕوەکان و بێباوەڕەکان هەمویان لە دۆزەخ کۆ دەکاتەوە. هەروەها پەروەردگار لە سوورەی ئەلئەنعام ئاەتی 68 دەفەرمێ وَإِذَا رَأَيْتَ الَّذِينَ يَخُوضُونَ فِي آيَاتِنَا فَأَعْرِضْ عَنْهُمْ حَتَّى يَخُوضُوا فِي حَدِيثٍ غَيْرِهِ وَإِمَّا يُنْسِيَنَّكَ الشَّيْطَانُ فَلَا تَقْعُدْ بَعْدَ الذِّكْرَى مَعَ الْقَوْمِ الظَّالِمِينَ. واتە کاتێکیش ئەوانت بینی کە دەم لە ئاەتەکانی ئێمەوە دەدەن و دەیکەنە گاڵتەجاری خۆیان ئەوە تۆ پشتیان تێبکە و کۆڕ و کۆبوونیان بەجێ بهێڵە هەتا و کاتەی دەستنە ناو باسێکی ترەوە. کاتێکیش ئەگەر شەیطان لە بیری بردیتەوە کە دوور بکەویتەوە لێیان جا دوای ئەوەی کە بیرت هاتەوە لەگەڵ خەڵکی سەمکاران دامەنیشە تەنها یەکشت هەیە بەرامبەریان بکەن ئەویش لە هەمان ئاەتە ئاماژەی پێدەکات و دەفەرمێ وذكر به أن تبسل نفس بما كسبت ليس لها من دون الله ولي ولا شفيع. واتياديان بهێنەرەوە بە قورئان تا کەستیان نەچێت بەهۆی کار و کردەوەی نالەباریەوە ئەو کات جگە لە زاتی ئەڵڵا کەس نییە پشتیوانی بێت کەسیش نییە تکا کاری بێت تەنها بەیاد خستنەوە و ئاگادارکردنەوە ئەگەر نادەبێت پەیوەندیەکە بپچڕێندرێت نەگوێی لێ ڕابگیرێت و نەسەیر بکرێت و نەئاماژەی بۆ بکرێت لەبەرەوەی ئاینی خۆی کردوتە گاڵتەجاری و دەیەوێت ئاینی خەڵکیش بگاتە گاڵتەجاری بۆیە گرنگە ئەوەندەی پێمان دەکرێت واز لەو جۆرە خەڵکانە بهێنین. دڵی کوێر لاپەڕا 83 یەکێکی تر لەو دڵانەی کان نەرێنیە و پێویستە بڕواداران خۆیانی لێ بە دوور بگرن دڵێکە پەروەردگار بە کوێری و نابینایی پێناسەی دەکات. دڵێک لە بەرامبەر ڕاستیەکان و دانپێدانان و وتنی ڕاستیەکان خۆی کوێر دەکات و خۆی لەلا دەدات. پەروەردگار جەلە جەلالوه هەستەکانی لە مرۆڤ دروست کردووە بۆ ئەوەی مامەڵەی دروست لەگەڵ دەوروبەریدا بکات لەوانە چاو و گوێ و لوت ئەمانە بۆ هەستکردن بەکاردێن بەڵام لەگەڵ ئەوانشدا بەدیهێنەر لە ناخی مرۆڤ هەستی دروست کردووە کە پێویستە ئەو هەستانەش بەکار بێن چۆن مرۆڤ سوود وەردەگرێت لە هەستە دیارەکان دەبێت بە هەمان شێوەش سوود وەربگرێت لەو هەستە نادیاریانەی لە دڵ و دەرونی مرۆڤ دانراوە. ئەگەر مرۆڤێک نابێت لەوانەیە کاتێک دەڕوات و هەنگاو دەنێت تووشی چەندەها لاڕێی و کۆسپ و شتی ناخۆش و ناڕێک بێت کە زیان بەلاشەی دەگەێنێت و بگرە جاری شێ بەرەو مردن دەیبات. بە هەمان شێوەش ئەگەر مرۆڤ نابینایی دڵ بوو بەرامبەر بەڕاستیەکان چۆن لە نابینایی چاوەوە ئەگەر ئاگادار نەبێت و کەسێک دەستی نەگرێت گومڕا دەبێت و تووشی فەوتان و لە ناوچوون دەبێت بە هەمان شێوە ئەو دڵی مرۆڤیش ئەگەر هەستە نادیاریەکانی بە ئاگا نەهێنێت تووشی لاڕێی دەبێت. کەواتە چۆن چاوی مرۆڤ دەپارێزێت لە کەوتن بە هەمان شێوەش پەیامی ئاسمانیش ناوەوە و دەرەوەی مرۆڤ دەپارێزێت بۆ ئەوەی تووشی لاڕێیە معنەویەکان نەبێت لە ژیانی کاتێک دێتە پێشی. لە سوورەی ئەلحەج پەروەردگار باسی ئەو جۆرە دڵەمان بۆ دەکات لە ئاەتی 46 دەفەرموێ أفلم يسيروا في الأرض فتكون لهم قلوب يعقلون بها أو آذان يسمعون بها فإنها
فإنها لا تعمى الأبصار ولكن تعمى القلوب التي في الصدور. واتا آیا ئەوانە بەسەر زەویدا نەڕۆیشتون بە دڵێکی هۆشیارەوە تا بیرێک بکەنەوە یان خاوەنی گوێ و دەستگای بیستن نەبوون بەسەر هاتەکانیان ببیستن و لێکی بدەنەوە جاوە نەبێت چاوان کوێر بوو بێت بەڵکو ئەو دڵانە کوێر دەبن لە سینەکاندا. گەڕان بەسەر زەوی بە دوو شێوازە بازرگانیکردن گەشت و گوزار. لە هەردوو شێوازیان پەروەردگار جەلە جەلالوهو دەفەرموێت لە گەڕانتان لەسەر زەوی سوود وەربگرن بە تەماشاکردنێکی پەندامێز. ئەم زەویە خەڵکانێکی دیکەی لێ ژیاوە پەند و وانەی لێ وەربگرن ئێوەش نامێنن هەروەها لە بوونەوەریش بیر بکەنەوە بۆ ئەوەی ڕاستی ناسینی بەدیهێنەرتان لە دڵدا جێگیر ببێت. بۆیە کاتێک کە مرۆڤ سوود لەو گەڕانەی وەرنەگرێت پەروەردگار لە سوورەی ئەلحەج لە کۆتایی ئاەتی 46 دەفەرموێ فإنها لا تعمى الأبصار ولكن تعمى القلوب التي في الصدور. واتا جاوانە بێت چاوان کوێر بوو بێت بەڵکو ئەو دڵانە کوێر دەبن لە سینەکاندا. مرۆڤ بگاتە ئاستێک چاوی ڕاستیەکان نەبینێت و نەیخوێنێتەوە هۆکارەکەی کوێربوونی چاو نییە کوێر بوو بێت و بینایی و نووری لەدەستدا بێت بەڵکو ئەوە ئەو دڵانە لە ناو سینەی مرۆڤەکان نور و بیناییان لەدەستداوە. دەکرێت مرۆڤ لە دنیادا نابینا بێت بەڵام بینایی دڵی بێت ڕاستیەکان ببینێت بە چاوی دڵێکی زیندوو بەڵام بە پێچەوانەوە ناکرێت مرۆڤ چاوی سەری شتەکان ببینێت بەڵام دڵی کوێر و زیندوو نەبێت بۆ ئەوەی ڕاستیەکان ببینێت. پەروەردگار نمونەیەکمان بۆ باز دەکات. خەڵک هەیە نابینایی چاوە و نوری چاوی نییە بەڵام بینایی دڵی بەهێزە. نوری دڵی بەرامبەر بە ڕاستیەکان دەگەشێتەوە دەزانێت کامیان ڕاستە تاک و شوێن کەوتەی بێت کامیان ناڕەوا و بێکەڵک و بێسوود و تڕۆ و هەڵە و پوچ و قەڵپ و خراپە بۆ ئەوەی خۆی لێ بپارێزێت. پەروەردگار لە سوورەی عەبەسە لە ئاەتی 1 تا 10 بە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموێ عبس وتولى أن جاءه الأعمى وما يدريك لعله يزكى أو يذكر فتنفعه الذكرى أما من استغنى فأنت له تصدى وما عليك ألا يزكى. ڕووی گرش کرد و ڕووی وەرجێڕا کاتێک کەسێکی نابینە هات بۆ خزمەتی. ئەو کەسە عەبدوڵای کوڕی مەکتوم بوو ڕەزای خوای لێبێت. تۆ چوزانیت بەڵکو ئەو هات بێت تا دەرونی پاڵەفتە بکات یاخود ئامۆژگاری وەربگرێت تا ئامۆژگاریەکە سوودی پێ بگەێنێت بەڵام ئەوەی خۆی بێنیاز نیشان دەدات و ناوێت ڕێنمایی وەربگرێت تۆ لەگەڵ ئەودا کۆ دەبیتەوە و گرنگی بەو دەدەیت و ڕوولەو دەکەیت. تۆ هیچ گونابار نابیت کە ئەو ئیمانی نەوێت و پاڵەفتەی دەرونی نەوێت بەڵام ئەوەی کە خۆی هاتۆ تەلات و کۆشش دەکات و مەبەستیەتی شارەزای بەرنامەی پەروەردگاری ببێت. لە کاتێکدا ئەو لە پەروەردگاری دەترسێت ئەوە تۆ گوێ بەو نادەیت و خۆتی لێ بێ ئاگا دەکەیت. لێرە باسی کەسێکمان بۆ دەکات کە نابینایە و کوێرە بەڵام پەروەردگار گەواهی دەرە ئەو کەسە لە پەروەردگاری دەترسێت سەرپێچی ناکات. وهو یەخشە دڵی ئەو کەسە دڵێکی زیندووە چونکە ڕاستیەکانی دنیای پێدەبینێت. ئەوە نمونەیە کە پەروەردگار بۆمانی باز دەکات بەڵام بە پێچەوانەوە چەندەها نمونە هەیە چاوەکانی سەری دەبینێت بەڵام چاوی دڵی بەرامبەر ڕاستیەکان کوێرە. لە قورئان پەروەردگار کاتێک باسی ئەو چاوکراوەی یەمان بۆ دەکات ئەلبەسیرە بینینی دڵ دەکات سروش و وحیەکەی خۆیشی بە بەسائیر پێناسە دەکات بۆ ئەوەی مرۆڤ کاتێک بینینی دڵ ڕاستیەکان دەزانێت ئەو کاسوودەکەی بۆ خۆی دەگەڕێتەوە بەڵام کاتێکیش خۆی بەرامبەر کوێر و نابینا دەکات خراپەکەشی بەسەر خۆی دەگەڕێتەوە. هەروەک پەروەردگار لە ئاەتی 104 سوورەی ئەلئەنعام دەفەرموێ قد جاءكم بصائر من ربكم
فمن أبصر فلنفسه ومن عمي فعليها وما أنا عليكم بحفيظ. واتە بێگومان چەندەها بەڵگەی ڕووناکبیرتان لەلایەن پەروەردگاتانەوە بۆ هاتووە ئەوەی چاوکراوەی بکات و ڕاستیەکان تێبفکرێت و تێبگات و گۆڕانکاری لە بیر و هۆش و ژیانیدا ئەنجام بدات ئەوە بۆ خۆیەتی ئەو کەسەشی خۆی لێ نابینا بکات لەسەر خۆی دەکەوێت. منیش پێغەمبەر صلی الله عليه وسلم پارێزەر نیم بەسەرتانەوە. بەسائیر کۆی بەسیڕەیە بەواتای ئەوەی مرۆڤ لەسەر چاو و ڕۆشنی و چاوکراوەی بێت نەک لەسەر چاو بەڵکو لە دڵدا. بۆیە فەمەن ئەبصەڕە فەلینەفسی هەر کەسێک بینی حەقیقی بۆ وەحی بکات بە دڵ و دەرونی سەرنجام چاکەکانی بۆ خۆی دەگەڕێتەوە و لە بەرامبەر ئەوەش پاداشتی دەدرێتەوە. ومن عەمیە فعەلەیها بەڵام کەسێ خۆی لێ کوێر و نابینا بکات لەگەڵەوەش دەزانێت حەقە و ڕاستە ئەوە خراپەکانی لەسەر خۆی ئەژمار دەکرێت. قورئان نمونەیەکی هەست پێکراومان بۆ دەهێنێت لە بینین ڕاستیەکان و لە کوێری بەرامبەر ڕاستیەکان. لە سوورەی ئەلئەنعام پەروەردگار دەفەرمێ قل هل يستوي الأعمى والبصير أفلا تتفكرون. واتە ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێیان بڵێ ئایا کەسێک نابینایە و کەسێکیش بینایە وەکو یەکن؟ هیچ کەسێکی عاقڵمەند ئەوانە یەکسان ناکات لەگەڵ یەکتر. پەروەردگار کاتێک ئەو نمونەیە باز دەکات بۆ ئەوەیەتی ئایا کەسێک لە دڵدا نابینایە یاخود لە دڵدا کوێرە بەرامبەر بەڕاستیەکان. کاتێک ئەو پرسیارە دەکات پەروەردگار هەر لە قورئان ئەوە جێگیر دەکات لە سوورەی فاتر و دەفەرمێ وما يستوي الأعمى والبصير. واتە هیچ کاتێک نابینا و ئەوەی دەیبینێت وەکو یەکسان ناکرێن. پەروەردگار بە شێوازێکی تریش ئەم ڕاستیەمان بۆ باز دەکات لە سوورەی الرعد ئاەتی 19 دەفەرموێ أفمن يعلم أنما أنزل إليك من ربك الحق كمن هو أعمى إنما يتذكر أولو الألباب. واتە ئایا ئەوەی کە دەزانی ئەوەی بۆ لای تۆ دابەزی و ڕاستە و تەواوە وەکو کەسێکە کە خۆی لێ کوێر دەکات تەنها کەسانێک نەک تەنها خاوەن عەقڵ بن بەڵکو خاوەنی کڕۆکی عەقڵ بن لەو شتانە حاڵی دەبن و لێی وردەبنەوە و لێکی دەدەنەوە. خۆکوێرکردن لە بەرامبەر ڕاستیەکان لە ڕەوشتی دووڕوەکانە وەک لە سوورەی ئەلبەقەرە پەروەردگار دەفەرموێ صم بكم عمي فهم لا يرجعون. واتە ئەوانە کەڕ و لاڵ و کوێرن لە ئاستی ڕاستیەکاندا ناشگەڕێنەوە بۆ هیدایەت. دەبێت مرۆڤی بڕوادار خۆی لەو دڵە بپارێزێ بۆ ئەوەی تووشی دووڕووی نەبێت. هەر کاتێک مرۆڤ چ لەسەر ئاستی تاک یان لەسەر ئاستی ئومەت و گەل لە بەرامبەر ڕاستیەکان خۆی کوێر دەکات هەز نەکەین بەبێ سزا لەسەر مرۆڤایەتی تێپەڕ دەبێت. یەکەم سزای مێژووی پەروەردگار لە قورئان باسی دەکات سزای گەلی نوحە. بەڵام هۆکارەکەی چییە؟ پەروەردگار لە سوورەی ئەلئەعراف لە ئاەتی 64 بۆمانی باز دەکات و دەفەرموێ فكذبوه فأنجيناه والذين معه في الفلك وأغرقنا الذين كذبوا بآياتنا إنهم كانوا قوما عمين. واتە ئەوان نوحیان بەدرۆزانی ئێمەش نوح و ئەو باوەڕدارانەی کەوا لەگەڵ یابوون ڕزگارمان کردن لە ناو کەشتیەکەیە. ئەوانەیشی ئاەتەکانی ئێمەیان بەدرۆزانی و باوەڕیان پێی نەهێنا ئەوانەمان نقم کرد و لە ناو ئاوەکەیە. ئەمانە بەڕاستی گەلێک بوون لە بەرامبەر حەق و ڕاستیەکان کوێر بوون. هیچ کاتێک حەق و ڕاستیان نەدەبینی یاخود دەیان بینی بەڵام خۆیانیان لێلا ڕێدەکرد و لێیان لادەدا. هەروەها باسی گەلی ثەمودمان بۆ دەکات لە سوورەی فوسیلەت ئاەتی 17 دەفەرموێ وأما ثمود فهديناهم فاستحبوا العمى على الهدى
فاستحبوا العمى على الهدى فأخذتهم صاعقة العذاب الهون بما كانوا يكسبون. واتە گەلی ثەمودیش ئێمە ڕێگای ڕاستمان پێ ناساندن بەناردنی پێغەمبەر و دابەزاننی سروش و وەحی، بەڵام ئەوان ڕێگای کوێریان هەڵبژارد بەسەر ڕێگای هیدایەت، ڕێگای گومڕاییان و بێباوەڕیان هەربژارد بەسەر ڕێگای گوێڕایەلی و باوەڕدا. ئەمانیش سزای پەروەردگار گرتنی کە بریتی بوو لە هەورە تریشقەی سزایەکی سەرشۆڕکەر و ڕیسواکەر بەهۆی بێباوەڕی و کردەوە خراپەکانی خۆیانەوە. ئەوە لە دنیادا. لە سزای ڕۆژی دواییشدا پەروەردگار لە سوورەی ئەل-ئیسراء ئاەتی 97 دەفەرمووێ: ذلك جزاؤهم بأنهم كفروا بآياتنا وقالوا أئذا كنا عظاما ورفاتا أئنا لمبعوثون خلقا جديدا. واتە ئەو کەسەی ذاتی ئەڵڵا ڕێنمونی بکات و شایستە بێت ئەوە هیدایەت دراوە و ڕێنمویی وەرگرتووە. ئەوەش کە سەرگەردانی بکات هەرگیز کەسێک نییە جگەل لە ذاتی ئەڵڵا پشتیوانی بکات و فریای بکەوێت. لە ڕۆژی دواییشدا ئەو جۆرە کەسانە لەسەر ڕوو کۆ دەکەینەوە لە کاتێکدا شوێر و لاڵ و کەڕن. ئەوانە شوێنیان ناو ئاگری دۆزەخە. هەر کاتێک بڵێسەی دامرکایەوە بڵێسەی زیاد دەکەین بۆیان. ئەوەی لە بەرامبەر وتنی ڕاستیەکان خۆی لاڵ دەکات، لە بیستنی ڕاستیەکان خۆی کەڕ دەکات، لە بینینی ڕاستیەکانیش خۆی کوێر و نابینا دەکات. کاتێک لە دوا ڕۆژدا زیندوو دەکرێنەوە بە هەموو ئەو ناخۆشی هەیە، بەڵام ئەو کەسە کە زیندوو دەکرێتەوە هەم کەڕە هەم لاڵە هەم کوێرە. وەرە ئەم هەموو کارە سات و لێ قەومانە و بەدبەختی و ناخۆشی دوا ڕۆژ بەز نییە، کوێری و لاری و کڕیشی بێتە سەر. ئەو کاتە بە تەواوی سەری لێ دەشێوێت. لەبەر چی؟ لە سوورەی تاها ئاەتی 72 پەروەردگار پێمان دەڵێ و دەفەرموێ: إنما تقضي هذه الحياة الدنيا. واتە ئەوەی لە دنیا لە بەرامبەر حەق و ڕاستیەکان خۆی نابینا و نەزان بکات، لە قیامەتیش خودای گەورە جەلە جەلالوه هەر بەو شێوە دەیهێڵێتەوە. هۆکارەکەشی بە دوای ئەوە لە هەمان سوورەت لە ئاەتی 124 لە سوورەی تاها دەفەرموێ: ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا ونحشره يوم القيامة أعمى. واتە ئەوەی ڕووەربجێڕێت لە بەرنامە و پەیامی من و پشتی تێبکات، بێگومان ناخۆشی و ناڕەحەتی و ناسۆری دێتە ڕێی. کاتێک مرۆڤایەتی پشت لە پەیامی پەروەردگار دەکات، تووشی ژیانێکی ناخۆش و تەنگ دەبێت. لە ڕۆژی دواییشدا بە کوێری حەشر دەکرێت. ئەو کاتیش قال ربی لما حەشەرتەنی ئەعمى وقد كنت بەصیرا. دەڵێت ئەی پەروەردگار لەبەرچی بە کوێری حەشرم دەکەی؟ خۆ من لە دنیادا بینابووم و چاوەکانم دەیبینی. پەروەردگاریش بە گەورەی و عەظەمەتی خۆی پێی دەفەرموێ: قال كذلك أتتك آياتنا فنسيتها وكذلك اليوم تنسى. لەبەرەوەی لە دنیادا ئاەتەکانی ئێمەت بۆ هات، لە ئاستیدا خۆت کوێر کرد و لە یادت کرد و فەرامۆشت کرد، ئێستاش لەم ڕۆژەدا فەرامۆش دەکرێت. دڵی ڕق لاپەڕا 91. زۆرێکی تر لەو دڵە خراپانەی پەروەردگار لە قورئان بۆمان باز دەکات، دڵێکە و پێناسەی دەکات بە قەسوە ڕقی. ئەو دڵە ڕق دەبێت بەرامبەر بە پەیام و فەرمانی پەروەردگار، بەرامبەر بەو خەڵکەی لەگەڵی دەژێت و لە دەوروبەریدا مامەڵەی لەگەڵ دەکات، هەتا دڵ ڕقیەک بەرامبەر ژینگە و دروستکراوەکانی پەروەردگاریش سبحانه وتعالى چۆن ئیمان و باوەڕ و نەرمی لە دڵدا جێگیر دەبێت، بە هەمان شێوەش کوفر و بێباوەڕی و ڕقی لە دڵدا جێگیر دەبێت. بە واتای ئەو دڵە ئەوەندە ڕق دەبێت ناتوانرێ گۆڕانکاری بەسەردا بهێنرێت لەلایەن خاوەنەکەیەوە. پێچەوانەی دڵی ڕقیش دڵ نەرمیە. پەروەردگار لە سوورەی ئەز-زومەر لە ئاەتی 22-23 هەردووچیان لێک دەقکۆ دەکاتەوە و
دەفەرموێ: أفمن شرح الله صدره للإسلام فهو على نور من ربه فويل للقاسية قلوبهم من ذكر الله أولئك في ضلال مبين. الله نزل أحسن الحديث كتابا متشابها مثانية تقشعر منه جلود الذين يخشون ربهم ثم تلين جلودهم وقلوبهم إلى ذكر الله ذلك هدى الله يهدي به من يشاء ومن يضلل الله فما له من هاد. واتا ئایا ئەو کەسەی ذاتی ئەڵڵا سینەی گوشار کردووە بۆ ئیسلام و لەسەر ڕێبازی نور و ڕووناچی پەروەردگارەتی وەک ئەو کەسەیە هاوار بۆ ئەوانەی دڵیان ڕقە لە ئاستی قورئان و یادی پەروەردگار نا ئەوانە لە گومڕاییەکی ئاشکرادا گیریان خواردووە. ذاتی ئەڵڵا جوانترین فەرمایشتی ناردۆتە خوارەوە کە ئەم قورئانە پیرۆزەیە. بابەتەکانی لێک دەچن، هەندێک باسیش بە شێوازی جوداواز تیایدا دووبارە بۆتەوە. تەزوو دەهێنێت بە گیان و پێستی ئەو کەسانەدا کە ترسی پەروەردگاریان لە دڵدا هەیە. پاشان گیان و پێست و دڵیان نەرم و ئامادە و چالاک دەبێت بۆ یادی ذاتی ئەڵڵا. ئەوە ڕێنمویی پەروەردگارە. هەر کەسێک شایستە بێت هیدایەت و ڕێنمونی وەدەکات بۆ ئەو پلەپای بەرزانە، ئەوەش ڕێبازی پەروەردگارون بکات، کەس نییە ڕێنمویی بکات. ذاتی ئەڵڵا جەلە شەئنوه لەو ئاەتە دوو حاڵەتمان بۆ باز دەکات. یەکەمیان ئەوانەی دڵیان ڕقە و هۆکاری دڵڕقەکەیان، دووەمیان ئەو کەسانش دڵیان نەرمە و هۆکاری دڵنەرمیەکەیان. ئەم ئاەتە زۆر جار بە هەڵە لەلایەن خەڵکێکی ناشارەزار ڕاوەی بۆ دەکرێت. دەوترێت مادەم کەسێک پەروەردگار دڵی فراوان بکات، ئەی ئەو کەسەی کە دڵی فراوان نابێت گوناهی چییە؟ ئەم ئاەتە لە سوورەی ئەز-زومەرە. ئەم سوورەتەش لە دوای سوورەی ئەل-ئەنعام دابەزیوە. پەروەردگار لە سوورەی ئەل-ئەنعام ئاەتی 125 هەمان واتامان بە دەقێکی تر بۆ باز دەکات و دەفەرموێ: فمن يرد الله أن يهديه يشرح صدره للإسلام ومن يرد أن يضله يجعل صدره ضيقا حرجا كأنما يصعد في السماء كذلك يجعل الله الرجس على الذين لا يؤمنون. واتا ئەو کەسەی ذاتی ئەڵڵا بیەوێت هیدایەتی بدات، ئەوە سینەی صاف و پاک و ئامادە دەکات بۆ ئاینی ئیسلام. ئەو کەسەش ذاتی ئەڵڵا بیەوێت گومڕای بکات، دڵی دەکوشێت و سنجی تون دەکات و هەناسەی سوار دەبێت. وەگەو کەسەی بەرەو ئاسمان بەرز بێتەوە. بەم شێوێ ذاتی ئەڵڵا پیسی هاوڵگەری لەسەر دڵی ئەوانەدا دەنێت کە باوەڕ ناهێنن. ئەگەر ورد بینەوە لەم دوو ئاەتە، هەردووک ئاەت دەفەرمێت لیلئیسلام، نافەرمێت لیلئیمان، چونکە ئیمان پابەندبوونی دڵە. ئەو کاتەی مرۆڤ لە دڵەوە بۆ خۆی قایل بوو بە باوەڕەکەیەوە، ئەو کات پەروەردگار یارمەتی دەدات بۆ ئەوەی ئیسلام جێبەجێ بکات لە کردەوەکانی. بەڵام ئەگەر هات و ئیمانی لە دڵدا جێگیر نەبوو، ئەو کات ئەو یارمەتی پەروەردگاری بۆ ناچێت. ئیمان و باوەڕی هەڵبژاردنی مرۆڤە. کاتێک مرۆڤ ئیمان و باوەڕی هەڵبژارد، پەروەردگاریش جەلە جەلالوه دەرگای جێبەجێکردنی ئیسلامی لەسەر فراوان دەکات و سینەشی فراوان دەکات بۆ جێبەجێکردنی فەرمانەکانی ذاتی ئەڵڵا سبحانه وتعالى. لە سوورەی ئەز-زومەر پەروەردگار دەفەرمێت: ئایا ئەو کەسەی ذاتی ئەڵڵا سینەی فراوان کردو بۆ جێبەجێکردنی ئیسلام، ئەو کات لەسەر نووری پەروەردگارە، وەکو کەسێکە سینەی پێک هاتیتەوە و تەوفیق و یارمەتی پەروەردگاری لەگەڵ نییە بۆ ئەوەی جێبەجێ یاساکانی بکات. هەڵبەتە یەکسان نین، بەڵام جۆری دووەمیان بۆیە بەسەردێت. پەروەردگار دەفەرمێت: فويل للقاسية قلوبهم من ذكر الله أولئك في ضلال مبين. چونکە ئەو بەشەیان
دڵیان ڕقە بەرامبەر بە فەرمایشت و فەرمان و یاساکانی پەروەردگار ئەو کاتەش دڵڕق بوو نوری پەروەردگار ناچێتە ناو دڵێک ڕق بوو بێت لە بەرامبەر ئەمەشدا پەروەردگار دەفەرمێت الله نزل أحسن الحديث كتابا متشابها مثاني واتا ذاتي الله جوانترين كلام بيامي خويدا بزاندوا كقرآنا هر وەک پەروەردگار لە سوڕەی الزمر ئاەتی 23 دەفەرموێ الله نزل أحسن الحديث كتابا متشابها مثانية تقشعر منه جلود الذين يخشون ربهم ثم تلين جلودهم وقلوبهم إلى ذكر الله ذلك هدى الله يهدي به من يشاء ومن يضلل الله فما له من هاد واتا ذاتی الله جوانترین کەلام و پەیامی خۆیدا بەزاندووە کە قورئانە ئەو کاتەی ئاەتی ترس دێت لاشەی ئەو کەسانەی لە پەروەردگاریان دەترسێن گرژ هەڵدەگەڕێت و موچڕکەی پێدا دێت بەڵام کە ئاەتی ڕەحمەت دێت دڵیان نەرم دەبێتەوە بۆیە چارەسەری دڵڕەقی ئەوەیە مرۆڤ بەرەو پەیامی پەروەردگار بڕوات پەروەردگار لە قورئاندا نمونەیەکمان بۆ باز دەکات لە دڵڕەقی کە دەگاتە چ دۆخێک جاری وهەیە مرۆڤ دوای بینینی ئاەتی بینرا و بیستراوی پەروەردگار اینجا دڵی ڕق دەبێت ڕقیەک وەکو بەرد بەڵکو لە بەردیش ڕقتر هەروەک پەروەردگار لە سوڕی ئەلبەقەرە ئاەتی 74 دەفەرموێ ثم قست قلوبكم من بعد ذلك فهي كالحجارة أو أشد قسوة وإن من الحجارة لما يتفجر منه الأنهار وإن منها لما يشقق فيخرج منه الماء وإن منها لما يهبط من خشية الله وما الله بغافل عما تعملون واتا پاشان لەوە دوا دڵەکانتان ڕق بوو هەروەک بەرد بەڵکو ڕقتریش بەڕاستی بەرد هەیە ڕووباری لێ هەڵدەقوڵێت هەشیانە لەت دەبێت و ئاوی لێ دێتە دەرەوە هەشیانە دڵترسی پەروەردگار لە لووتکەی شاخەکان بەردەبێتەوە ذاتی الله بێئاگانیە لەو کار و کردەوانەی ئەنجامی دەدەن دڵی وا هەیە ئەوەندە ڕق دەبێت وەکو بەرد نا بەڵکو لە بەردیش ڕقتر ڕقایەتی بەردەکان سوودی هەیە بۆ مرۆڤەکان بەڵام دڵی ئەو مرۆڤەی کەوا ڕق بووە نەک بۆ خۆی بەڵکو بۆ دەوروبەریشی هیچ سوودێک نابەخشێت لە پاشان پەروەردگار دوو ڕەوش باز دەکات یەکەم بەرد هەیە ئەوەندە ڕقە بەڵام شەق دەبێت و ئاوی لێ دەردەچێت وەکو ڕووبار دووەم بەردیش هەیە لەگەڵ ڕقی ئاوی لێ دەردەچێت بەڵام نابێت بە ڕووبار پەروەردگار ئەم دوو ڕەوشە باز دەکات چونکە جار هەیە ئاو دەردەچێت مرۆڤ بۆ لای دەڕوات وەکو کانیەکان لە جێگای خۆیەتی و لەبەری ناڕوات بەڵام بەخششی پەروەردگاریش ئەوەیە ئاوەکە دەڕوێنێت و دەیهێنێتە بەردەمی مرۆڤەکە بەردیشەیە لە ترسی پەروەردگار ورد و خاش دەبێت هەروەک لە سوڕەی ئەلئەعرافیش ئاەتی 143 پەروەردگار دەفەرموێ ولما جاء موسى لميقاتنا وكلمه ربه قال رب أرني أنظر إليك قال لن تراني ولكن انظر إلى الجبل فإن استقر مكانه فسوف تراني فلما تجلى ربه للجبل جعله دكا وخر موسى صعقا فلما أفاق قال سبحانك تبت إليك وأنا أول المؤمنين واتا کاتێک موسا هات بۆ کات و شوێنی دیاریکراومان پەروەردگاریشی گفتوگۆی ڕاستە و خۆی لەگەڵدا ئەنجامدا موسا گوتی ئەی پەروەردگارم خۆتم نیشان بدە پەروەردگار فەرمووی نامبینیت بەڵام سەیری ئەو چیای بکە ئەگەر مایەوە لە جێگای خۆیدا
ئەوە لەمە دوا تۆش من دەبینیت. کاتێک پەروەردگار خۆی نیشانی چیایەکەدا، چیایەکە ورد و خاش بوو. موساش کەوت و لە هۆش خۆی چوو. کاتێک هاتۆ هۆش خۆی وتی ستایش و بێگردی هەر شایستەی تۆیە. من پەشیمانم لە داخوازێکم و گەڕامەوە بۆ لای تۆ و من یەکەم کەسم لە ئیمانداران. کەواتە چیاکان توانای بینین و بیستنی کەلامی پەروەردگاریان نییە. پەروەردگار لە قورئانی پیرۆزدا دەفەرمێت: لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. واتا ئەگەرم قورئانەمان دابەزاند بە سەر شاخێک، دەتبینی ملکەت دەبوو، ورد و خاش دەبوو لە ترسی ذاتی ئەڵڵا سبحانه وتعالى. دڵ لەبەرچی ڕق دەبێت؟ یەکەم، شکاندنی پەیمانەکان لەگەڵ پەروەردگار، وەک لە سوڕەی ئەلمائیدا پەروەردگار پێمان دەفەرمێ: فبما نقضهم ميثاقهم لعناهم وجعلنا قلوبهم قاسية. واتە بەهۆی ئەوەی نەوەی ئیسرائیل بەردەوام پەیمان و بەڵێنەکانیان دەشکاند، نەفرەتمان لێکردن و دڵەکانمان ڕق کردن. ئەو کاتەی مرۆڤایەتی بەڵێن لەگەڵ پەروەردگار دەدات و لە پاشانیش هەڵی دەوەشێنێتەوە، پێوە پابەند نابێت، دەبێتە هۆی دڵڕەقبوون. گەورەترین بەڵێنیش پەروەردگار لە مرۆڤایەتی وەرگرت بێت ئەوەی کە لە سوڕەی ئەلئاعراف ئایەتی 172 هاتووە کە پەروەردگار دەفەرموێ: وإذ أخذ ربك من بني آدم من ظهورهم ذريتهم وأشهدهم على أنفسهم ألست بربكم قالوا بلى شهدنا أن تقولوا يوم القيامة إنا كنا عن هذا غافلين. واتا یادی و کاتەش بکەرەوە کە پەروەردگارت پشتا و پشتینەوەی ئادەمی کۆ کردەوە لە جیهانی پەنهان و شاراوەدا و کردنی بەشایەت بەسەر خۆیانەوە. پێی فەرموون: ئایا من پەروەردگاری ئێوە نیم؟ هەموو وتیان: نابێت تۆ پەروەردگاری ئێمە نەبیت، بەڵێ شایەتیمان داوە، ئەمەش بۆ ئەوەی نەوەکو لە ڕۆژی دواییدا بڵین بەڕاستی ئێمە لە بێ ئاگایان بووین. گەورەترین بەڵێن ئەوەیە مرۆڤ ڕازی بووە بە پەروەردگارێتی پەروەردگار. ئەو کاتەی ئەو بەڵێنە هەڵدەوەشێتەوە و جگە لە ذاتی ئەڵڵا دەپەرسترێت و یاسای لێوەردەگیرێت و سەری بۆ نزم و نەوی دەکات، ئەو کات دەبێتە هۆکاری دڵڕەقی ئەم مرۆڤە. دووەم، سوود وەرنەگرتن لە کارەسات و نەهامەتیەکان کە دێتە سەری. کاتێک دڵڕەق بوو بە شێوازێک مامەڵە دەکات، تەنها خۆی لەبەرچاو و بەس. وەک لە سوڕەی ئەلئەنعام ئایەتی 42 پەروەردگار دەفەرمێ: ولقد أرسلنا إلى أمم من قبلك فأخذناهم بالبأساء والضراء لعلهم يتضرعون. واتا سوێن بێت بێگومان ئێمە پێشتۆ پێغەمبەرانی زۆرمان ڕەوانە کردووە بۆ سەرگەلانی پێشوو، تووشی تاڵاوی جەنگ و بەڵاو تەنگانەمان کردن بۆ ئەوەی لێمان بپارێنەوە و بڵاڵێنەوە، لەبەرچی ناگەڕێنەوە. پەروەردگار دەفەرمێ: فلولا إذ جاءهم بأسنا تضرعوا ولكن قست قلوبهم وزين لهم الشيطان ما كانوا يعملون. باشە لەبەرچی کاتێک بەڵای ئێمەیان دێتە سەر ئەوانە ناگەڕێنەوە بۆ لای پەروەردگار، ولكن قست قلوبهم، دڵڕەقی مرۆڤەکان وا دەکات سوود و پند و ئامۆژگاری وەرنەگیرێت. سێم، هیوا و ئاواتی زۆری ژیان. پەروەردگار لە سوڕەی ئەلحەدید ئاخاوتن لەگەڵ بڕوادار دەکات و پێیان دەفەرمێ: ألم يأن للذين آمنوا أن تخشع قلوبهم لذكر الله وما نزل من الحق. واتا آيكاتي ونهاتو برواداران دڵیان ملکەت بێت بۆ یاد و پەیامی ذاتی ئەڵڵا، بەس ئەوەندەنا دەفەرمێت: ولا يكونوا كالذين أوتوا الكتاب من قبل
فطال عليهم الأمد فقست قلوبهم وكثير منهم فاسقون. وكو أهل كتاب مبن لبيش خوتان أوان فطال عليهم الأمد زۆر دوورکەوتنەوە لە پەیام و حکم و فەرمان و نەهیەکان و قەدەغە لێکراوەکانی پەروەردگار ئەو دووریە وای لێکردن دڵیان ڕق بێت. ئەو کاتەی مرۆڤ لە قورئان و مزگەوت و پیاوی چاک و هاوڕێی باش دوورکەوێتەوە لەناو خێزانێکی باشدا نابێت. هەموو ئەوانە هۆکارن، وردە وردە دڵ ڕق دەکەن، وای لێ دەکەن سوود لە ئامۆژگاریەکان و هەموو ئەو کارە ساتانەی دێتە سەری سوود وەرنەگرێت. بەڵام بە نێزیک بوونەوە لە قورئان و مزگەوت و هاوڕێی باش و دانیشتنی پیاوچاکان هەموو ئەوانە وای لێ دەکات ئەو دڵە نەرم بێت و کەلامی پەروەردگار جەلە جەلالوه کاریگەری لەسەری دروست بکات. دڵی ڕەش لاپەڕا 98 چەند جۆرێکی تر لە جۆرەکانی دڵ لە قورئان بە دیوی نەرێنی دڵی ڕەش هەڵگەڕا و چاپکرا و مۆرکرا و داخراوە. هەڵبەدەم دۆخ و ڕەوشانە بە دوای یەکتر دێن بەسەر دڵدا ئەگەر خاوەنەکەی ئاگاداری نەبێت. زۆر بە ئەسپایی و لەسەرخۆ لە ڕەوشێشی بۆ ڕەوشێشی دواتر دەگوازرێتەوە. لە فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاماژی بە دڵی ڕەشبوو کراوە کە بەهۆی تاوانی تەوبە لێ نەکرا و وەک دەفەرمێت ئەگەر کەسی بڕوادار گوناهێکی ئەنجامدا خاڵێکی ڕەش لە دڵی پەیدا دەبێت. ئەگەر گەڕاوە و تەوبەی کرد و داوای لێ خۆشبوونی کرد دڵەکەی دەدرەوشێتەوە و ساف دەبێت. ئەگەر تەوبەی نەکرد و داوای لێ خۆشبوونی نەکرد و تاوانەکانی زیاد کرد ئەم ڕەشایەتە لە دڵی زیاتر دەبێت تاکو هەموو دڵی داگیر دەکات. ئەم ڕەشایەتە لە دڵی زیاتر دەبێت تاکو هەموو دڵی دادەگرێت. ئەوە ئەو ژەنگەیە کە پەروەردگار لە قورئان باسی دەکات کە دەفەرمێ نەخێر وان نییە بەڵکو دڵیان ژەنجی هێناوە و چڵکی گوناه دایپۆشیوە لە سەرنجامی ئەو کار و کردەوانەی دەیان کرد. دەگوترێت ڕان عەلا قەلبیه ذەنبه ئەی غەلەبە واتە گوناهەکە بەسەر دڵی زاڵ بوو. ڕاڤەکارانی قورئان دەڵێن ڕان گوناه بە دوای گوناه تاکو دڵەکە ڕەش دەگەڕێت. ئەو کاتە مرۆڤەکە دەکەوێتە بارودۆخێک کە ناتوانێت لێی دەرباز ببێت و تواناشی نییە تێیدا بمێنێتەوە. ئەمە حاڵەت و دۆخی یەکەمە. ئەگەر خاوەنەکەی تەوبە و پەشیمانی دەربڕی و داوای لێ خۆشبوونی لە پەروەردگاری کرد ئەو کات دڵەکە دێتەوە باری ئاسایی خۆی و ئەم خاڵە ڕەشەی لەسەر دڵی پەیدا بووە نامێنێت. بەڵام خۆ ئەگەر بەردەوام بوو لە تاوانەکان و تەوبە و داوای لێ خۆشبوونی نەکرد ئەو کات ڕەوشی دڵەکەی دەچێتە قۆناغێکی ترەوە کە دڵی چاپکرا و خۆگرت و هۆگربوونە بە تاوانەکان کە قورئانی مەزن ناوی دەنێت طەبع واتە دڵی چاپکرا و هۆگر بوو بە گوناه. ئەم جۆرەیان دەرەنجامی دۆخی پێشووترە کە ئەم دڵە خوو دەگرێت بە تاوان و پێی هۆگر دەبێت. دڵی چاپکرا و بەم حاڵەتە شوێنەوارێکی لەسەر دروست دەبێت و لێی جیا نابێتەوە و ئەم دڵە دەگەێنێتە دۆخی هەز نەکردن بە ڕاستیەکان. ئەم ڕەوشەش لە خۆوە نەهاتۆتەکایەوە بەڵکو سەرنجامی ئەو کردەوانەیە کە بەویستی خۆی ئەنجامی داون ئەوانیش لە خراپەکاری. ئاەتەکانی قورئان ئاماژە دەکەن بە هۆکاری ئەم چاپبوونەی دڵ لە سوورەی ئەننیسا ئاەتی 155 پەروەردگار دەفەرمێ فبما نقضهم ميثاقهم وكفرهم بآيات الله وقتلهم الأنبياء بغير حق وقولهم قلوبنا غلف بل طبع الله عليها بكفرهم فلا يؤمنون إلا قليلا. واتا لبروي أمان ديسان وعهد بيمانيان لقل خداي قوريان أشكاند و هەروەها کوفریان دەکرد بە ئاەتەکانی خودای گەورە و پێغەمبەرانی خوای گەورەیان دەکوش بە ناحەق وەکو یەحیا و زەکەریا و جگە لەوان و دەیانوت ئێمە دڵمان وەک ئەوە وایەکەوا پەردەیەکی بەسەردا هات بێ هیچ شتێک نابیستێت هیچ شتێک تێناگەین بەڵکو خودای گەورە بەهۆی کوفری خۆیانەوە دڵیانی چاپ کردووە بۆی ئیمان ناهێنن تەنها کەمێکیان نەبێت. لە سوورەی ئەلمونافیقونیش لآياتي سي پروردگار دفرمي
ذلك بأنهم آمنوا ثم كفروا فطبع على قلوبهم فهم لا يفقهون. واتە لەبەرەوەی ئەمان ئیمانیان هێنا بەسەر زارەکی و پاشان کوفریان کرد لە دڵەوە یاخود کەسانێک بوون بەڕاستی ئیمانیان هێنا دوایی هەڵگەڕانەوە و دوایی بوون بە منافق خدای گەورەش دڵیانی چاپ کردن لەسەر ئەم حاڵەتە بۆ ئەوەی دواتر ئیمان نەچێتە دڵیان لەبەرەوەی ئیمانەکەیان ناسی دوایی لێ پاشگەز بوونەوە و ئەوان لە هیچ شتێک تێناگەن کەوا سوود و بەرژەوەندی خۆیانی تێدا بێت. ئەمە دۆخێکی ترە بەسەر دڵدا دێت. ئەگەر خاوەنەکەی بە ئاگا هاتەوە باشە، ئەگەر نا دەچێتە حاڵەتێکی تر کە دڵی مۆرکرا و ختم کراوە. دڵی مۆرکرا و ئەمەشیان سەرنجامی ڕەوشی پێشووترە کە خاوەنەکەی بە ئاگا نایەتەوە لەسەر تاوانەکان بەردەوام دەبێت و گوێی پێ نادات. ئەو کات لەسەر ئەم حاڵەتە دڵەکە مۆری لەسەر دەدرێت. مۆر گەیشتە بە کۆتاییەکەی و ناتوانرێت گۆڕانکاری بەسەردا بهێنرێت. مۆکردنی دڵ تاقیکردنەوەی پەروەردگارە بۆ بەندەکەی بەهۆی کردەوەکانی کە ئەو کردەوەی مرۆڤەکەیە. ئەوەتە پەروەردگار لە سوڕی ئەلجاثیە لە ئاەتی 23 دەفەرموێ: أفرأيت من اتخذ إلهه هواه وأضله الله على علم وختم على سمعه وقلبه وجعل على بصره غشاوة فمن يهديه من بعد الله أفلا تذكرون. واتە ئایا نابینیت کەسێک هەوا و ئارەزووی خۆی کردۆتە خودای خۆی و شوێنی هەوا و ئارەزووی خۆی دەکەوێت شوێنی شەرع ناکەوێت و خدای گەورە و کەسەی گومڕا کردووە هەر چەندە زانستی هەیە حەقە و دەشزانێت و دەناسێت هیدایەت دەناسێت بەڵام شوێنی ناکەوێت شوێن هەوا و ئارەزووی خۆی دەکەوێت. خدای گەورە مۆری لە بیستن و لە دڵی داوە و پەردەی داوە بەسەر دەم و چاویدا تا حەق نەبینێت لەبەرەوەی شایەنی نییە تا حەق نەبیستێ. لە پاشەوەی کە خدای گەورە گومڕای بکات چێ هەیە هیدایەتی بدات؟ ئەوە بۆ بیر ناکەنەوە و پند و ئامۆژگاری وەرناگرن. ئەگەر هاتوو مرۆڤ لەسەر ئەم ڕەوشە بەردەوام بوو ئەو کات دڵەکە قوفلی لێ دەدرێت و نە ئامۆژگاری ئاەتەکان هیچی ناچێت بەگوێیدا. هەروەکو پەروەردگار لە سوڕەی محەممەد ئاەتی 24 دەفەرموێ: أفلا يتدبرون القرآن أم على قلوب أقفالها. واتا أو بول قرآن تينا فكرن أو بو بيري لنا كنوا بلكو وك أو وايا كوا دليان قفلي لدرابتو ليتي نغن. هذا وصلى الله وسلم وبارك على سيد الخلق وخليل الحق محمد صلى الله عليه وسلم وآله وصحبه ومن دعا بدعوته واستنى بسنته واقتفى أثره إلى يوم الدين يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. بەڕێزان و خۆشەویستان بەم ئەندازەیەش هاتینە کۆتایی خوێندنەوەی ئەم کتێبە بە هیوای ئەوەین کە خودای گەورە بیکاتە مای سوود و کەڵک و منفعەت بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست مای قبول بوونیش لەلایەن پەروەردگارەوە بۆ ئێمە. پێتان دەڵێن ئەسەلام عەلەیکوم وەڕەحمەت اللهی وبەڕەکاتوه. ئەپلیکەیشنی ڕۆشنایی یەکەمین ئەپلیکەیشنی تایبەت بە کتێبی دەنجی بە زمانی شیرینی کوردی. لەگەڵ ڕۆشناییدا بەردەوام ئاشنا دەبین بە تازەترین کتێب و دانسقەترین و پڕ بایەخترین کتێب لە هەموو سەردەم و بەشە جیاوازەکان. ڕۆشنایی پێ بەپێی پێشکەوتنەکان و تێگەیشتنە ڕاستەکان هەنگاو دەنێت. بۆ بەدەستهێنانی ژیریت لە ئێستا و داهاتوودا بەردەوام بە
لەگەڵ کتێبخانەی دەنجی ڕۆشنایی لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە یوتیوب، فەیسبوک، تیلیگرام، وێبسایت و ئەپلیکیشن لەژێر تێکستی لاتینی کتێبخانەی دەنجی ڕۆشنایی. تێبینی دەتوانن سەرجەم کتێبەکانی کتێبخانەی دەنجی ڕۆشنایی بەدەست بهێنن بە شێوەی کاسیێت، CD، DVD، فلاش و میمۆری. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بکەن بەم ژمارانەوە: کۆڕک 0750 442 0872، زەین 0782 442 0872. دەتوانن پەیوەندی بکەن لە ڕێگای واتسئاپ و ڤایبەرەوە بە هەمان ژمارە. ئەپلیکیشنی ڕۆشنایی، یەکەمین ئەپلیکیشنی تایبەت بە کتێبی دەنجی بە زمانی شیرینی کوردی